بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان دانیشتنی ژمارە هەشتی ئاسایی خولی پایزە ساڵی چوارەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەست پێکەین سەرەتاش داوا لە بەڕێز سکرتێری پەرلەمانەکەم بەرنامەی کارپختەی کۆنووسی کۆبنەوەی پێشوو ناوی ئامادە نەبوانی دانیشتنی بەیانی و ئێوارە بخوێنێتەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەرنامەی کار بەپێی حکمی مادەی 5 بڕگەی یەکەم لە مادەی 16 بڕگەی سەیەم لە مادەی 18 بڕگەکانی یەکەم دووەم سەیەم و چوارەم و پێنجەم لە مادەی 20 مادەکانی 47 بڕگەی یەکەم لە مادەی 52 مادەکانی 54 و 55 و 56 57 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان بریاریدا بەرنامەی کاری دانیشتنی ژمارە هەشتی ئاسایی خولی پایزەی ساڵی چوارەم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێردەی بەیانی ڕۆژی سێشەممە ڕێکەوتی چواری دەی 2020 بەم شێوەیە بێت. بەردەوام بوون لەسەر خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای پەروەردە و فێرکاری لە هەرێمی کوردستان بەپێی حکمی مادەکانی 1970 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پوختەی دانیشتنی ژمارە هەفتی ئاسایە بەپێی حکمی بڕگەی دووەمی مادەی 252 لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان پوختەی دانیشتنی ژمارە حوتی ئاسایی خولی پایزەی ساڵی چوارم لە خولی پێنجەمی هەڵبژاردننی پەرلەمان لە کاتژمێردەی بەیانی ڕۆژی یەکشەممە ڕێکەوتی 2 دەی 2022 بەم شێوەیە خوارەوە بوو. یەکەم دەستپێکردنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان دووەم خوێندنەوەی بەرنامەی کار و پوختەی دانیشتنی ناوی ئەندامانی ئامادە نەبوو بە مۆڵەت و بێمۆڵەت لەلایەن بەڕێز سکرتێری پەرلەمان سەیەم دەستپێکردنی بەرگەکانی بەرنامەی کار لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمان چوارەم خوێندنەوەی دووەم کرا بۆ مادەکانی 38 تا 60 لە کۆی گشتی 181 مادە لە پرۆژە یاسای پەروەردە و فێرکاری لە هەرێمی کوردستان کۆتایی هاتنی دانیشتن لەلایەن بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان. لستی بە مۆڵەت و بێمۆڵەتی ئەندامان لە دانیشتنی ژمارە هەفتی ئاسایی 2 دەی 2022 بەیانی مۆڵەتیان پێراوە. یەک جیاد حەسەن ئیبراهیم، جوان یونس محەممەد، ڕۆژان محەممەد کەریم، ڕێڤنگ محەممەد، زیاد جەبار محەممەد، سەلمە فاتح تۆفیق مۆڵەتی نەخۆشی، سیپان سالم حەسەن، سیروان فەرەج محەممەد، شاخەوان ڕەئوف مستەفا، سەباح محمود محەممەد مۆڵەتی نەخۆشی، عەبدولناسر ئەحمەد عەلی، عثمان کەریم سوارە، ڤای کەمال سۆغۆمۆن، فەرید یعقوبی لیە مۆڵەتی نەخۆشی، لەنجە ئیبراهیم عەبدوڕەحمان، لەیلە عەبدوجەبار حەدۆ، هاوڕێ بەنا محەممەد، هەدیە مراد حەیدار. لستی بە مۆڵەت و بێمۆڵەتی ئەندامان لە دانیشتنی ژمارە حوتی ئاسایی 2 2022 ئێوارەی بەڕێز سەرۆک پەرلەمان هەموو مۆڵەتیان پێدراوە. جیاد حەسەن ئیبراهیم، جوان یونس محەممەد، ڕزگار عیسە سوار، ڕۆژان محەممەد کەریم، ڕێڤنگ محەممەد، زیاد جەبار محەممەد، سەروان محەممەد عەلی، سەلمە فاتح تۆفیق مۆڵەتی نەخۆشی، سیپان سالم حەسەن مۆڵەت، سیروان فەرەج محەممەد، شاخەوان ڕەئوف مستەفا، شوان کەریم محەممەد مۆڵەتی نەخۆشی، سەباح محمود محەممەد مۆڵەتی نەخۆشی، عەبدولناسر ئەحمەد عەلی، عوثمان کەریم سوارە، ڤای کەمال سۆغۆمۆن، فەرید یعقوب ئیلیە مۆڵەتی نەخۆشی، لەنجە ئیبراهیم عەبدوڕەحمان، لەیلە عەبدوجەبار حەدۆ، هاوڕێ بەنا محەممەد، هەدیە مراد حەیدار. زۆر سپاس. بەڵێ بەڕێزان بە خێراتنی بەڕێزان لە تیمی وەزارەتی پەروەردەکەین مامۆساورامان ئێمە بەڕێزان لە لیژنەی ئەوقاف ڕامان سپاردبوون بۆی سەبارەت بە فێرگەکانی قورئان لەگەڵ وەزارەتی ئەوقاف قسە بکەن ئەوەی مامۆساورامان نقطەی نظامی نییە ئەتوانێت لە دەقیقەیەک زیاتر بێ فەرموون ئەوانی تریش بنووسە. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. ئەو بەڕێزانەی یانێ قسە بکەن دەستدامەنێن بۆی بتانووسێ. بەڵێ بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان هەورامان گەچێنەی پاش ئەوەی کە نووسراوێکی وەزارەتی ئەوقاف لە 18 حوتی 2022 دەرچوو بوو بە ژمارە 2739 سەبارەت بە سنتەرەکانی فێرکردن و تێگەیشتن و لەبەرکردنی قورئانی پیرۆز لە هەرێمی کوردستان دیار بوو پاش ئەوەی کە ئەو نووسراوە بڵاو بوویەوە جۆرێک لە نیگەرانی دروست بوو. دواتر لە هۆڵی پەرلەمان جەنابتان وەکو سەرۆکی پەرلەمانی کوردستان ئێمەتان ڕاستپارد بۆ ئەوەی کە بە دواداچوونی ورد بۆ ئەو بابەتە بکەین و نەتیجەکەیشی بهێنینەوە هۆڵی پەرلەمان لێرە ڕای بگەێنین بۆ ڕای گشتی. بەندە هەر ئەو ڕۆژەی کە بەڕێزت ڕاست پاردین بابەتەکەمان ئیهمال نەکرد بەڵکو یەکسەر چوین بە سەردەمیەوە. هەر ئەو ڕۆژە کە 27 نۆ بوو لە دانیشتنی ئاسایی
ژمارە چواری پەرلەمان بوو ڕۆژی شەممە هەر لە 27 نۆ دانیشتنی خۆمانمان کرد وەکو لیژنەی ئەوقاف لیژنەمان پێک هێنا لیژنەیەکی لاوەکی بە پێی پەیڕە و بۆ 28 نۆواتە بۆ سبەینە یەکسەر لەگەڵ بەڕێزان وەزیری ئەوقاف و شاندی یاوەری لە وەزارەتی ئەوقاف کۆبووینەوە پاش زیاتر لە 2 سەعات کۆبوونەوە و گفتوگۆکردن سواز بۆ پەروەردگار گەیشتینە نەتیجەیەکی زۆر باش گەیشتینە نەتیجەیەکە هەموو لایەکمان پێی ڕازین و هەموو لایەکمانی دڵخۆش کرد نەتیجەکەش بەم جۆرەیە کە ڕایەگەیەنم ئەو سەنتەرانە و ئەو ڕێکخراوانە لە 2 حاڵەت بە دەرنین ئەوانەیان کە مۆڵەتی فەرمیان هەیە لە ڕێکخراوە ناحکومیەکان بۆ کاری خۆیان ئەوە هیچ ئیشکالێکی تیان نییە و لەسەر ئیش و کاری خۆیان بە شێوەیەکی ئاسایی و فەرمی بەردەوام ئەبن لەسەر کاری خۆیان ئەوانەشیان کە کار دەکەن لەو بوارەدا بەڵام مۆڵەتی فەرمیان نییە ئەوە بۆ لەمە دووە تعلیماتێکی تازە دەرئەچێت لەلایەن وەزارەتەوە تعلیماتەکەش خۆی دەبینێتەوە لە هەماهەنگیکردن و لە هاوکاریکردن و هەماهەنگیکردن لە نێوانیانە بۆ ئەوەی کە بتوانن ئەوانیش بە شێوەیەکی ئاسایی لەسەر ئیش و کارەکانی خۆیان بەردەوام بن کەواتە نەتیجە ئەوەیە کە سواز بۆ خۆی پەروەردگار ئەو ئیشکالە نەماوە و ئەو کێشەیە نەماوە چارەسەرمان کردووە و سواز بۆ بەڕێزیشتان کە بابەتەکەتان بە ئەهمیەتەوە وەرگرت سواز بۆ هەموو لایەک وەسەلام عەلەیکم زۆر سپاس کلارا خان سپاس دکتۆرە ورامان سپاس بۆ لیژنەی ئەوقاف بۆ وەزارەتی ئەوقافیش سەرۆکا پەرلەمانی مدوێت ئەس ئەڤروکە بەحسی بابەتێکی بکەم گرێدای پێک هاتێمەیە گەلی کلدانی سریانی ئاشووری سوورایە ئەو ژی بەداخەوە دوی ماویدای دوماهیکێ ژمارەکە زۆر خێزان و خەلکێمە چتە دەرڤەی وڵاتی خێزان و جودایەک و کەس بن ژبەر هەندێ ئەم وەکی نوێنەرێن خەلکی دوێت دیفچووناوی بابەتی بکەین چونکو ڕەنگڤەدانەکە نەرێنی دێ هەبیتن بۆ پاشە ڕۆژێ لەوما دەخوازی سەرۆکاتی هەرێمێ بکەم لژنەک بهێتە دەستنیشانکردن ئەندامێت کۆتا کۆ بچین دیفچووناوی خەلکی بکەین و راپۆرتێک درست بکەین بۆ هەندێ ئەم ئەگەر دەستنیشان بکەین و هەروەسا پێشنیارێن چارەسەرکردنێ و پشتی هینگێ دەستای سەرۆکاتیە پەرلەمانیا بەڕێز ئەف راپۆرتە ئاراستەی حکومەتێ بکات بۆ دیتنا چارەسەریەکێ زۆر سپاس یادداشت بە نووسرا و بدەنە دەستەی سەرۆکاتی دکتۆر سەباح بەڕێز سەرۆکی پەرلەمان یەک دوو بابەت هەبوو ویستم باسی بکەم ئێوە دەزانێ ئێمە بەرەو زستان دەچین ئێمەش وەکو لیژنەی تەندروستی و ژینگە و مافی بەکاربەر بەڕاستی نەفتی سپی زۆر گران بووە لە بازار فەقیر و هەژار ناتوانن یعنی بەس سعرەکەی حتا 270,000 دینار ئەوە بووە لەو مێنبەرەی پەرلەمان داوا لە حکوومەت دەکەم هەرچی زووترە بۆ منتەقەی شاخاویەکان نەفت دابین کرد مەوزوعی تر باسی پێش مانگێک نەخۆشخانەی تانگاوی دهۆک کرایتەوە بە هاوکاری دەوڵەتی ئەڵمانیا پێویستیان بە کارمەندی هەیە لێرەوە داوا لە حکوومەت دەکەین کە بە زووترین کات بتوانن هەندێک دەرەجەی وەزیفی زۆر سپاس نەخۆشخانە دکتۆر زێدان زۆر سپاس دکتۆر سەباح مایکەکە بکوژێنیتەوە کاک دکتۆر مایکەکە بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بابەتێکی گرنگ کە تایبەت بە کوردانی ڕۆژئاوا دەمەوێت لێرە باسی بکەم دوێنێ لە میانەی بەردامەیەکی کەناڵی ڕوودا و لە کەمپی قوشتەپە کە تایبەت بوو بە خوێندنی قوتابیان و خوێندکارانی کوردانی ڕۆژئاوا کە نزیکەی 280,000 پەناخوازی ڕۆژئاوا لە هەرێمی کوردستانن لە هەموو پارێزگاکان
و نزیکەی 56 قوتابخانە تایبەت کراون بۆ کەمپانی ئەم کوردانە. کێشەیەکی گەورە هەیە لەو کەمپانە کە بەداخەوە بەڕێز وەزیری پەروەردەش ئاگادارە کە پەناخوازانە داوا دەکەن بە زمانی عەرەبی بخوێنن، بۆیە لە میانەی ئەو بەرنامەیە ئێمە بەڕوونی جەختمان لەوە کردەوە کە دەبێت پابندی ئەوە بن لە هەرێمی کوردستان زمانی فەرمی زمانی کوردیە و خۆشیان زمانی دایکیان زمانی کوردیە و بەپێی ئەو یاسای ئێستاش لە بەردەستمانە دەبێت زمانی دایک بکرێتە زمانی ئەساسی بۆ خوێندن. بەڵام دوای تاوتوێ بابەتێکی زۆری مناقشەکردن لەگەڵ ئامادەبووان و هاوڵاتیان و ڕۆشنبیرانی بەڕێ سەرۆکی پەرلەمان یەک داواکاریان هەیە پێویستە بیگەێنم بۆ کوردانی ڕۆژاوە. تەواو یەک دقەیە کاک تۆرزێدە بەجێ داواکاریەکەم حاڵە بکەن شەرح مەکەن بۆی ئەو تووشی ئەو حاڵەتە نەبین دکتۆر جان. بەڵێ سپاس. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان و هەمیشە باس بەتێک دەکەم پەیوەستە بە ژیانی 5,000 خێزانی کەم دەرامەت و هەژارنشین ئەویش گوندی کۆریە. ڕوون و ئاشکرایەکەوە لە کابینەی ڕابردوو ئەو گوندە ئیعلانی لێ بۆ کرا بۆی هاوکاری کرێنشینان و کەم دەراتەمان بکرێتن. ئەوە بوو حکوومەتی هەرێم 40 ملیۆن دۆلاری هاوکاری کرد بۆ ئەو پرۆژەیە بۆی ئەو خەڵکە سوودمەند بێ. بەشێکی زۆریان ئەلحەمدولیلا خانەکانی وەگرت چوون ناوی ئێستا حەسانەوە، بەڵام بەشێکیان ئێستا ماوە هەتا ئێستا پێشتر عەردێکیان بۆ دەرچوو، ئێستا عەردەکەی دیسان جارشکە گەڕایتەوە. لە نووسینگەی وەزیر بە ژمارە 566 سیبەکی 8 2022 بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران سەرۆکاتی دیوان نووسرا و ئاڕاستە کراوە. ئومێد دەکەم لیژنەی مەعانی بەدوادەست بکە بۆی ئەو کرێنشینانە لە وەزع دەربازم و زۆر سوپاس. بەڵێ بەڕێزان بەشێکی زۆری ئەو داواکاریانەتان بە یاداشت بینووسن بیدەن بە لیژنەکان زۆر باشتر جێگەی خۆیەگرێ و چارەسەرە بێ و بەتەنها لە هۆڵەکە نامێنێتە ئەوەی لە هۆڵەکە ئێڵێن هەر ئەو نیم سەعاتێ و دوایی هیچ ئیشێکی لەسەر ناکرێ. فەرموو مامۆستا عەبدولستار. بەڕێز سەرۆکی پەرلەمان، وەڵام بەپێی مادەی 66 دیارە ژمارەی یاسایی پەرلەمانتاران یاداشتێکمان پێشکەش کردووە سەبارە بە دابەشکردنی نەوت سپی بە ماڵان. بەڕاستی فشارێکی زۆر دەزانم لەسەر هەم پەرلەمانتارانە بە هەموو شێوەکان و پەیوەندیمان پێوە دەکەن کە بارودۆخی خەڵکێکی زۆری هەرێمی کوردستان لەمڕۆ زۆر خراپە. ناکرێ ینی ئێمە خاوەنی ئەو نەوتە زۆرە بین، بەڵام هاوڵاتی نەتوانێم ینی بەرمیلێ نەوت بکرێت کە ئێستا 300,000 دینارە، ینی حساب کە کەسێک 400,000 دیناری هەبێت چۆن نەوت بکڕێت. بۆیم پێم باشە بەڕاستین پەرلەمانە بە زووترین کات ئەم کۆبوونەوەی بکەین یا بڕیارێک بدەین کە حکومەت ناسار بکەین کە بەرمیلێک نەوت تا سەری ئەم مانگە دابەش بکە، چونکە بەڕاستی فشارێکی زۆرە منێک لەبارە خۆ زۆر پێناڕحەتم کە هاوڵاتیەک لەم زستان نەتوانێت بەرمیلێک نەوت بکڕێت. ئاخر چۆنی بکڕێت؟ 400,000 موسەکەی بێ یا هەیە ئەوەشی نییە، یعنی چۆن نەوت بکرێن؟ حەز دەکەم پرسیار لە خۆمان بکەین کاکە وەرن لە پەرلەمانتارەکان لە پلە تایبەتەکە پارە ببڕن بەس بیدەن بە گوڵستان سەعید. سپاس مامۆستا. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من ئەمەوێت لەسەر هەواری شاری پارێزگای سلێمانی قسە بکەم. هەواری شار یەکێکە لەو سیما جوانانەی کە سروشتێکی جوانی بە سلێمانی بەخشیوە، بەڵام ئێستا لەبەر بێ خزمەتگوزاری لەبەر بێ ئاوی و سەرڕای ئەوەی کە داهاتێکی زۆری هەیە لە ڕووی بەکرێدانی کۆشکەکانی، لە ڕووی بەکرێدانی ئەو شوێنانەی ئۆتۆمبیلی گواستنەوە لە ناو پارکەکە بەکار ئەهێنن بۆ یاریکردن و چوونە ژوورەی ئۆتۆمبیلیش هەمووی بەرامبەر بە پارەیە. کەس نازانێ ئەم داهاتە چی لێ دێت و هیچ خزمەتگوزارێک بەم هەوارە ناکرێت کە بەڕێستان داواکەم لە بەڕێستان کە ئێوە لیژنەی پەیوەندیدار ڕاستپێرن بۆی بە دوواداچوونێ بکاوە پەرلەمان ئاگادار کاتەوە لەوەی کە داهاتی ئەو پارکە چی لێ دێوە بۆچی خزمەتگوزاریەکان ناگات بەو پارکە. زۆر سپاس. زۆر سپاس. کاک یاسین. بەناوی خوای گەورە و میهرەبان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، من دەمەوێت دیاردەیەک باس بکەم کە لە کوردستان لەو سەریە تا ئەو سەریە ئەو دیاردەیەش بەنسبەت دکتۆرە بەڕێزەکانە. بەڕێز سەرۆکی پەرلەمان، هیچ دکتۆرێکی پسپۆڕ لە خەستەخانەکان دەوام ناکەن. کاتێک کە نەخۆشێک دەچێ دکتۆری مقیم بە تەلەفۆن قسان لەگەڵ دکتۆری پسپۆڕ دەکا، عیلاجی بۆ دەنووسن. یعنی بەڕاستی ئەوە کەی دیاردەیە دکتۆرێک کە معاشی فولە عیادەی هەیە لە زانکۆی دەرسی دەڵێتەوە بۆ لە خەستەخانەی دەوام ناکە. یعنی بەجددی ئەمن لەو ڕۆژانە تەقلیلێکیان نووسیوە ئاز دەکەی تەقلیلەکە دوێ دەدەم. یعنی بەجددی ئەوە بەس تەقلیل نیە، کابرا خەریک بوو یعنی جەڵدەی دەماغ لێیدا. یعنی دکتۆر بە تەلەفۆن ئەو حەبەی بدەنێ ئەو حەبەی دەنێ. دیادێک کە بەڕێز سەرۆکی پەرلەمان، یعنی معقول نییە ئەمپێری کارەبای لە کوردستان 17,500 دینار وەرگیرێ، بە تایبەتی لە ڕانی 17,500 وەرگیراوە لە سلەیمانی
شیرین خان شیرین یونس بەڕێز سەرۆکی پەرلەمان من دوو جەلسە پێش ئێستا داوام کرد پێشنیازە یاسای لێبوردنی گشتی ئێمە ژمارەی یاسایی پەرلەمانتاران تەواوین داومەتە بەڕێز سکرتێری پەرلەمان تا ئێستا هیچ وەڵامێک نییە و پێشنیازە یاسایی خانەنشینی هێزەکانی یاسایی شونا و خۆت کایە وەڵاممان بدەنەوە سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک ڕزگار. بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان سەبارەت بە خاوەنکردنی زەویە زیادە ڕەویەکان کە لەم پەرلەمانە بە ڕێزە یاسای بۆ دەرچووە تەبعاً لە یاساکە ئەو جێگایانەی کە کەوتونەتە سەر تەوەری بازرگانی ئەوە بە هیچ شێوەیەک تاپۆ ناکرێت بەڵام ئێستا لە شارەوانی کەلار با بڵێن لە ئیدارەی گەرمیان ئەوە ئەکرێت و ئەمەیشە بەڕاستی غەدرێکە لە بەرەوەی ئەو شوێنانەی کە تاوەری بازرگانین وە شوێنی نیشتەجێبوونن بەڵام خۆی تاوەری بازرگانیە ئەمە وایان کردووە کە هەر بەو ناوەی کە ئەمە شوێنی نیشتەجێبوونە تاپۆیەکەن کە ئەمە نرخێکی زۆر ئینە بەڵام هەر لە بەهای زەویەکەی کە 105 بۆ ئینەکرێ و لەگەڵ ئەم زەویە بای $9 ملیۆن ئەم جێگەی بەڵام لە شوێنێکی تر $1 دەفتەر هەر لە 105 لێوەرگێ بۆیە ئەمە بەغەدرە بینی مژدەخان سپاس سپاس کاک ڕزگار. بەناوی خی گەورە میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان من دوو تێبینیم هەیە کارمەندانی نەخۆشخانەی قەڵا لە ئیدارەی گشتی گەرمیان ماوەی 4 مانگە موچەیان وەرنەگرتووە و ژمارەیان سەوسی بە دکتۆر و پەرستار و کارگوزارەوە سەوسی کەسن ئێستا خواردنیشیان پێ نادرێ بۆیە بۆ نانخواردن نەخۆشخانە بەجێ دێڵن و دواتر دەچنەوە بۆ نەخۆشخانە چۆن شتی وا دەبێت پێشنیار دەکەم لیژنەی مختەز ڕاستپێرن بۆ بابەتە کە ماوەی 4 مانگە موچەیان وەرنەگرتووە هەروەها ئەوان لە کاتە سەختەکاندا جەنگاون ئێستا ئیشیان پێنەماوە ناکرێت بۆ جۆرە پشتگوێ بخرێن تەنانەت ئای خواردنەوە خێرخواز دابینی دەکا سەرۆکی پەرلەمانیادا شتێکیشمان تەقدیم کرد بوو بۆ ژینگە پارێزان و پاکەوانانی تەندروستی لە سەرۆکایەتی ڕەت کراوەتەوە هەرچەندە ژمارە یاسایی ئەندامانین بە بیانەوەی کە راپۆرتی پێویست لەگەڵی پێشکەش نەکراوە ئێمە بابەتەکەمان وەرنەگرتنی موچەیە بۆ 3-4 مانگێک هی ئەوان 2-3 مانگ جارێک لە ئیدارەی سلێمانی لە پارێزگای سلێمانی ئەوە ڕوودەدا هیوادارم بە دوواداچوونی بۆ بکەن و بیخەنە بەرنامەی کاریشەوە و پێشنیاز سپاس مژدەخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ساڵی 2016ەوە هەتا ئێستا ئەنجومەنی وەزیران بڕیارێکی نایاسایی دەرکردووە و ئێستا جێبەجێیەکە بە ڕاگررتنی پلەبەرزکردنەوە فەرمانبەران و مامۆسایان تا ئێستا بۆیان نەکراوە یعنی ئەوە حەقی خۆیانە و یاسا پاڵپشتی کردوون ئەگەر پێشتر بە بۆنەی قەیرانی داراییەوە ئەم بڕیارە نایاسایی ئەنجومەنی وەزیران یابێتی خۆی سە و گرفتێ چارەسەر بۆ قەیرانی داراییش نەماوە بۆچی جێبەجێی ناکە بۆ کە حەقی مافی فەرمانبەرانە مافی مامۆسایانە کە پلەبەرزکردنەوەیان بۆ بکرێ بۆ نایکە لە کاتێکا کە ئێمە بە پرسیار ئەمەمان ئاڕاستەی وەزیری تایبەتمان کردو جوابی نەبووە و بە یادداشت ژیاومانە بە سەرۆکایەتی پارلەمان ئیمزای پێویستمان بۆکە کردێتەوە کە دانیشتنی بکرد وەزیری معنی بێ بزانین بۆچی ئەم بابەتە تا ئێستا ڕاگیرەوە بەڵام تا ئێستا وەڵام نەبوو داواکارین کە وەڵامی هەم یادداشتەکە هەم پرسیارەکەشمان بۆ بگرێتەوە و بابەتە چارەسەر بکرێت و سوپاس. زۆر سپاس کاک مەمبورهان. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمە زانی کە حکوومەت یاریێمی کوردستان شەفاف نەبووە و بودجێ لە ماوەی ڕابردووە نەخسۆتە بەردەم پەرلەمان و پەرلەمانتاران ئاگایان لە داهاتەکانی حکوومەت و خەرجیەکان نییە بەڵام من بەپێی مادەی 16 بڕگەی 7 قسەیەکەم ئەی سەرۆکایەتی پەرلەمان بە هەر سێ بەڕێستانەوە کە مانگانە نەسریەیەکی بێشمارتان لە بەردەستایەکەی گومانم هەیە یەک پەرلەمانتار بزانێت نەسریەکەی بەردەستان چەندەیە هەندێک سەرچاوە باس لەوە کەنزیان لە 800 ملیۆن دینار لە بەردەستی هەرسێکتانەیە ئەوەمان بۆ ڕوونکەنەوە بەپێی بڕگەی 7 لە مادەی 16 پێویست ژمێرەی کۆتایی بخرێتە بەردەم پەرلەمانتاران بە پاساوی نەبوونی بودجە ئەم مەسەلەیە نەخرێتە ئەولاوە پێویست دەکات لە بەردەم پەرلەمانتارانە جۆری خەرجیەکان چۆنیەتی خەرجیەکان بخرێتە بەردەم پەرلەمانتاران بەپێی ئەو بڕگەیە بۆی ئێمە ئاگامان لێبێ ئێوە چی خەرجەکەن و چۆنی خەرجەکەن و ئەو پارەی کە بۆ پەرلەمانە چۆنە ڕوات. سپاس. بەڵێ زۆر سپاس مامۆستا عومەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەسەر چارەنووسی 76 ملیارد دینار قسە دەکەم لە ساڵی 2011 ئەم پەرلەمانە یاسای ژمارە 2 دەرکردووە یاسای سندوقی پشتیوانی لە پرۆژە بچووکەکان
لە ساڵانی 2011 تا 2013 کابینەی حوتەمی حکوومەت 76 میلیارد دیناری بۆ ئەو سندوقە تەرخان کردووە. لە ماوەی ئەو ساڵانەوە تا ئێستا سندوقەکە 50 میلیارد دیناری بۆ گەڕاوەتەوە. بەڵام لە ساڵی 2015ەوە حکوومەت پێدانی ئەم سولفە ئەم پێشینەی بەلاوان ڕاگرتووە. بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆیە داوا لە بەڕێستەکەم تکایە لیژنەی ڕۆشنبیری و لاوان ڕاستپێرم بزان بۆچی حکوومەت هیچ شتێکی بۆ گەنج لە وڵاتە نییە. ئێستا هەرێمی کوردستان دابەش بۆ دوو پۆلێن لە خەڵک، پۆلێنێک شاهانە ئەژی هەموو شتێکی لە بەردەستە، هەموو شتێکی بۆ فەراهەمە، پۆلێنێک پەراوێزە لەنا ئەو پەراوێزانە گەنجان مەحرومترین خەڵکی وڵاتن. ئێستا بەس یەک اختیاریان هەیە سەری خۆیان هەڵگرن. سندوقەکە 50 میلیارد دیناری تایە. سندوق بۆی دروستەکرێ بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆی کەس دەستی بۆ نەبا، بۆیە لیژنەکە ڕاستپێرە بۆی بزانیان پارێ. کاکێویدار فەرموون. بەڕێز سەرۆکی پەرلەمان پرسیارەکەم ینی قسەکەم 100% پەیڕەویە. پرسیارم ناردووە بەڕێز وەزیری پێشمەرگە جوابی منی دایەوە بۆ دوو هێز هەن لە هەرێمی کوردستان کە حەقی خۆیانە هەموو دەرمالێکی خوێندن زەواج وەربگرن هێزی 78ە بە چ قانونێک پارەی ئەمان خەرج ناکرێت. وەڵامی وەزیر هاتووە دەڵێ هیچ مادەیەکی یاسایی و ڕێنمایی نییە کە ڕێگر بێت لە خەرجکردنەوە. پرسیارم ناردووە بوو بەڕێز وەزیری دارایی بوو ئەوە خەرج ناکرێت ئەڵێ پارەم نییە. باشە بوو پارە بوو هەموو خەڵکەیە لە هەرێمی کوردستان کە موچە وەرەگرێتن مستحقاتی خۆی هی دەرمالەی زەواج وەرەگرێت هی خوێندن وەرەگرێتن هی هاتوو چووی خوتوورە بۆ ئەم 2000 مەحروم کراوە. ئەمە ئەرکی جەنابتە قانونێک نییە و بێ قانونی کراوە بە دوواداچوونی بۆ بکەی و ئارەسەی جەنابەت دەکەم. بەڕێز سەرۆکی پەرلەمان بەیاداشت ئاراستەمانکەن حەسی بەخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من بەرمەبنای دانیشتنەکانی ڕابردووە لەوەی کە داواتان کرد لیژنەی کاروباری کۆمەڵایەتی بە دوواداچوون بۆ دۆخی چاکسازیەکان بکەن. من و بەڕێز کاکی میلاد سەباح پەیوەندیمان لەگەڵ چاکسازی کرد لەسەر بابەتی ئیفرات شەرتی هەروەها ئەو ماوەیە کە ڕێگە پێدراو نەبووە. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەمە نووسراوی بەڕێوبەری چاکسازی هەولێرە کە لە 16 داوای لەلایەنی پەیوەنددار کردووە کە ئیفرادی شەرتی کارا بکرێتن و هەنگاوەکان راون. بابەتی دووەمیش بەداخەوە ئەزانین لە هەرێمی کوردستان قەڵەباڵغیەکی زۆر لە ناو چاکسازیەکان هەیە و ستانداردی جیهانیان شکاندووە لەوەی کە قەڵەباڵغی دروستەکان 453 سزادرا و بەهۆی ئەو نادات پەروەریەی کە کەسانی سەردانی کرد سەردانی چاکسازیەکانەکەن بڕیاری مانگرتنیان دابوو بۆ ئەوەی کۆنتترۆلی دۆخەکە بکەن ئەو ماوەیە هیچ ڕێگە پێدان و دیدارێکیان لە ناو چاکسازی دروست نەکردووە تاوەکو کۆنتترۆلی وەزعەکەکەن و سپاسانەکەم. سپاس کاکچە. بەڕێز سەرۆکا پەرلەمانی ئاڵتنا ماهاتیەکردن دووبارە ناکەم زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک علی حەمەد ساڵح. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشتر بەپێی مادەی 66 یاداش داواکاری چەند جارێک نردوومانە. ئێستا لە سنووری سلێمانی 873 پرۆژە بە یەکجاری وەساون 923 بەڵێ دەرمایە پوچ بوون. ئەو پرۆژانەی لەم کابینا بڕیاری لێدراوە هیچ تەواو نەبووە. من هەموو ڕۆژێک بە دوواداچوونەکەم بۆ ڕێگەی دەربەنی خان ئاوی چەمچەماڵ ڕێگەی کەلار پرۆژەکانی ڕانیە یەک وەڵام هەیە ئەڵێ ئەبێ لە داهاتی سلێمانی بێ ئەم مانگاڵن بۆ موچە و نەسریەش 40 ملیار عد زمانەیە چاوەڕێ هیچ پرۆژێکم سنوورە نەبن واتە تا ساڵێکی تر دوی تر سێی تر چواری تر ئەم فۆرمە بەردەوام بێت لە بەشێکی گەورەی کوردستان هیچ پرۆژەیەک ناکرێت ئەو جاداهێنێ هەن خراپترە بن ژمارەی مردووەکان زیاترە بن ئەوەکە خراپترە بێ. هیوادارم بە دەقیقی جوابمان بیتەوە ئەم پەرلەمانە ئەتوانێت دانیشتن لەسەر ئەم پرسی دوو ئیدارەیە بکە داهاتە بێ حکومەت لێی بەرپرس بێ داهاتی هەموو کوردستان بێتەوە خەزیێنەی وەزارەتی دارایی دواتر بە عەدالەت تەوزیع کرێتەوە ئەگەر هەر سنوورە و داهاتی خۆی بۆ خۆی بێت ئیشمان بە حکومەت هێرێم چییە؟ سپاس. کاک جەمال. بەڕێز سەرۆکی پەرلەمان من لەسەر ژینگە قسەکەم دیارە لە سنووری قەزای شەقلاوە و قەزای سۆران و بە دیاری کراوی سنووری بلەومەلەکان خەریکە دارستانە سروشتیەکان کۆتاییان پێدێ لێرە پشتیوانی برای بەڕێزم کاک دکتۆر سەباح دەکەم پێویست ئەوەش سەبەبی تەوزیع نەکردنی نەفتی سپی و گرانبوونی نەفتی سپیە داواکارم حکوومەت ملزەم بکەن بۆ ئەو ناوچە شاخاوێنە نەوتی سپی دابیر بکە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک شاخەوان. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵام من لەسەر بابەتێک قسەکەم لەسەر موچەی ژنی شاخ
موچەی ژنی شاخ لە ساڵی 2014ەوە بڕاوە باشە ئێستا لە ڕێگەی کۆمەڵەی پێشمەرگەدانە بڕاوەکانەوە ماوەی 2 مانگە ئەدرێ بەوانەی کە بەسەر بەلایەنێکی سیاسین بەڵام نادرێ بەو ژنانەی کە با بڵێن لەگەڵ مێردەکانیان لەو لایەنە سیاسیە دەرچوون و لەو لایەنە سیاسیە نەماون بنمون ئەگەر ژنێک لە ساڵی هەشتاکان هەتاکو هەشتا و 1990 و ڕاپەڕینیش پێشمەرگە بوو بێت وەکو ژنی شاخ ئێستا لەبەرەوەی مێردەکەی هاوسەرەکەی لەو لایەنە سیاسیە نەماوە ئێستا موچەی 600,000ەکەی بڕاوە لە کاتێکە ئەمە موچەش نییە لە ڕاستیە دێنی هاوکاریەکی 600,000ە بەڵام نادرێ بەوانەی کە لەگەڵ ئەو هێزە سیاسی ئەو لایەنە سیاسیە نەماون ئەدرێ بەوانەی کە ئێستا لەگەڵ هێزە سیاسیەکە ماون من ئەم بەیانێ لەگەڵ کۆمەڵی پێشمەرگە دێرینەکان قسەم کردووە یعنی پژڕاستی هەواڵەکەیان کردووەڵێن بەڵێ ماوەی 2 مانگە موچەی 600,000 ژنی شاق ئەدرێ بەوانەی کە لەگەڵ هێزە سیاسیەکە ماون بەڵام ئەوەی کە لەگەڵ هێزەکە نەماوە لەگەڵ ئەو لایەنە سیاسیە نەماوە موچەکەی پێ نادرێ بەداخەوە سوپاس. زۆر سپاس تۆرەشان فەرموو. بەناوی خوای گەورە بە ڕێسەرۆکی پەرلەمان شایان کاکە ساڵح بەڕێزان من لەسەر بابەتێک قسە دەکەم پێشتر زیاد لە 5 زیاداشتم بۆی نردووە بۆ وەزارەتەکان وەزارەتی تایبەتمەند بۆ لایانی پەیوەندیدار و هەروەها بۆ لیژنە تایبەتمەندەکان بەڵام تا ئێستا وەڵامێکمان دەست نەکەوتووە وەڵام با بڵێن پرسیارەکە یاداشتەکان تایبەتن بە سنتەرێک کە سنتەرەکە حکومیە بەڵام پارە لە هاوڵاتیان وەردەگرێت لە ڕابردوودا هەروەها کاری کردو بەڵام هاوڵاتیان لێی رازی بوون بەڵام ئێستا بە بەڵگەوە پارەیەکی زۆر و ناڕەوا وەکو نەخۆشخانەیەکی تایبەت هەڵس و کەوت دەکا پرسیارەکەی من ئەوەیە تەنانەت وەزیری تەندروستیش ئەلێرانە بوو ئەو پرسیارەم ئاراستە کردووە لێرەدا ئەگەر متمانە لە وەزیری تەندروستیش وەرگرینەوە هەر ئەو بابەتە ئەو کێشەیە چارەسەر ناکات ئایا لەو حاڵەتەدا پەرلەمان دەبێت چی بکات یاخو سەرۆکایەتی پەرلەمان چی لەدەست دێ زۆر سپاس. زۆر سپاس دکتۆر ئیسماعیل. بله سروک پارلمانی از پشتگیری و پشتوانیات دکتر صباح کم و ماموسا جمال و بوچار سریاوی ما پیش نیاز بریارک بری حیوه که پیشکشی دستا سروکاتی کری که ببیت بریار گاز بده توزیع کردن گاز آسپی بو حوالاتی بده توزیع کردن و جویت یاساییجی السر و پیش نیاز بریاری تین نزدیکی 20 پارلمانتارا یتواجو کرین بو اودی کنگی دهتا هولا پارلمانی هیویدارین زیترین دم اف پیش نیازه بریاره به دا سر حکومت ملزم بید گاز اسپی توزیع بکرد بو حوالاتی و زور سپاس. بله ما مصابو بکر. بەڕێ سەرۆکی پەرلەمان ئاماژە بە مادەی 2 لە پێڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان وەکو جەنابەت خستە ڕوو ئەم قسانەی کە ئاکرێ بە ناوی خاڵی نیزامیەوە من پێشنیارێکم هەیە بۆ کە کاری حکوومەت و پەرلەمان تاواکاری بێ بەڕێز وەزیری کاروباری پەرلەمان ئیشی چییە؟ ئەم نیو سعاتە ئەم مداخەلانی پەرلەمانتاران بە ڤیدۆ بە شێوەیەک لە شێوەکان بگێنێ بە وەزیرە پەیوەندیدارەکان بۆی هەر یەکە لە شوێنی خۆ ئیشی لەسەر بکە ئەمە پێوتێ کارێکی تەواوکاری و ڕێگەیەکی کورد چونکە یاداشتیش زۆرێک لە یاداشتەکانیشمان نەتیجەی نییە دووەم خاڵی دووەمم دوێنێ بەداخەوە دادوەرێک شتێکی بڵاو کردوەوە بڕیارێکی داوە کە هەر گریوەستێکی هاوسەرگیری پسوڵەی زێڕەنگەری لەگەڵ نەبێت گرێوەستەکەی بۆ ئەنجام نادرێ ئەمە زۆر ناقانونیە زۆر نایاساییە داواکانی لە جەنابتان لە ڕێگەی سوڵتەی قەزائیەوە ئەم بڕیارە هەڵبۆشێتەوە زۆر سپاس چونکەمە بارگرانیەکی ترە بۆ هاوڵاتی ئێمە لە ڕووی نەتەوەیەوە بێ کاراسانی بکەین بۆ زەواج نەک بارگرانکەین بۆ هاوڵاتی. بەڵێ زۆر سپاس دکتۆر شێرکۆ. بەناوی خوای گەورە بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بەو چارەسەرەی کە بۆ خوێندنی قورئان لە سنتەرەکان کراوە ئێمە داواکەین کە بە نووسراو ئەو چارەسەرە بەڕاستی لەلایەن وەزارەتی ئەوقافەوە تعمیم بکرێ بۆی کە شتەکە لە بواری شەفەییان نەمێنێتەوە. هەروەها بەڕێز سەرۆکی پەرلەمان گەنمی جوتیاران هەموو لایەک ئەزانین کە بە چ معاناتێکەوە پارەکەی لە بەغاوەکو دوێنێ سەرۆکوەزیرانی حکوومەتی فێدراڵ ڕایگەیاند کە پارەکەی سەرف ئەکرێت. ئێستا دەستی گەندەڵی گەیشتۆتە ئەو پارەی کە معانات و ژیان و خەفەت و فرمێسکی جوتیارانی لە 2016 تا ئەمڕۆ تایە ئەو دەستە تەزویراتی کردووە 77 تن بە 770 تن گەنم لە قەڵەم دراوە و لە بەغداوە موافقەی سەرفی پارەکەی بۆ هاتووە و ئەو کەسەش ساڵێک زیندانی کراوە لەسەر ئەو کەیسە لە هەرێمی کوردستان. بۆیە من داواکەم لە بەڕێستان کە
هەردوو لیژنەی کشت و کاڵ و لیژنەی نەزاها ڕاست پێر و من یاداشتم نووسرام کردو داواکاری گشتی و بۆ دەستەی نەزاهەش و جەنابیشتان ئەو دوو لیژنە بەڕێزە ڕاست پێرن بۆەوەی کە دەستی گەندەڵی لە پارەی گەنمی جوتیاران بپارێزین و نەهێڵین ئەو مافە کە مافی جوتیاران ئەگەر بۆ شێوەیە بێ پارەکە بەشی خەڵکە مستحقەکە ناکە تەنها بۆ ئەوانە ڕواکە بە گەندەڵی لێدا ئابسن. زۆر سپاس. لەبەر بابەتی گرنگی بابەتی نەوتی سپی و لەبەرەوەی کات لە ساڵحی نە پەرلەمانی کوردستانە نە حکوومەت هێرێمی کوردستانە و نە خەڵکی کوردستانیشە. پێشتر بەڕێزان لە لیژنەی وزەر ڕاست پێرابوون بۆی لەگەڵ وەزیری نەوت دابنیشن. ئەوان لەگەڵ وەزیری نەوت دانیشتون من داواکەم کاک عەلی حەمەد ساڵح جارێکی تر لەو بارەیەوە ڕوونکردنەوە بداتە پەرلەمان هەر کاتێک کاتە ژوورەوە. بەڵێ بەڕێزان لە لیژنە تایبەتمەندەکان فەرمووەرنە شوێنی خۆتان بە گەرمی بە خێراتنی بەڕێز وەزیری پەروەرداکەین بۆی دەست بە بڕگەی یەکەمی بەرنامەی کار بکەین. فەرموون. مادەی 61 بەڕێزان ئەندامانی پەرلەمان سەوسن خان فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان من سەبارەت بە مادەی 61 لە بڕگەی 4 و 5 تێبینیم هەیە بۆیە یان دەپرسم بۆچی بۆ هەر 250 قوتابیەک یان خوێندکارێک با گوێمان لە سەوسن خان بێ ناوەکانی مادەی 61 لە کۆبوونەوەی ڕۆژی یەکشەمە نووسرابوون ئەو ناوانە قساکەن. بەڵێ و ئەگەر منەزانم هەمووتان کام قسێک بەڵێ ئەڵێ ئەوانەی ناویان نووسی بوو قسە دەکەن. بەڵێ سەوسن خان سەیری مادەکەکەن بفەرمونون سەیری مادەکەکەن ئەگەر نەنووسابوو ئەوانەی ناویان نووسیوە ناوتانە نووسم. بەڵێ سەوسن خان سەبارەت بە مادەی 61 تێبینیم لەسەر بڕگەی 4 و 5 هەیە کە بۆ هەر ڕێنمایی کارێکی پەروەردەی بۆ هەر 250 قوتابیەک ڕێنمایی کارێکی پەروەردەی بۆ دانراوە. بۆیە پێشنیارەکەم کە ئەو ڕێژەیە یعنی کەمتر بکرێتەوە بۆ 150 کە تەسەوەر بکەم یعنی لە ساڵانی ڕابردووش هەر 150 بووە. بۆیە چکە ئەو دوو پسپۆڕیە زۆر گرنگن یعنی بۆ ڕێنمایی و شیارکردنەوەی قوتابی و هەروە بۆ چارەسەرکردنی کێشە دەرونی و کۆمەڵایەتیەکانی قوتابیان و خوێندکاران چکە ئەگەر قوتابخانەیەک 150 قوتابی هەبێت ئەوە لە توێژەری دەرونی یاخود توێژەری کۆمەڵایەتی مەحروم دەبێت. بۆیە من پێشنیار دەکەم کە ئەوە کەمتر بکرێ بۆ ئەوەی قوتابیان سوود لا و پسپۆڕیانە وەربگرن. زۆر سپاس. کاک لوقمان فەرموو. بەڵێ زۆر سپاس سەوسن خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 61 بڕگەی دووەم کاڵێ هەموو قوتابخانە و خوێندنگەی کۆمەڵگەی پەروەردەیی بەڕێوەبەرێکی ئەبێ و ئەگەر ژمارەکە لە 200 زیاتر بوو یاریدەدەرێک یا زیاترێ یاریدەرێکی زیاتری ئەبێت. من پێم وایە یاریدەدەری زیاتر دروستکردنی ڕۆتیناتە بۆیە پێویستە ئەم ڕێژێژ بگۆڕێ بۆ هەموو ئەم قوتابخانەنە بەڕێوەبەرێکە بێ و یاریدەدەرێکی شەبێ و سەبارەت بە بڕگەی 4 و 5 ئەم ڕێژەیە کەم بکرێتەوە پشتیوانی لە قسەکەی سەوسن خانەکەم و سپاس. بەڵێ زۆر سپاس. شیرین ئەمین لێرە نییە. کاکچیا بەڕێز سەرۆکە پەرلەمانی جناب وەزیری وەڵام من تێبینیەک سەر vê مادێ هەبی li vê madêda pitir behsê mîlakat û şêwazê berêweber û yarîder û mamosta û fermanber û heta beşekê behsê kargirî û xizmetguzariyê ket. Di dewletên pêşkevtî de hemû qutabxanên nû yan hema yê nehikûmîcek beşek ji zor giringî tê danê bi kemendama kurtebala ew kesên ke pêdawîstên taybet hene. Min pê baş e madek lê bête zêdekirin her qutabxanekî nehikûmî yan hikûmî beşek ji wan kesanê ke kemendam bin bêne damezrandin yan heta ew beşê nehikûmîcek ji sîstemekî li dünyayê heye dünya Ewropî ku beşên taybet dewletên Ewropî ew kesên qutabxanê nehikûmî wan kesê kemendam wergirin besek bacêt hikûmî li ser wan kêm tête damerzan ev jî dibite rêgiriyek rêyek بۆ kesên ku kurtebala bin yan kemendam bin bêne damezrandin wek mamosta yarîder yan xizmetkar divan beşe da ev jî şêwazekî baş e bo rêvebirinê zor spas. بەڵێ زۆر سپاس. کاک هەڵکەوت. بەنای خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان مادەی 61
هاتووە دەڵێ یەکەم هەموو باخچەیەکی منداڵانی حکومی بەڕێوەبەر مامۆستا و فەرمانبەرانی دیکەی لەخۆ دەگرێت و ئەگەر ژمارەی منداڵان لە باخچەیەکدا لە 200 منداڵ زیاتر بوو دەبێت یاریدەدەرێکی بەڕێوەبەری دابرێت. من پێم باشە ئەڵێ هەموو باخچەیەکی ساوایان پێک دێت لە بەڕێوەبەر مامۆستا خزمەتگوزار باش وایە کە ژمارەی منداڵان زۆر بوو یاریدەدەری بەڕێوەبەری هەبێ بۆ هاوکاری بەڕێوەبەری مامۆستایەت و لە خاڵی دووهەم پێم باشە ژمارەی 1 و 2 بکرێت بە یەک خاڵسون کە یەک مەبەستیان هەیە ژمارەی سوار و پێنجیش هەر هەمان مەبەستە یەک خاڵ بێ باشترە لە خاڵی حەوت دەکرێت لیژنەیەکی پسپۆڕی ڕاوێژکاری بۆ زیادکرێ. زۆر سپاس. بەڵێ سپاس. کاک دیاری لێرە نییە. دکتۆر محێدین نووسیمە باش. بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕۆژتان باش. لە مادەی یەکەم بڕگەی یەکەم نووسراوە هەموو باخچەیەکی منداڵانی حکومی وەک دەستەواژەکە ئاماژە بکە کە منداڵی حکومی هەیە و منداڵی ناحکومی بۆیە پێشنیاریەوە دەکەم کە بڵێن باخچەی منداڵانی حکومی یعنی وەک ئەوەیە بیگۆڕین بیکەینە باخچەی حکومی منداڵان چکو ئەگەر وابی تعبیرەکە وا دەکە کە منداڵی حکومیمان هەیە و منداڵی ناحکومیمان هەیە لە ناحکومیەکەی. ئەوی تریان پەیوەندی بە بڕگەی پێنجەمەوە هەیە کە باس لە دابینکردنی خزمەتگوزاری تەندروستی بۆ ئەوە دەکە ئایا جگە لە ڕێنمایی پەروەردیکارەکان ئەو خزمەتگوزاریە تەندروستیە دابین دەکرێت سەرباری ڕێنماییە پەروەردیکارەکان و ئەو خزمەتگوزارە تەندروستیە چیە. خاڵی حەوتەم ئەوەی پەیوەندی بە ئەرچی بەڕێوەبەری کۆمەلگاکە هەیە ئەرکەکانی زۆر دەسەر کراوە ئەرچی سەرەکی سەرپەرشتیکردنی بەڕێوەچوون و دابینکردنی دڵنیایی جۆری خوێندن لە هەموو قۆناغە جیاوازەکانی کۆمەلگا لە ئەستۆ دەگرێت لە پرسە ئەکادمی و کارگێری و داراییەکانی. بۆیە پێشنیاری ئەوە دەکەم کە بەڕێوەبەری کۆمەلگاکە بە هاوکاری بەڕێوەبەری قۆناغەکانی خوێندنەکە ئەو ئەرکانە بەڕێوەبا و زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاکاوە لێرە نییە. سەر چنارخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 61 بڕگەی یەکەم بەڕای من ئەو 200 کەسەی کە ئەو 200 مناڵە بۆ باخچە ئەگەر ئەڵە لە 200 منداڵ زیاتر بوو دەبێت یاریدەدەرێکی بەڕێوەبەردا بدێت 200 زۆرە بۆ باخچە بکرێ بە 150. لە بڕگەی دووەمیشە بە هەمان شێوە 200 هێناوەتەوە کە یاریدەدەری بۆ دابندێ لە کۆمەڵگەی پەروەردەیە ئەوش 200ەکە هەر بکرێ بە 150 لەبەرەوەی 200 زۆرە. لە بڕگەی چوارەمە ئەڵێ وەزارەت کار دەکات یعنی ئەبێ بکرێ بە ئەرکی وەزارەت کار دەکا و سیغەیە بگۆڕێ ئەرکی وەزارەتە بۆ ئەوەی هەموو قوتابخانە و خوێندنگەیەکی کۆمەڵگەی پەروەردەی پەیمانگایەک پەروەردەی حکومی بۆ هەر 250 قوتابی یان خوێندکار ڕێنماییکارێک پەروەردەیی ئەو 250ش بکرێ بە 150 لەبەرەوەی 250 زۆرە و ڕێنماییکاری پەروەردەیش یەکێکە لەوانەی کە ئێستا بۆ هەموو قوتابیەک و خوێندکارێک ضرورەتی هەموو خوێندنگەکانە و لە مادەی بڕگەی هەشتا ئەو ئیسtisnایی کردووە ئەگەر لە 150 کەمتر بووە 250 ئەم بڕگانەی سەرەوە نایگرێتەوە شتێکی باشە چونکە خوێندنگامان هەیە لە گوندەکان و لە قەزاکانە کە ژمارەیان لەو عەدەدە کەمترە یعنی ئەگەر بێتەوە ئیسtisnایەوە بە کورتی یعنی من ئەڵێم ئەگەر لە 150 قوتابی بوو ڕێنماییکاری بۆ دابندێ ئەگەر کەمتر بوو ئەو بچێتە بەرەو ئیسtisnایە هەموو خوێندنگەیەک پێویستی بەوە هەیە کە ڕێنماییکارێکی پەروەردەیی بۆ دابندێت. سوپاس. بەڵێ کاک باڵام بۆ. بەڕێز سەرۆکی پەرلەمان بڕگەی چوارهەم سەبارەت بە ڕێنماییکاری پەروەردەی پێم وایە لێرە مافیە و خوێندکارانە خوراوە کە لە لادیەکانن ویان لەو خوێندنگایانن کە 250 خوێندکاریتیانێ لە کاتێکدا ئێمە خۆمان نزانین لەوانەیە گەر کێشە هەبێ زیاتر کێشە لە گوندەکانەوە ئەمەش ئەم قەدرە شەبێ بەهۆی ئەوە کە ئیتر خەڵک یعنی باوەڕی بەوە نەبێ بگەڕێتەوە گوندەکان چونکە تۆ ئەگەر مافەکەت وەکو مافی خەڵکی شار بۆ دەستەبەر نەکردن پێم وایە قەدرێکی گەورەت لێکردوون هەرچەنە لە مادەی لە بڕگەی هەشتە ماڵێ وەزارەت بە ڕێنمایی ڕێکی ئەخات. من پێم باشە و مادەی چوارهەم بگۆڕێت بەو شێوەیە کە هەر 150 خوێندکار ڕێنماییەکی پەروەردەی ڕێنماییکەرێکی پەروەردەییان بۆ دابدرێت ئەویش ئەکرێ ئەگەر چەند گوندێک لە یەک نزیک بن و با خوێندکاری هەموو گوندەکانەوە بکاتە ئەو ڕێژەیە ئەتوانرێ ڕێنمایی کارێکی پەروەردەیان بۆ دابندێەوە. بڕگەی پێنجەم خزمەتگوزاری تەندروستی
ئێمە لە ناحیەکانە و لە قەزاکانە لە پارێزگاکانە ئەنواع بنکەی تەندروستیمان هەیە ئەوەی زیاتر زەرورە لە گوندەکانە کە بنکەی تەندروستیانتیان ئەگەر منداڵێک تووشی کێشەیەک بێت خزمەت گوزاری تەندروستی بۆ لادیەکان زەرورترە نەک بۆ شارەکان بە هیوام لێرەدا مافی ئەو گوندانە نەخورێت کە خوێندکاری کەمیتیایە بۆ ئەوەی ئەوانیش هەست بە کەمی خۆیان نەکەن. سوپاس. بەڕێزان ئەندامانی پەرلەمان نابێ قسەی ئەندامی تر و قسەی خۆت دووبارە بکەیتەوە لەبەرەوە لەبەر احترامی کا دەکەم ئەزانم هەمووتانەڵێن ئەو ژمارە خوێندکار و قوتابیە ئەو ڕێنمایی کاریانە کەمە بەبێ شەرح پێمان بڵێن ڕقممان پێ بڵێن چونکە ئەو قسەکردنە هەمووی دووبارەیە و هەمووی مخالفی پەیڕۆ. سپاس بۆ هەمووتان. کاک بەڵێن. بەڕێ سەرۆکی پەرلەمان قسەکانی من لەسەر بڕگەی چوارەم کرا لە کەمکردنەوەی ژمارەکە و لە زیادکردنی ڕێنمایی یا توێژەری کۆمەڵایەتی و ڕێنماییکەری پەروەردەی و زۆر سوپاس. بەڵێ زۆر سپاس. کاک یاسین. کاک عەلی حەمە ساڵح. ئاشنا خان مامۆستا ئاشنا. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕاستیەکەم بابەتێ من لە لیژنەش زۆر مناقەشەمان کرد لەگەڵ وەزارەتیشا مناقەشەمان کرد بۆ داواکاریەکی زۆری ئەو بەڕێزانەمان پێگەیشتووە کە بەڕاستی ڕێنماییکاری دەرونین و توێژەری کۆمەڵایەتین لەسەر ئەوەی کە ئەم ژمارەیە 250 بابڵی خوێندکارە بۆ ئەوەی ڕێنماییکاری دەرونیان هەبێ یاخۆت توێژەرێکی کۆمەڵایەتی کاری تیابکە لەو ناوەندانە و لە قوتابخانە و خوێندنگاکانە بەڵام وەزارەت بەداخەوە جارێکی تر بە ئێمە وەکو لیژنە ڕایگەیان کە ناتوانن ئەو ژمارەیە زیاد کەمتر بکەنەوە بۆ ئێمە جارێکی تر جەخت دەکەینەوە ئێمە دەرچوویکی زۆری ئەو بەشانەمان هەیە کە زیاتر ژمارەیان لە 9000 دەرچووە دەتوانرێت دەرفەتێکی کاری باش بۆ ئەو دەرچوانە بدۆزرێتەوە بۆی کە لەو ناوەندانەیە ئیش بکەن و بەڕاستی ئێستا بارودۆخی کۆمەڵایەتی ئێمە وای لێ هاتووە کە خێزانەکان و با بڵێن ئەو بارودۆخی کە لە هەرێمی کوردستانە هەیە زۆرتر پێویستی بەوەیە کە هاوڵاتیەکانی ئێمە یاخود خوێندکارەکانی ئێمە لەو ڕۆ ئاگادار بکرێنەوە بۆ ئەوەی دووربین لە هەموو ئەو کارەسات و وەزع ناخۆشانەی کە بەردەوام لە ڕاگەیاندنەکانە گوێمان لێبێ ئەمەش ئێمە پێمان وایە و زۆریشمان لەوەچێ کۆک بین لەسەرەوە کە لە ڕێگەی پەروەردەوە دەتوانرێ بکرێ بۆیە جارێکی تر وەکو ئەندامی لیژنەم جەختەکەمەوە لەسەرەوەی کە ئەم بابەتە هەوڵی جددی بۆ بدرێ و ئەو ژمارەیە کەم بکرێتەوە و زۆر سپاسدانەکەم. بەڵێ سپاس. کاکمەم ئەسکەندەر. کاکمەم. برای سروکی پارلمان خالا چاره دان ماده 61 از پشتگیری آخفنت سوسنخانه و سرچنارخانه گاج بالان بود که او جمهوری بهت کم کردن سبارت خالا پنجی برای سروک پارلمانی پیش نیام پیوست وزارت خدمتگزاری تندرستی بو همو قطابخانه خوێندنگە کۆمەلگایەکی پەروەردەیی و پەیمانگەی پەروەردەیی حکومی دابین بکات و باسی هیچ ژمارەی نەکرد چونکە ئەگەر قوتابخانەی دوو کەسیش بێت هەر پێویستە یعنی خدمەتگوزاری تەندروستی هەبێتن. سپاس. بەڵێ سپاس کاکمەم. فەرموو کاک ئازاد. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە مادەی 61 و بڕگەی 4 و بڕگەی 8 تورکمانی و سریانی زیاد بکرێت بە ئیستیسنا چکە لۆمە هەندە مادەیە ناگونجێ خاستان 250 تەڵەبەمان نییە لە زۆر مەکتەبەمانە ئەوانەی کە دەلێ بەس لە گوند و لەوانەی دوور دەخرێتەوە ئەمەش نەگریتەوە لەو مادەیە چکە ئەو مادانێ سەرەوە لەگەمە بەڕاستی ناگونجێ. سوپاسان دەکەین. زۆر سوپاس. شادی خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەسەر ئەم مادەیە قسەکانی من کران لەلایەن ئاشناخان و زۆرێک لەو برادرانی کە داوایان کرد ژمارەکە کەم بکرێتەوە بۆ 150 لە خوێندکار و قوتابی بۆ دابینکردنی ڕێنمایی کارێکی پەروەردەیی. زۆر سپاس. بەڵێ گوڵستان خان گوڵستان سەعید. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 61 بڕگەی یەکەم پشتگیری لە قسەکانی سەرچنارخانەکەم و لە بڕگەی دووهەم هەمان شت هەر لە قسەکانی سەرچنارخان سێهەمیش هەروەها سەبارەت بە بڕگەی چوارهەم 150 خوێندکار دیاری بکرێت بۆ ئەوەی کە هەر خوێندنگەیە کە ڕێنماییکاری پەروەردەیە بێت سەبارەت بە پێنجەمیان پێشنیارەکەم کە پشتیوانی مەم بکەم کە هیچ ژمارەیەک دیاری نەکرێت بۆ ئەوەی کە هەموو بنکەکانی خوێندن خزمەتگوزاری تەندروستیان هەبێت. دەستخۆش. سپاس. بەڵێ سپاس. کاک دابان.
دکتۆرە گەلاوێش. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئێمەش هەم وەکو هەڤاڵان جەخت لەوە دەکەینەوە لەگەڵ بەڕێز وەزیری پەروەردەش لە لێژنە تاوتێمان کرد بەپێی ئیمکانیەت بکرێتن ئەو 250 خوێندکارە بکرێتە 150 و وەزارەت کار دەکاتنا وەزارەت پێویستە بۆ هەموو قوتابخانە و خوێندنگەی و کۆمەلگەیەکی پەروەردەی و پەیمانگەی پەروەردەی حکومی ڕێنمایی کارێکی پەروەردەی دابنێتن و سپاس. کاکمان بورهان سپاس دکتۆرە. بەڕێز سەرۆکی پەرلەمان هەر سەبارەت بە مادەی 61 هاوڕام لەگەڵ بەشێکی زۆریان دامان بەڵام من ئیزافەیەکمەیە. یەکەمیان لە بڕگەی چوارەما وەزارەت کارەکات پێم وایە بێ ئەمر بێ ئیلزامی بێ وەزارە دەبێ و جێبەجێ کات کار دەکات لاستیشیە ئەمر نییە لە هەموو ئەوەکانی ترە لە بڕگەکانی کە 200 کە زیاتر دانراوە ئەزانین ئەگەر لە 250 تەلەبە ببێ بە 150 کەس بۆ ڕێنماییکەری پەروەردەیی هیچ زیاکات نەفقات پارە تێچوونی زیاترێ بێ ئەڵێ ڕەهەندی دارایی حکوومەت یا وەزیری پەروەردەیسە ڕەنگە بە وەڵامە بەو شێوەی وەڵامام داتەوە بەڵام ئەکرێت خۆلانی کەم زیاد لە 200 کەس بوون ڕێنماییکەری پەروەردەیش نا چونکە ئەوانەی کە دەرەچن لە بەشی کۆمەڵناسی و لە بەشی دەرووناسی ئەبنە توێژەر یعنی هەر وەکو سیفەتەکەی خۆیان نەوەگەم سیفەتە عینوانیان لێ بزنن توێژەرێکی کۆمەڵاتیان بۆ دانرێ بە بڕای من لانی کە مەگە 150 کە جێبەجێ نەبوو لە 200 کە زیاتر بووە مەحەلێکی ڕەنگە وەسەتر بێ بووە ئەوەی کە توێژەرێکی کۆمەڵاتیان بۆ دابنرێ و ئەوە نقطەیەک نقطەی خاڵی پێنجەم بۆمان ڕوونکەنەوە خزمەتگوزاری تەندروستی مەبەستی لە سەیدەلیان بۆ دابنرێت یاخود کارمەندی خزمەتگوزاری بۆ دابنرێ چونکە لێرە نابێت لێرە بە مانای سەیدەلیەیەک شتێکی لەو جۆرەیە یان ئەبێ بڵێ کارمەندێکی خزمەتگوزاری تەندروستی یا خزمەتگوزارێکی تەندروستی و زۆر سپاس. سپاس بەدرێ خان. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە 66 منیش هاوڕای هەموو ئەو بەڕێزانم کە پێشنیاریان کە لە سەرکەمکردنەوەی ئەو ڕێژەیەوە لە خاڵ یەکەم تاسیان پشگیری لە قسەکانی سەرچنارخانەکەم سەبارەت بە بڕگەی یەکەم بۆ باخچەی مناڵان ئەو 200 بۆ مناڵان کە ئەرکی زیاترە زۆرە و سەبارەت بە خاڵی دووەم کە باز لە پاشگرەکەی زیاتر دابنرێت ئەو زیاترە پێویستە تهدید بکرێ بە نمونە 150 بۆ 200 یاریدەدەرێک و 200 بۆ 350 یاریدەدەرێکی تر واتە پێویستە دیاری بکرێت ئەوە گرنگە. سەبارەت بە خاڵی چوارەم هاوڕای هەموو بەڕێزانم کە لەسەر ڕێژەکە قسەیان کرد من پێشنیار دەکەم چووکم بابەتەکە بابەتی توێژەری دەرونی ستانداردا بۆ هەر چواردە بۆ حەڤە قوتابیەک پێویستی بە مامۆستایەکە پێ دەچێت توێژەرەکەش ئەگەر هاوتا بکەیتەوە وا دەرەچێ بۆ هەر 50 قوتابیەک توێژەرێک پێویستە من هاوڕای هەموو ئەو بەڕێزانم. سەبارەت بە خاڵی پێنجەم کە باز لە بابەتی تەندروستیەکە من پرسیار لە لیژنەی پەیوەندیدارەکەم ئایا ئەمە و جەنابی وەزیریش ڕێژەی بۆ چیە بابەتی تەندروستی بۆ دەبێت ڕێژەی بۆ دیاری بکرێ. سەبارەت بە خاڵی هەشتم کە باس لە شوێنە دوورە دەستەکان دەکا ئایا ئەو ڕێنمایی کە وەزارە دەری دەکا بابەتی تەندروستی مەترسینی ئەگەر بە دەربێ لە خاڵەکانی تر ئەوانیش توێژەریان پێویست نییە و بابەتی تەندروستی چۆن تەحدید دەکرێت بە 3 مانگ جارێک یا مانگانەیە ئەویش ڕوونکردنەوەم دەوێت. زۆر سپاس. سپاس. مژدە خان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 61 پشتیوانی سەرچنارخان دەکەم کە ئەوەی بۆ باخچەکان کەمە ئەو ژمارە بکرێت بە 150 سەبارەت بە خاڵی چوارەم پێویستە بەو جۆرەی لێ بکرێت پێویستە وەزارەت بۆ هەموو قوتابخانە و خوێندنگە و کۆمەڵگەیەکی پەروەردەی و پەیمانگەیەکی پەروەردەی حکومی بۆ هەر 150 خوێندکارێک ڕێنماییکارێک پەروەردەیی هەبێت. ئەمە هەم دەرفەتێکە بۆ دەرچوانی دانەمەزراو بۆ ڕێنمایی کارەکان پەروەردەی دەروونزانی و کۆمەڵناسی سەبەوە لە ئێستادا ئەو ڕێژەیە زۆر زۆرە لەبەرەوەی لە ئێستادا بەهۆی بەکارهێنانی مۆبایلەوە بەهۆی ئەو هەموو شتە قەدەغەکراوەکان بەنمونە جگەرە کێشانە یان خۆ نەشیاوەکانە کە لەم پرۆژەیەدا هاتۆ بۆیە پێویستە بۆ ژمارەیەکی زۆر کەمیش بێ توێژەری کۆمەڵایەتی یاخۆ توێژەری دەرونی دابنرێت لە خوێندنگەکاندا لەبەر ئەوەی ضرورەتن لە ئێستادا بۆ پێشخستنی کەرتی پەروەردە. سەبارەت بە خاڵی پێنجەمیش کە دەڵێ وەزارەت کار دەکات پێویستە وەزارەت مولزەم بکرێت و خزمەتگوزاری تەندروستیەکە ژمارەکەی بکرێت بە 100 ژمارەکە ئەو 250 بکرێت بە 100 و ئەوەشی بۆ زیاد بکرێ پەرستاری
پەرستار و خزمەتگوزاری تەندروستی بۆ دابین بکرێ ینی پەرستاریشی لەگەڵ دابین بکرێ بەر بە تەنها سەیدەلیەک نا و ئەوانەی کە لە گوند و ناحیە و قەزاکانن و ژمارەیان کەمە و خوێندنگیانە بیان چێ کە خزمەتگوزاری تەندروستیان بۆ دابین نەکرێ یاخود توێژەریان نەبێ. سوپاس. سوپاس. مامۆستا بووبەکر. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من کران پشگیری هەریەکە لە ئاشناخانم و سەرچنارخانم و کاگمەمەکەم سەبارەت بە عەدەدەکان و بە خەم خواردنی دەرچوانی بەشەکانی دەروونناسی و کۆمەڵناسی و کاری کۆمەڵایەتی و ڕێنمایی دەرونی کە وەک ڕێنمایی کاری پەروەردەی دابمەزرێن. زۆر سپاس. سپاس. کاک جەلال پەرێشان. زۆر سپاس بەڕێز سەرۆکی پەرلەمان. ڕاستی منیش هاوڕای ئەو عەزیزانم کەوا باسییان کرد ئەو ژمارە زۆرە کاک باڵام بۆ سەوسەرخان سەرچنارخان کاگمەم هەموو ئەوانی تر بەڵام دلیلی ئەوەیە نەبوونی بینای قوتابخانەیە ئەگەنا 100 قوتابی 100 خوێندکار بەڕاستی لە هەر قوتابخانەیەک باشترە بەڵام کە نەبوونی بینابی ئەوە حتمەن ئەوە دروست دەبێت. ئەوی هەفتەم هەموو کۆمەلگایەکی پەروەردەیی حکومی بەڕێوەبەرش دەبێت هەموو بەشەکانیش بەڕێوەبەری دەبێت یعنی ئەوم بەڕێوەبەرە بەڕاستی هەز دەکەم تەزارڕ دەبێت لە دەسەڵاتەکان. دواتر ئایا بۆ هەموو کۆمەلگایەکانی مەدەنی ئەهلیش ئەوە دروستە؟ کۆمەلگای مەدەنیە کابرا خاوەنەکەی بەخۆی کولفی کولۆ لێ ناگەڕێنە بەڕێوەبەر ئەوی نەکەس دەسەڵاتی هەبووی بە خۆ هەموو شتە قەرار ئەو دەداتن. زۆر سپاس. سپاس. مامۆستا نەجات. برای سروک پارلمانی سابرات ماده 61 که برگوسیه هکام برای خدای نبرگوسیه نداد پرایی و تداهی چون جمهور ما مستان دبید یعنی تیویات بهتر دست نشان کردن که هر چند قطبی ما مستحق هبیتن و حواسا لگر جمهور قطبیان آیان خوندکار بگنجید گنجاندن نمیتن دبیتن بهتر دست نشان کردن برای اشم تبینیه که بیشم هکام برای خدای نه سنترت پارێزگە ها هەندێکە و هەروەسا سنتەرێت قەزت بە خدای ژمارە مامۆستا گەلک زۆرن وێرە نیسابێ خۆ کامل ناکەن گەلک کەمتش نیسابێ خۆت بێژن بەس دەربەی وان سنتەرە نیسابێ وایە زێدەیە ئەبەر بیتەچە ئەگەر بێ کێشێ چیە ئەوە کو ئەو مامۆستایل دەربەی سنتەرە تێتە دامەزراندن بۆ 7 ساڵا پتر حەقی ویە بچیتە ناف سنتەرێت بۆژێرە لەوێرە چلێت هێت لوت سەر بۆژێرە چێت بیتن و دەربەی بۆژێرە بیتە کێماسیا کێ مامۆستا و لەوێرە در ئەنجام قوتابی زەرمەندێ ئێکەیە لەو ڕۆتبێت ناوی سیستەمی ئان دامەزراندن بێتە کرن بۆ مامۆستایان دا ئەو دیف تایبەتمەندی و ژمارە مامۆستایان بیت یانجی هەکو دەربەی بۆژێرە چنە ناو بۆژێرە کێماسیت کەویتە دەربەی بۆژێرە و زۆر سوپاس. سپاس. مامۆستا شەمۆڵ. وەرە سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 61 خاڵی چوارەم دیارە ئێمە کۆمەڵک توێژەری دەرونی و کۆمەڵایەتیمان هەیە تاوەکو ئێستا دانەمەزراون بە تایبەتی لە ساڵی 2011 و 2012 بە دواوە بۆیە عنی دەکرێت دەرفەتەشیان بۆ بڕەخسێنین لەو مادەیە لە خاڵی چوارەم بەو شێوەیە لێ بکەین پێویستە هەموو قوتابخانە و خوێندنگە و کۆمەڵگەیەکی پەروەردەی و پەیمانگای پەروەردەی حکمی بۆ هەر 150 خوێنکارێک یا قوتابیەک ڕێنماییکارێکی پەروەردەی یا توێژەری دەرونی کۆمەڵایەتیە بێ چەندە و ژمارەیە کە راپۆرتەکە هاتە بەردەستی لیژنەکەمان ژمارەکە زیاتر بۆ ئێمە کرمانە 250 دەکرێت ژمارەکەشی کەمتر بکرێتەوە بۆی دەرفەتێک بدرێ بە توێژەرانی دەرونی و کۆمەڵایەتی. زۆر سپاس. سپاس. هەڵەستخان. برای سروکا پارلمانی سبارت ماده 61 پاڵپشتیەوەم بەڕێزاند کەم لەسەر بەرگا 1 و 2 و 4 و 5 کو هژمارە بێتە کێمکردنێ بۆ 105 سەبارەت ماده 4 و 5 پشتگیریە سەرچنارخانێت کەم کولڤێرێت بێژێت و وەزارەت کار دەکات یعنی ئەگەر کار نەکرد هیچ ئیلتیزامێک لەسەر نییە بەرهەندێ پاڵپشتیە سەرچنارخانێت کەم دگەل ئەمژدەخان و کاکشەمۆڵی کو دوێتن ئیلزامە حکوومەتێ بێتەکردنێ هەمان پرسیارە کاکمەم بەرگا پێنجەم دامنە هەی ئەگەر جەنابێ وەزیری بەرسەوامەدا بە خزمەت گوزاری تەندروستیکە ئایا خزمەت گوزارە کو ئەم بێژینێ مستەخدمە یان ئەvە تشتێکی نییە دێتە ناو سیستەمی پەروەردەیدا کو تایبەت بتن کەرتێ تەندروستیڤە بچێکی ناڕوونیا تێدا هەی. زۆر مەمنونم. سپاس. کاک سیپان لێرە نییە. مامۆستا عەبدولستار. بەڕێز سەرۆکی پەرلەمان قسەکانی من وەڵا سەرچنارخان و کاک باڵامبوو و مژدەخان و بەدریخان و ئەندی کەش کردیان پشگیریان دەکەم. سپاس. سپاس. دکتۆر ئیسماعیل. بله سەرۆکە پەرلەمانی ئەژی پشتەوانیا وان ئەندامات کەمە بێت گوتین ژمارە بێنە کێمکردن بۆ مادێ دوێ و مادێ ینی
نقطة إيكي ودوية و بينجيجي وتشاريجي إن شاء الله أم تشتبوني وانا هميات كين وشوانا خوشكا بدريا خان وسوسن خان وبراي بالامبو خوشكا سرچنار خان وشنو خان ومجدا خان سيدي أبو بكر وهلس خان وانا هميات تشتبوني وانا كم ماده دوی خالا دوی از پیشنیار که مادام یاری در دبیت برپرس وجبه دوی یعنی مسئول وجبه ما فيوي وكو ما في مديري باريزراو بيتان يعني معقول لنا معاون ببيت جهه مديري بجريد او هشت حساب بجيد ومدير شار حساب بجيد مع العلم كسل قال لنا بس اوش برنده اس بيجميو دويده وقت بجيت يا ريدادار دي جهه ريفابري جريد وقت جهه ريفابري جريد بلا نفسي ما فيت ريفابري هبن على الاقل عدد درساده يعني ما بيتحقق دي بيتخارن دیس از تأکید سرکم کو رنمایی کار بیت گوهرین ببیت تویجنری جواکی دا بس درون ناس و کمال ناس الوی جهی بین دامزرانده نزیکی نه هزارانه مافیوانا نهیتا خارن هر بسیار تأکید خدمت گزاری تندرستی مقصد به صیدلیه درمانخانه یانجی خدمت گزاره که صحیه دل وان مدرسه هیت دامزراندن و سپاس بله زور سپاس کاک گۆران بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێ سەرۆکی پەرلەمان لە هەندێک لە شار و قەزا و شارۆچکەکانی کوردستان مەترسیەک هەیە لەسەر تەندروستی قوتابیان و نەوەکانی داهاتوو سەبارەت بەو تاوەرانەی ئەنتەرنێت و هۆیەکانی پەیوەندیکردن کە لە قوتابخانەکان دانراون بە تایبەتی شاری هەولێر لە ئامادەی ڕزگاری لە چوارچرای ئامادەیی لە ئەربین لۆنلا بنەڕەتی و لە هەندێک قوتابخانە شەر نییە لە ناو قوتابخانەکە یا لەسەر قوتابخانەکە دانرابێ لە هەندێکیان نزیکە لە قوتابخانەکان بە پێی پشکنینی ئەو پسپۆڕە تایبەتمەندە پزیشکە بەڕێزانە کە پشکنینیان بۆ کردو و توێژینەوەیان لەسەر کردووە نەخۆشی وەرهەم بڵاو دەکاتەوە و کاریگەری خراپی دەبێت لەسەر تەندروستی قوتابیان هیوادارم کە بەڕێز وەزیری تەندروستی وەزیری پەروەردە بێتە سەرخەت و ئەمەش هەندێک کتابی ئەو بەڕێوبەرە بەڕێزانەیە کە کتابیان کردووە بۆ وەزارەتی پەروەردە بۆ لابردنی ئەو تاوەرانە و زۆر سپاس بەڵێ زۆر سپاس کاک عەباس بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 61 من لە بەرگەی یەکەمیان ئەم دووسەتە بۆ باخچەی مناڵان چکە ئەمە جیاوازە لە خوێندنگایەکی بنەڕەتی بەڕاستی ینی لەوانەیە ئەرچ پرستر بێ بۆیە پێم وایە دووسەتەکە بکەین بە 150 پێویستی بە یاریدەدەرێک دەبێ سەبارەت بە هەموو ئەو بڕگانە کە چۆن ئەم ئارکە دەخێنە سەرشانی دامەزراوە پەروەردەیە حکومیەکان بۆ ناحکومیەکانیش هەمان شێوە بەیانی چکە لە ژێر ڕێنمایی و یاسایەکانی وەزارەتی پەروەردەنە سەبارەت بە بڕگەی چارەمیان من لەگەرەوەمە بەڕاستی ئەوەشان لەبەروی دۆخی ئێستای هەرێم وەم دۆخی کە هەیە هەز دەکەی ئەم حالەتە دەرونیانە زۆرە 250 بیکەین بە 150 ڕاستە لە بڕگەی کۆتاییەکەی نووسراوە بۆ لادەیەکان بە ڕێنمایی تایبەت لەلایەن وەزارەتەوە ئەمە دەردەکرێت بەڵام دەکرێت لێرانە بۆ لادیەکانش ئەگەر بە ڕێنمایی بیان لێرە بێ ئیشارەت بۆ بدرێت بە چەند خوێندنگایەک کەسێکی ڕێنماکاری پەروەردەیی بۆ دیاری بکرێت وەزارەت کار دەکات بۆی قوتابخانە خوێندنگای کۆمەلگا پەروەردەیی پەیمانگاکان ئەمەشان هەر بکرێتە حکومی و ناحکومی 150 لە گەرەوەم بکرێت بە 150 خوێندکار و سوپاسان دەکەم. کاک عوسمان سێدەری بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە بەنسبەت بڕگەی یەکەمەوە و بە بڕگەی بەڕێوەبەر کە ناو هاتووە لە هەموو بڕگەکاندا من پێشنیار دەکەم بۆ ئەو قوتابخانانەی بە تایبەتی قەزا و ناحیەکان و لادێکان بەڕێوەبەر بەو شێوەی لێ بکرێت بۆ هەر بەڕێوەبەرێک کە جێگری نابێت یاخود یاریدەدەری نابێت ئەقدەم مامۆستا لە کاتی ئەوەی کە حجرێکی هەیە یاخود دەوام ناکاتیان نەخۆشە ئەقدەم مامۆستا ببێتە یاریدەدەری بەڕێوەبەر و هەروەها بۆ بڕگەکانی تریش بە تایبەتی بڕگەی چوارەم پشتیوانی لە قسەکانی بەڕێزان کە
کاگ باڵام بۆ و هەروەها سەوسەن خان ئاشنا خان کاگ لوقمان و هەموو ئەو برادرانە بە تایبەتیش کاگ عەباسیش ئەکەین کەوا توێژەرەکان بەو شێوەی لێبێت ینی توێژەری کۆمەڵایەتی و توێژەری دەروونناسی زیاد بکرێت بۆ ئەو ڕێژەی کە دیاری کراوە بە تایبەتی ڕێژەی 150 خوێندکار. زۆر سپاس. بەڵێ سپاس مامۆستا عومەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 61 بڕگەی یەکەم و دووەم زۆر بەڕێز جەختیان کردەوە لەوەی ژمارەکە لە 200ەوە بکرێتەوە 150 منیش پشتگیریانەکەم. سەبارەت بە بڕگەی چوارەم زۆر بەڕێز بە ئاشتانخان هەتا هەموو ئەوانی تر جەختیان کردەوە لەوەی 250 بکرێتەوە بە 150 بۆ ڕێنمایی کارێک دەرونی منیش پشتگیریانەکەم. بەڵام بەڕاستی ئێستا خوێندنگەکانمان قوتابخانەکانمان ماندوون بەدەست کێشە نوێیەکانەوە. ئێستا بە تایبەت ئەو کێشانی کە سۆشیال میدیا لەگەڵ خۆی هێناون بۆ مناڵان بۆ هەرزەکاران بە تایبەت مێرد منداڵان ئەمەوە ئەکات کە ئەبێت ڕێنماییکاری دەرونی ئەرکی قرس بێ و زەروریش بێ. بۆیە لە پشتگیری لە قسەکەی کاگمە مەکەم وەزارەت کار دەکات نا ئەوە زۆر مەتاتیە. لەسەر وەزارەت پێویستە ڕێنماییکارە دەرونیانە دابین کە چکە بەڕاستی ئێستا بوونەتە یەکێک لە زەرورەتەکان کە ڕێنمایی کاری دەرونی بەهێز و ڕاهێنراو هەبێ بۆ ئەو بوارە. لە بڕگەی پێنجەمە وەزارەت کار دەکات بۆ خزمەتگوزاری تەندروستی تا ڕادەیەک چونکە ئێمە نەخۆشخانەکانمان هەن ئەکرێ بەدیل بنجێگرەوە بن. بەڵام لە بڕگەی چوارەمە ئەبێ پێویستە هەبێت. خاڵێکی تر وشەی حکومی و ناحکومی واتە قوتابخانە ناحکومیەکانیش بگرێتەوە چونکە لە مادەی 140 کاتێ باسی قوتابخانە ناحکومیەکانەکە ئەڵێ مادەی 62 63 64 ئەرکی ناحکومیەکانیشە مادەی 61 ئاماژە پێ نەداوە. بۆیە لیژنەی پەروەردەی بەڕێز یا ئەبێ لەولا مادەی 61 زیادکەین یا ئەبێ لێرە وشەی ناحکمی زیادکەین. خاڵێکی تر ئەو قوتابخانانەی کە کەمتر لەو ژمارەیان هەیە کەمتر لە 150 خوێندکاریان هەیە با بۆی زیادکەین کە لە بە دووسێ قوتابخانە ڕێنماییکارێکی پەروەردەییان هەبێ. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاگ مسلم. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت مادەی 61 بەڕاستی پشتیوانی تەواوی و هاوڕێیان یاکەم کە داکۆچیان لەسەرەوە کرد لە بڕگەی چوارەم و پێنجەمە ئەم ڕێژەیە کە 250 دانراوەکەم بکرێتەوە. ئەمە لەسەر داخوازی زۆربەی ئەو دەرچوانەی کە لە بواری کۆمەڵاسی دەروونناسی کاری کۆمەڵایەتی ڕێنماییکاری دەرونی تەکلیفیان لە سەرجەمی پەرلەمانتاران کردووە کە ڕێژەکەم بکرێت چونکە زۆربەی ئەو قوتابخانانەی ئێستا لە ناوچە دوورەدەستەکانن ڕاستی ئەمانە بێبەش دەبن لە خزمەتگوزاری یاخود لە گرنگی ئەو توێژە کە لە قوتابخانەکانە هەبێت چونکە ئێمە ئازانین قوتابیانێکی زۆر لە ئێستا لە قوتابخانەکان دووچاری کێشەی کۆمەڵایەتی بنەوە قوتابی لە نێوان قوتابی لەگەڵ مامۆسا ئەمانە زەڕورەکە لەوێ هەبن. اینجا لە بڕگەی پێنجەم وەزارەت کار دەکات بۆ ئەوەی کە لە قوتابخانەکانە بە بوونی 250 قوتابی اینجا خزمەتگوزارێکی تەندروستی لەوێ بێ. بەڕاستی ئەمەش گرنگە ئەم ڕێژەیە بێتە خوارەوە چونکە بەڕاستی هیچ قوتابخانەیەک نییە بە دەربێ لە کێشەی بەربوونەوە دەمدارسان و شەڕ لە نێوان قوتابی ئەو کێشانەی کە لە نێوان قوتابیان ڕوئەدا. بۆچی ئێمە کار زۆر سپاس. بەس ڕقممان پێ بڵند تکایە ڕقم. بەڵێ پشتیوانی هەموو ئەو هاوڕێیانە ئەەکەم کە ئەم ژمارە بێتە 150 بۆیە کە ئەم دوو توێژە زۆر زەڕون لە قوتابخانەکانە بوونیان هەبێ. زۆر سپاس کاکاوە. هەر لە بەرکەمکردنەوەی کاتکە شەرح زۆر مەکەن وەڵڵا شەرحی نایە. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری لە هەموو ئەوانە دەکەم کە سەبارەت بە بڕگەی چوارەم لە مادەی 61 کە باس لە ڕێنماییکاری پەروەردەیی دەکەن و باس لەو خاڵی کە دەڵێتن بۆ هەر 250 قوتابیان خوێندکارێک ڕێنماییکارێکی پەروەردەی هەبێ. بەڕاستی ئەمە زۆرەوە بەشێکی زۆری قوتابخانەکان لەمە بێبەشە بن بە تایبەت لە قەزا و ناحیەکان لە گوندەکان چونکە گوندی وا هەیە ژمارەی قوتابیانی زۆرە قەڵەباڵغا. بۆیە دەکرێت بەڕاستی 100 بۆ 150 بێت نەک 250 بێ بۆی هەم دەرفەتی زیاتر بۆ ڕێنماییکاری پەروەردەیی بڕەخسێکە دابمەزرێن و بتوانن بەڕاستی ڕێنمایی باشتر پێشکەش بە خوێندکاران و قوتابیان بکەن کە ئەمە گرنگە. لە خاڵی حوتەم کە باس لە هەموو کۆمەڵگەیەکی پەروەردەی حکومی بەڕێوەبەرێکی کۆمەڵگەی هەبێ. ڕاستە بەڕێوەبەرێک کە سەرپەرشتی لە باخچەی ساوایان بۆ بنەڕەتی بۆ ئامادەیی دەکات بەڵام دەبێت جێگرێکیشی هەبێ بەبێت جێگر ناتوانێت ئەم ئەرکە ڕاپەڕێنێت چکە خۆمان نەزانین کۆمەڵگە پەروەردەیەکان لەبەرەوەی لە چەند قۆناغێک پێکدێن زۆر قەرەباڵغن و ژمارە قوتابیانیان زۆرە.
بۆیە بۆ باشتر ئیدارەدانی ئەو کۆمەلگانە پێویستی بە جێگر هەیە ئەکرێتن بڵێن هەموو کۆمەلگەیەکی پەروەردەی حکومی بەڕێوەبەر و یاریدەدەرێکی کۆمەلگەی دەبێت ئەنی بەو شێوەیە ڕێک بخرێ ئەوەی هەشتەمیش کە قوتابخانە و خوێندنگای گوندەکان هەرچەندە لێرە باس لەوە دەکات کە مەرجەکانی بەدەر دەکرێت لەو مەرجانە و بەڕێنمای ڕێک دەخرێتن بەڵام ئەگەر بکرێت لە یاساکە بەڕوونی بەشی ئەمانش دیاری بکرێت پێم وایە باشترە. زۆر سپاس کاک شاخەوان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە 61 پشتگیری لە قسەکانی گوڵستان خان سەرچنار خان مامۆستا ئەبوبەکر کاگمەم کاک باڵام بۆکەم سوپاس. بەڵێ سپاس بەڕێز وەزیری پەروەردە قسە بکە. بەنای خدای گەورە مێرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان لە ڕاستیدا من نەکرد لەگەڵ ئەو یاسایەوە مادەیە بگرێ یاساکانی پێشوش وەکو مەبدەیەک لەم وازەحە لایزە نابیشتان کە ئەمە یاسا بۆ ڕۆژێک و دوو ڕۆژ دەرناکەین ئەمە هەزەکەم زۆر جار هەیە کە ئێمە بکات لە دەرکردنی یاساکانی خۆمان لە پەرلەمانی کوردستان ڕەچاوی کات ناکەین ڕەچاوی ماوەیەکی دوورمەودا ناکەین ئەو ڕقەمانەی کە لێرە هاتون زۆربەی زۆریان ڕاستن ڕقەمی تەندروستی ئەوە بە هەلومەرزێکی دیاریکراوی یاسای کوردستان بۆ واقعی یاسای کوردستان ڕەنگە گونجاو بێت بەڵام ڕەنگە چەند ساڵ داهاتوو گونجاو نەبێت ڕەنگە چەند ساڵ داهاتوومان هەمووی گۆڕانکاری بەسەردایە بۆی ئەو ڕقەمانە قابلی دەستکاریکردنن هەرچە من پێم وایە ئەو مادەیە لا برێت بەڵام کە لای نابن پشتیوانی هەموو ئەو هەواڵان دەکەم کە باس لەوە دەکەن کە 250 خوێندکار بۆ ڕێنماییکاری پەروەردەیی کەم بکرێتەوە و تەواوی پشتیوانی تەواوی قسەکانی سەرچنار خان و کاک باڵام بۆش دەکەم و زۆر سپاس. بەڵێ سپاس بەڕێز وەزیری پەروەردە فەرموون. بەڕێز سێ دەقە. جەناوی سەرۆکی پەرلەمان ئەندامانی بەڕێز باینتان باش من دوو خاڵم هەیە ئاماژەی پێ بدەم خاڵی یەکەم بەڕێز جەناوی سەرۆکی پەرلەمان پێشنیارەکەم چەند مادەیەک بخوێنرێتەوە ئێمە تێبینی بنووسین پاش چەند مادەیە کاتێکمان هەبێ بۆ وەڵامدانەوە لەواچێ باشتر بێ. خاڵی دووهەمیشم ئەگە پێشنیارەکەم یەکەم یاسایی بێ قوبوڵ بێ سپاس دەکەم. خاڵی دووهەمیشم دووبارە پێشنیارەکەم کاکەم با تەنها بابەتەکانمان لەسەر ئەو مادەیە بێ بە جۆرەی پێڕەوی ناوخۆی پەرلەمان کە گفتوگۆی لەسەرەکەین چونکە ئەگەر وانە بێمە ڕاکێشێتە ناو هەندێک وەڵام و وەڵامکاری بۆ نمونە ئێسامە گفتوگویم بابەتاکەین باسی بە شەوانی مدیر و معاون لە سێ چوار مادە خواردترەکەین کە دوایی تۆزیشکە بۆ یەچین ئەگەر من لێرە وەڵام بدەمەوە جارێکی دیکەش 20 کەسی بەڕێزی دیکە هەم دیسەر مداخەلاکە بێ وەڵام دەمەوە جا لەبەرەوە تکاکەم ینی پێشنیارەکەم با لە چوارچێوەی ئەوە بێ ئەگەر پێویستان بە ئێمە بوو هەچ کات ئێمە لە خزمەتی ئەم پەرلەمانەی متمانەمان لێوەرگرتووە لە ئەلف هەتا یای پرۆسەی پەروەردە دێین دۆکۆمنتان بۆ دێنین هەموو شتێکتان بۆ دێنین وەڵامی هەموو پرسیارێکتان دەنەوە بەڵام من ێستا بێم 5 دقە بەس باسی تاوەرکەم چۆن کۆبوونەوەمان لەگە گواستنەوە و تەندروستی کردو ڕای پزیشکەکان چییە ڕای گواستنەوە چییە و چۆن کۆنووسیشمان بەرز کردوەوە بۆ ئەنجومەنی وەزیرە دەبێت بێم تەفاسیلی هەموو بابەتانە باسکەم بەڵام ڕەبتی بە مادەکە نییە بۆ وەکو نمونەیەک جا ئەگەر پێشنیاری یەکەمم قبول بێ چەند مادەیەک بڕوا ئێمە دواتر وەڵام بدەینەوە بۆی استیغلالی کاتەکە بکەین چونکە ئێستا ئێمە یەک لە سەرسی یاساکە پرۆژەکە خوێندنەوەمان بۆ کردو زۆر سپاس. بەڵێ مادەی دوای ئەومان بۆ بخوێنەوە بەڕێزە زۆر سپاس. تەوەری دووەم ئەرکەکانی بەڕێوەبەر لە دامەزراوە حکوومیەکاندا مادەی 62 بەڕێوەبەر نوێنەراتی دامەزراوە حکوومیەکە دەکات و کارەکانی بریتین لە یەکەم بەڕێوەبردننی دامەزراوەکە دووهەم هەوڵدان بۆ هێنانە ئارای کەشی پەروەردە و فێرکاری گونجاو کە مایەی بەدیهێنانی ئامانجە خوازراوەکان بێت سێهەم بە دوواداچوون و دابینکردنی بەڕێوەچوونی پرۆسەی پەروەردەیی لە دامەزراوەکە بە شێوەیەکی گونجاو و هەماهەنگیکردن لەگەڵ بەڕێوەبەراتی پەروەردەی پەیوەندیدار و بەڕێوەبەراتی گشتی پەروەردە بۆ مسۆگەرکردنی باش بەڕێوەچوونی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە دامەزراوەکەدا چوارەم کارکردن بۆ دەستەبەرکردنی ژینگەیەکی تەندروست بۆ دامەزراوەکە سەلامەتی و قوتابیان و خوێندکاران سەرجەم فەرمانبەران و کارمەندانی دامەزراوەکە پێنجەم کارکردن بۆ بەرزکردنەوەی ئاستی زانستی و کارامەیی و گیانی هاوپشتیوانی قوتابیان و خوێندکارانی دامەزراوەکە شەشەم دابەشکردنی بەشەوانەکان بەسەر مامۆستایان بە شێوەیەکی دادپەروەرانە و دڵنیابوون لە پیادەکردنی پلانی ساڵانەی خوێندنی بابەتە پەیوەندیدارەکان هەفتەم دابەشکردنی ئەرکەکان بەسەر ئەندامانی بەشی کارژێڕی و مامۆستایان و فەرمانبەرانی دیکە و دانانی لیژنەی پسپۆر هەشتەم
دەست پێش خەریکردن بۆ داڕشتنی پلانی ساڵانەی دامەزراوەکە و داڕشتنی پلانی تاقیکردنەوەکان و بە دوواداچوون بۆ بەڕێوەچوونیان. نۆیەم، هەڵسەنگاندنی کاری مامۆستایان لە ناو پۆلەکانی خوێندن و کاری ڕێنمایی کارە پەروەردەیەکان. دەیەم، پشتیوانیکردنی مامۆستایان و فەرمانبەرانی دیکە لە جێبەجێکردنی ئەرکەکانیان و کارکردن بۆ بەرزکردنەوەی توانەکانیان. یازدەهەم، دابینکردنی کوالیتیەکی باشی خوێندن و کردنەوەی هەموو ئەو تۆمارانەی کە پێویستە لە دامەزراوەکەدا هەبن. دوازدەهەم، بەرزکردنەوەی نووسراو بۆ بەڕێوەبەراتی پەروەردە سەبارەت بە گواستنەوەی هەر فەرمانبەرێکی پەروەردەیی وەک ئەوەی بەرژەوەندی گشتی دەیخوازێت بە مەرجێک هۆکارەکانی پێشنیازەکە خرابێت نەڕوو و ئەنجومەنی دامەزراوەکە پێشنیازەکەی پەسەند کردبێت. سێزدەهەم، پێشنیازکردن بۆ بەڕێوەبەراتی پەروەردە سەبارەت بە ڕەخساندنی هەل بۆ مامۆستایان و فەرمانبەرانی دامەزراوەکە بۆ بەشداربوون لە خولی بەهێزکردنی توانەکانیان. چواردەهەم، بەرزکردنەوەی نووسراو بۆ بەڕێوەبەراتی پەروەردە سەبارەت بە هەر پرسێکی گرنگ کە هەل و مەرجەکە دەیخوازێت. قسە بکە لەسەر و مادەیە. دکتۆر محەیدین، دکتۆر ئیسماعیل، مامۆستا عوسمان، کاکمەم. کاکمەم بەڕێزان لێرە دەستان بەرزکەنەوە بۆی بیان نووسێ دکتۆر هێمن. کاکارۆن شیرینخان، کاکزگار، دکتۆر ڕێبوار، لەنجەخان، شێخ زاهیر، کاکچیا، کاکێڤیدار، گوڵستان خان، گوڵستان باقی لەگەڵ حەسیبە خان. بەڵێ بەڕێزان، دکتۆر محەیدین، دکتۆر ئیسماعیل، مامۆستا عوسمان، موژدەخان، سەرچنارخان، کاکزگار، کاکبەم، شیرین خان، شیرین ئەمین، کاکاروان، دکتۆر ڕێبوار، لەنجەخان، شێخ زاهیر، کاکچیا، کاکێڤیدار، گوڵستان خان، گوڵستان باقی، حەسیبە خان. کەس هەیە نەمان نووسی بێ؟ کاکاروان فەرموو. بەناوی خوددا بەڕێز سەرۆکی پەرلەمان، ڕاستا بۆ مادەی من دووبارە پێم وایە کە ئەو مادەی پێویست ناکە لەو یاسایە بێمە دەکرێت بەڕەنمایی حەل بکرێت. کاتێک کە تۆ باس لە ئەرکانی بەڕێوەبەر دەکەی، بەڕێوەبەری دامەزراوێکی حکومی، دامەزراوێکی پەروەردەی حکومی، ئەمە تەحسین حاصلەکان بەڕێوەبەر ئەو ئەرکانی کە لێرە باس کراوە هەمویان واجبی خۆیەتی بۆ پێشم وایە خۆیان وعیوان هەبێت کە بتوانەمانە جێبەجێ بکەن. هەم وەزارەت توانێت بە تعلیماتێک حەل بکە، هەم بەڕێوەبەرەکانیش لە ئاستی ئەو بەرپرسیارەتدان کە بتوان خۆیان ئەمەرکان بەجێ بگێنن. ئەمە ڕاستە بۆ هەموو دامەزراوە حکومی و ناحکومیەکانی تر لە وڵاتدا. یعنی چی پێویست دەکات تۆ ئەرکێکی بەڕێوەبەر لە یاسایەکدا دیاری بکەی لەوەی کە بۆی هەیە نووسراو بەرز بکاتەوە، بۆی هەیە کە پەیوەندی بە پەروەردەوە بکات، بۆی هەیە کە مخاتەبەی وەزارەت بکات. دەی تەواوی بەڕێوەبەرێمانەی خۆشتی توانێت بیکات. بۆ من پێشنیاز دەکەم تەواوی مادەلا برێ و زۆر سوپاس. شیرین خان، شیرین ئەمین. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان دیارە لە مادەی 62دا باس لە بەڕێوەبەرایەتی و نوێنەرایەتی دامەزراوە حکومیەکان دەکات. دوو خاڵ بەلای منەوە یاخود دوو پێشناس بەلای منەوە گرنگە تاوکو ئێستاکە بەداخەوە ڕەهەندی حیزبایەتی ڕۆڵێکی ئێجگاری بینیوە لە دیاریکردن و دەست نیشانکردنی بەڕێوەبەر بۆی پێشنیازی ئەوە کەم ئەمە بە تەواوەتی لا ببرێت وەزایدەن ناکرێت لەلایەن بەڕێوەبەرایەتیەکانەوە دەستنیشانی مدیرێک بکرێت یا مدیر عامێ بکرێت. من پێشنیازی ئەوە کەم هیچ نەبێت هەڵسەنگاندن لە ڕووی ئیداری و توانایەوە بۆ ئەو کەسە بکرێت ئەو کات ئەو پۆستەی پێ بدرێت. بە نمونە من بۆ خۆم فەرمانبەر بووم لەگەڵ منە مامۆستای جوگرافیا ئیشوکاری ئیداری ئەکرد. ڕەنگە لە وڵاتی ئێمەدا بەعام ئەم گرفتە هەبێت کەسی شیاو لە شوێنی شیاودا بوونی نییە. بۆیە تەمەنە ئەکەین لە مەوزوعی دانانی مدیر و بەڕێوەبەرەکانە هەڵسەنگاندنێک هەبێت لە توانای ئیداریەوە بە پلەیەک و بە هیچ شێوەیەک نوێنەرایەتی حزب و ڕەئی حزب و ئەمانە بوونی نەبێت. دەستان خۆش بێ. بەڵێ زۆر سوپاس. لەنجەخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان، سەبارەت بە ئەرکەکانی بەڕێوەبەر لە دامەزراوە حکومیەکاندا ئەرک ئیلزامە دەبی جێبەجێ بکرێ، بۆیە دەبێت ڕاستە و خۆ ئەرکەکە باز بکرێ. پێشنیار دەکەم لە خاڵەکان، لە دووەم کە باز لە هەوڵدان دەدالا ببردرێ، لە چوارەم کارکردن بۆ، لە پێنجەم کارکردن بۆ ئەوانە پێویستە لا ببردرێ، لەبەر ئەوەی یەکسەر دەبی ئەرکەکە باز بکرێنەک هەوڵدان و کارکردن بۆی. لە هەشتەم دەست پێشخەریکردن بۆ داڕشتنی پلان. پێشنیار دەکەم ببێتە داڕشتنی پلانی ساڵانەی دامەزراوەکە و داڕشتنی
پلانی تاقیکردنەوەکان و بەدواداچوون بۆ بەڕێوەچوونیان بە هەماهەنگی یاریدەدەرەکان و نوێنەری مامۆستایان لە دامەزراوەکە چونکە پلان بە تەنیای بە یەک کەس داناندرێت و نۆیەم لە هەڵسەنگاندنیش بە هەمان شێوە هەڵسەنگاندن بە تاکە کەس سەرکەوتوو نابی بۆیە بنووسرێ لە کۆتایی هەڵسەنگاندن بە هەماهەنگی یاریدەدەرەکانی دەیەم پشتیوانیکردن ببیتە پاڵپشتی. 11 دابینکردنی کوالیتیەشی باشی خوێندن بکرێتە دابینکردنی ئاستی بەرزی خوێندن و فێرکردن. 13 پێشنیار دەکەم بکرێتە ڕەخساندنی هەل بۆ مامۆستایان و فەرمانبەرانی دامەزراوەکە بۆ بەشداربووان لە خولی بەهێزکردنی تواناکانیان لە ڕێگای بەڕێوەبەرایەتی پەروەردە. زۆر سوپاس. بەڵێ زۆر سوپاس. کاک شێخزایر. بەناوی خوای گەورە بەڕێ سەرۆکی پەرلەمان مادە 62 بەڕێوەبەر نوێنەرایەتی دامەزراوە حکوومیەکان دەکات و کارەکانی بریتین لە ناونیشانی یاسایەکە ئەرکەکانی لێرە پێم باشە کارەکانی بکرێتە ئەرکەکانی لە ڕووی زمانەوانی پێمای باشترە و خاڵی هەشتم دەست پێشخەریکردن بۆ داڕشتنی پلانی ساڵانە و دامەزراوەکە و داڕشتنی پلانی تاقیکردنەوەکان و بەدواداچوونی بۆ بەڕێوەچوونیان بکرێتە پێشکەشکردن و داڕشتنی پلان پێشکەشکردن و داڕشتنی پلان و خاڵی دەیەم پشتیوانیکردنی مامۆستایان و فەرمانبەرانی دیکە لێرە مەبەست لە دیکە چییە فەرمان چێنە ینی ئەگەر وابی فەرمانبەرانی ئەمان دەستگابی بەو شێوەی لێ بکرێت پشتیوانیکردن و پشتیوانیکردنی مامۆستایان و فەرمانبەران لە جێبەجێکردنی ئەرکەکانیاندا و خاڵی 12 بەرزکردنەوە پێما بەگەر بکرێتە ئاراستەکردن باشترە و خاڵی 14 بە هەمان شێوە زۆر سپاس. دکتۆر ڕێبوار. بەناوی خوای گەورەی میهرەبان بەڕێ سەرۆکی پەرلەمان من بەرلام شتێک پێچوانەی ئەو ڕێیە کە دەڵێ ئەو دەقە هەڵبگیرە نا بە زەڕورەوە دەزانم کە ئەو دەقە بمێنێتەوە لەبەرەوەی بەڕێوبەر پابندەکە یەک بە التزاماتی دوو التزاماتەکانی دیارەکە سێ تێکەڵکێشێک دروست ناکە نێوان التزاماتی بەڕێوبەر و جێگیری بەڕێوبەر بۆیە زۆر گرنگە بمێنێتە مە خاڵی یەکەم. خاڵی دووەم بەڕێ سەرۆکی پەرلەمان دیارە التزاماتی بەڕێوبەر تەنها التزاماتی ئیداری و کارجێڕی نییە جگە لەوەش کە التزاماتی بەهایی و ئیخلاقیشی هەیە لەوەی کە کەش و هەوای یەکسانی نێوان هەم قوتابیان و هەم مامۆستایان بڕەخسێنێ عەدالەتی کۆمەڵاتی هەموو ئەمانەش ئەکەوێتە ئەرکی بەڕێوەبەر بۆی من پێشنیارەکەم جگە لەو خاڵانەی کە ئاماژەی بۆ کرەوە ئەرکە بەهای و ئەخلاقیەکانیشی تیا کرابێتەوە. زۆر سپاس. کاک چیا. بەڕێز سەرۆکی پەرلەمانی هەر دەستپێکێ بەڕێوەبەری نوێنەراتی دامەزراوە حکوومیەکە ئەوە بگشتیە من پێی باشە دامەزراوە حکوومی پەروەردە لێ بێتە زێدەکردنێ چونکە ئەگەر حکوومی بتنێ بت بگشتیە حکوومی پەروەردیەکان لێ بێتە زێدەکردنێ هەروەسا خاڵە هەیە هەڵسەنگاندنی کاری مامۆستایان لە ناو پۆلەکانی خوێندن دەکات ڕێوەبەر تنێ نەشت هەڵسەنگاندنە مامۆستایەکی بکرد دە حقیقەتە دەپواقەیدا پێ باشە لەوێرێت دە هەماهەنگی دەگەڵ سەرپەرشتیاری پەروەردێ گەڵ مشرفت ئیداری پەروەردەی ئەو کەلیمە لێ بێتە زێنگن چونکی دە حقیقەتێدا هەماهەنگی دەگەڵ سەرپەرشتیارە هەڵسەنگاند دێتەکرێت نەتنێ ڕێوەبەر. زۆر سپاس. کاگە ویدار. بەڕێز سەرۆکی پەرلەمان لەم مادەیەدا یعنی مسوگەرکردنی باش بەڕێوەچوونی پرۆسەی پەروەردە سێم. چوارەم بەرزکردنەوەی ئاستی زانین لە مادەی هەشتم دەست پێشخستنی بوو داڕشتنی پلانی ساڵانە پشتیوانیکردنی مامۆستایان دابینکردنی کوالەتی باشی خوێندن ڕەخساندنی هەڵدا مەزراوەکە و بەژاربوون لە خولی بەهێزکردن ینی هەموو قسەی باشی تێدایە بەڵام ئەگەر تەماشەی وەزی خوێندن بکەن لە هەرێمی کوردستان من دوێنێ شەو سێرچێکم کردووە لەو داتانەی کە داڤۆز بەڵاو دەکاتەوە لەسەر ئاستی خوێندن لە 140 دەوڵەت عێراق هەر نەک تێدانینە کە فاشل لە 140 هەر تێدانە هەر حسابیان نەکردووە لەبەرەوەی عێراق و لیبیا و یەمەن و سووریا ئەمانە فاشلترین دەوڵەتن هەژماریان نەکردووە سیستەمی خوێندنی سەرەتایی چۆنە ئێمە لە هەرێمی کوردستان چۆنم بەڕێز وەزیری پەروەردەکە لێرەی ئایا ئێمەش بەشێکین لەو عێراقا کە سیستەمی خوێندنی ئێرەیە کە تەقیمی لەسەر دەکرێتن طبعا لە ئاستی جامیعەکەشی 78 دەوڵەتی وەرگرتووە عێراق 77مینە دوای ینی پێش گواتیماڵە کەوتووە ینی هەر زۆر فاشلە ئەم سیستەمی خوێندن کە هەیەی بە پێ ڕانکی کە داڤۆز ساڵانە ئەعلانەکاتن ئەمە 2022 دراستن کردووە جەنابی وەزیری پەروەردە جگە لەو پارەی کە ئێستا حکومەتی هەرێمی کوردستان بۆ پێشخستنی کەرتی پەروەردە خەرج دەکاتن ئەگەر سندوقێکی تایبەت دابنێن بۆ 4 ساڵی تر 5 ساڵی تر
کەمتر لە 1% نیو لە سەدی لە داهاتی مانگی هەرێمی کوردستان 5 میلیۆن دلار دەکات نیو لە سەد لە داهاتی مانگێکی هەرێمی کوردستان ئێمە ئەتوانین بگانەکێ جگەلەوەی کە ئێستا خەرج ئەکرێتن نیو لە سەد دەکاتە 5 میلیۆن دلار مانگانە بۆ هەرێم بێتن دەتوانین بگانە چه ئاستێک پلانتان هەیە و چەندمان پێویستە بۆی بڕواناکەم کەسێک لە کوردستان هەبێتن پارە بوو پەروەردە خەرج نەکرد بۆی بگاتە ئاستێکی باش هەم بۆ مامۆستا هەم بۆ ئەو ژینگەی لە ناو کەمپێسی خوێندندا هەیە زۆر سوپاس کاک ڕزگار بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان من قسەکانم لەلایەن شیرین خانەوە کرا پشتگیری لە پێشنیارێکێکم سپاس کاک توور مەحێدین بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتگیری بوونی ئەو دەقە دەکەم لە ناویاکە چکو لە هەر دەقێکی یاسایی ئەرک و سنووری هەر بەڕێوەبەرێکا هەم فەرمانبەرێکی حکومی پێویستە بزانێت چکو مەسئولیەتی دەکەوێتە ئەستۆ بۆ ئێمانەوەی ئەو مادەیە زەروریە لەو یاساییدا ئەوەی تری پەیوەندی بە خاڵی دووەمە لە مادەکەی بڕگەی دووەم هەوڵدانەکە بکرێتە کار دەکات بۆ هێنانە کەشێکی پەروەردەیی و ئەوەی تری پەیوەندی بە دوواداچوون و دابینکردنی بەڕێوەچوونی پرۆسەی پەروەردەیی من پێم وایە دەستەبەرکردنی بەڕێوەچوونی پرۆسەی پەروەردەی ئەو بە دوواداچوون و دابینکردنە لا بدرێتن ئەوەی پەیوەندی بە هەمان شتێت وشەکە لێک دراوە پاش باش بەڕێوەچوونەکە لێک جودا بکرێتەوە چکو تێکەڵ کراوە لە بڕگەی هەشتەمدا دەست پێشخەریکردن بۆ داڕشتن باش ئەگەر دەست پێشخەری نەکرد ئەو وەختە مەسئولیەتێکەوە سەرێت ممکنە ڕەوانەیە سزایەک بدرێت بۆیە ئەمن ئەو دەست پێشخەرێ بکرێتە ئەرکی سەرشانێت یعنی دەبێت ئەرێک بکا بە داڕشتنی ئەوەکە و بە تایبەتیش لەگەڵ دەستەی کارژێری یاخۆت دەستەی وانەوتنەوە خاڵی نوێیان هەڵسەنگانەکە تەنها بەڕێوەی نەبا بەڵکو لەگەڵ بە هەماهەنگی بیان بە هاوبەشی لەگەڵ سەرپەرشتیاری پەروەردەیی و پسپۆڕی خوێندکاران هەر یەکەیان بە ڕێژەیەک هەر یەکەیان نسبێکی دانی هەموو نسبەکە لە لای بەڕێوەبەر نەبێت لە خاڵی یازدەم باس لە کردنەوەی ئەو تۆماران دەکا کە ئاماژەی پێ بکرێت لە کۆتایی دێرەکەدا کە بە پێی ڕێنمایەکان دیاری دەکرێت خۆش ئیزافە بکرێ و لە خاڵی 12 و 14 پێم وایە بکرێتە یەک بڕگە و سەر لە نوێ دابڕژێتەوە بۆ شێوەی و کە ئەو بەرزکردنەوەی نووسرا و بۆ پەیوەنددار بە پرسەکانی پەروەردە و فێرکردن و پەیوەند بە کارجێڕەکانی ئەوە خاڵێکی تر دەمێ ئیزافە بکەین هەر بەڕێوەبەر پابەندبوون و جێبەجێکردنی بڕیار و ڕێنمایی و ڕاستپاردەکانی دامەزراوەکانی سەروی خۆتر و زۆر سپاس مامۆستا عوسمان بەناوی خی بەخشندەی میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان من پێشنیارێکم هەیە لە خاڵی 12 کە نووسراوە گواستنەوەی هەر فەرمانبەرێکی پەروەردەیی وەک ئەوەی بەرژەوەندی گشتی دەیخوازێت بەمەرجێک هۆکارەکانی پێشنیارەکە خراپێتە ڕووی ئەنجومەن و دامەزراوەکە بۆی کە ئەو پۆستە ئیستیغلال نەکرێت بەڕێز سەرۆکی پەرلەمان بەڕێوەبەرەکە بتوانێت غەرە شەخسێک لەگە ئەو کەسێک کە معنیە بۆ نەقڵەکە دوای گفتوگۆ ئەو قەیدەشی بۆ زیاد بکرێت دوای گفتوگۆ نەکە بەرژەوەندی گشتی زۆر سوپاس مژدەخان بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتیوانی لە قسەکانی کاک دکتۆر محێدین دەکەم و هەروەها خاڵی دووەم کە نووسراوە هەوڵدان بۆ هێنانەدی بکرێتە کار دەکات و چوارەم و پێنجەم کە نووسراوە کارکردن ئەو شێش بگۆڕێ بۆ وشەیەکی گونجاوتر سەبارەت بە خاڵی هەشتەم دەست پێشخەریکردن بکرێتە ئەرکی بەڕێوەبەر خاڵی نۆیەم بنووسرەیە بە هەماهەنگی لەگەڵ بەڕێوەبەر بە هەماهەنگی لەگەڵ سەرپەرشتیارانی پەروەردەیی هەڵسانگاندنی کاری مامۆستایان لەناو پۆلەکانی خوێندن و کاری ڕێنمایی کارە پەروەردەیەکان و پەرستار و خزمەتگوزارانی تەندروستی چکە لە مادەی 61 خاڵی پێنجەم ئێمە پێشنیارمان کرد پەرستاران و خزمەتگوزاری تەندروستی تێدا زیاد بکرێت بۆ ئێمە فڕوزە ئەمیشی بۆ زیاد کرد پەرستار و خزمەتگوزارانی تەندروستی سوپاس سەرسناخان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 62 ئەگەر سەیری مادەی 61 بکەی سەرەتا لە ڕووی قانونیەوە کە لە 61 لە تەوەرە یەکە ماڵە بەڕێوەبەر یاریدەدەری بەڕێوەبەر تا ئاخیری بەس لێرە باسی ئەرکەکانی بەڕێوەبەرەکە ئەڵێ مادەی 60 بەڕێوەبەر نوێنەراتی دامەزرا حکومیەکان دەکات ئەمە بۆیە لە مادەی 61 بەهاتە یەکسەر
مادەی 62 بە دەستپێکردنی ئەرکەکان دەستی پێ بکردایە بۆ ملاحەزەی کە کاک شەخزایە وتی کارەکانیش بکرایە بە ئەرکەکان لە بڕگەکانی دووەم و بڕگەی چوارەم لەگەڵ پێنجەمە پشتیوانی لە لەنجەخانەکەم کە ئەو کارکردن هەوڵدانانە بگۆڕێ هەر یەکسەر بچێتە سەر بابەتەکە بۆ نمونە دووەم هەوڵدان بۆ هێنانە ئارای کەشی پەروەردە یەکسەر هێنانە ئارای کەشی پەروەردە ئیترم هەوڵدان و کارکردن شتێکی زیایە لە بڕگەی پێنجەمە لە بڕگەی شەشەمە ببوورە دابەکردنی بە شەوانەکان بەسەر مامۆسایان بە شێوەیەکی دادپەروەرانە ئەو بە پێی پسپۆری و بە پێی شارەزایی بێت و لە سەرەتای دەوامی شابێ نەک 2 هەفتە دەوام بڕات و اینجا جەدوەل دابنرێت و کاتی گۆڕێ ئەم بڕگەیەش زیاد بکرێ پاراستنی تایبەتمەندێتی و نهێنیەکانی کارمەندانی نێو دامەزراوەکە لەلایەن بەڕێوەبەرەوە چکە زۆر جا ئەسرارەچێتە لای بەڕێوەبەر هەمی مامۆستا هەمی قوتابی هەمی کارمەند ئەبێ پاراستنی ئەو نهێنیانە بکات و خاڵی نۆیەم هەڵسەنگانی کاری مامۆستایان لە ناو پۆلەکانی خوێندن ئەمەی بۆ زیاوە بکرێت ناو پۆلەکانی خوێنین لە ئەرکەکان و چالاکیەکانی دەرەوەی پۆلیش چونکە هەڵسەنگاندن تەنها ناو پۆل ناگرێتەوە بەڵکو لە دەرەوەی پۆلیش کار و چالاکی هەیە بە ئیزافەی پشگیریەکەی مژدەخان کە لەو بابەتا کردی بۆ بابەتەکانی تر لە خاڵی دەیەمە پشتیوانیکردی مامۆستایان فەرمانبەرانی ئەو دیکەیە بکرێت بە دامەزراوەکە چونکە دیکە کەلیمەیەکی مەتاڵی و نابێت لە ناو یاسا بێت دەستان خۆش بهێرەوە نەمایە و سوپاس. دکتۆر ئیسماعیل. بله جناب سروکی پارلمانی است پشتگیری و پشتوانیا دکتر محیدینی و خوشکا سرچنارت کم بو چونتوانا و تأکید جرکادید کم و بو زیده کرنا و خاله چنکی ربر الناف مدرسه دا احتکاکت کتل گل قطابی و قطابی نهینی و اسرارت خو ممکنه بو ربری بجید ما مستهن دا جرات كبنهن دا ظرفا دا هن دا احوالا دا نهینیت خو بو مدیرت بجن دا اجازه و تشتکی هاریکاری بو بکد ام بجیم پیتویه تایبەتمەندی و نهێنیت قوتابیە و کارمەندا ناو دامەزراوێدا بپارێزید چونکی ناچێ بێت مدیر ئەو مطلعە سەر gelek نهێنیە یەت مامۆستایە و یەت قوتابیە هەردووکە فەدوێت بێتە دەقنووسکردن یعنی نەس بێتە سەرکردن ئەرکە تایبەتمەندی و نهێنیت قوتابیە و کارمەندێت ناو دامەزراوێ بپارێزید سوپاس. کاک مەم. بەڕێ سەرۆکی پەرلەمان من پێشنیازەکەم لە ناو نیشانەکەەوە بکرێتە ئەرچی بەڕێوەبەر و یاریدەدەری بەڕێوەبەر لە دامەزراوە حکوومیەکان بۆ ئەوەی مادەی 53 لا ببرێەوە تەوەری سێم لا ببرێت. ئەوە یەک. دوو سەبارەت بە بڕگەی دووەمیان هەوڵدان بۆ بەهێناندی کەشی پەروەردە و فێرکردنی گونجاو کە مایی بە دیێنانی ئامانجە خوازراوەکان بێت بکرێتە ئامانجەکانی ئەم یاسایە بێت وەک چۆن لە مادەی 4 لە 11 بڕگای ئاخراونەتە ڕوو. بۆیە پێشنیازی شەکەم بڕگەی پێنجەم لا ببرێت چونکە لە ئاماجە گشتی و هاوبەشەکانی مادەی 4 بڕگەی دێمە ئاماژە بەمە کراوە. لە بەنسبەت بڕگەی نوێمەوە ڕێنمایی کارە پەروەردەیەکان بکرێتە توێژەرە کۆمەڵایەتیەکان و بڕگەیەک زیاد بکرێت بۆ بە دیێنانی ئەم ئاماجانەی سەرەوە بەڕێوەبەر یاریدەدەرێکی بێ و هاوکاری دەبێت کە ئەومان کرد ئەتوانین بە ئاسانی تەوەری سێم لا بین کە مادەی 63 و زۆر سپاس. زۆر سپاس. دکتۆر ئەورامان لێرە گوڵستان خان گوڵستان باقی. برای سروک پارلمانی سبارت ماده 62 برگا ششه بری راپورت بهتا درست کردن اودیه قصه که الویره و بری بی یعنی لا دایه دا باش کردنی بشوانه کان با یکسانی او تدانه ماینو که بسر ما مستایان و بشوایی که داد پرورانه او مفرنگی نویسیه اگر ما پیواش بیتن ام دانی نوه دوباره دا باش کردنی بشوانه کان با یکسانی به پی پسپوری و توانستی ما مستایان بسر یاندا و به شێوەیەکی که داد پەروەرانە و دڵنیابوون لە پیادەکردنی پلانی ساڵانەی خوێندنی بابەتە پەیوەندیدارەکان بەرە سەرۆکی پەرلەمانی ئاریشا هەرۆمازن ئەڤڕودەکردێ پەروەردەدا نەرێک خستنا میلاتیە ڕاستە ڕێوەبەر چەند مامۆستا لە قوتابخاناوی هەنە ڕێوەبەر دێواست بەشەوانە لەسەر تەوزیعکردن و دابەشکردن لێ لە سنوورێ هەمی پەروەردەی پارێزگا و ئەف ئاریشە گەلێکە مازنە کو میلاکی ڕێکخستینینە و ئەم دزانین و دگەهیتەمە مامۆستا هەیە 4 حتا 5 بەشەوانات بێژیت و هەیە 24 حتا 30 بەشەوانەژی دبێژیتن پتریەوان یەن 4 حتا 5 بەشەوانات بێژن دناو سانتەرێ باژێرەدۆنە
و هندی جماره مامۆستایان یازدەیە و لە دەرەوەی وی سنووری گەلێک بەشەوانە دەبێژن تایبەت ئەوێن گوند و جهێن دیرە دەست ji ber hindê yofere êdî kar li ser vê çandebeyê te kirin heta ev proje digehî te dibarê cêbecêkirdinê da zor spas. حسیبە خان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە تەوەری هەشتم وڵا منیش پشگیری مامۆستا سەرچنارەکەم پێویستە ئەو تەوەرە ڕێخستنەوەی بۆ بکرێت چۆن لە تەوەری یەکەم و مادەی 61 ئاماژە بەڕێوبەر و یاریدەدەری بەڕێوبەر مامۆستا و فەرمانبەران و کارمەندان درایە بۆیە ئەگەر بێتن مادەی هەر لە مادەی 61ەوە هەتاوەکو تەوەری سێزدەهەم ڕێک بخرێ سەرەتا ئەرکەکان و پاشان سەرەتا مەرجەکان اینجا ئەرکەکان پاشان بینە سەر فەرمانبەرانی دیکە لە مادەی 62 و بڕگەی دوام منیش پشتیوانیە و هەڤاڵانە ئەەکەم کە پێشنیاریان کرد هەوڵدانەکە هەڵبگیرێ بڕگەی چوارەم بکرێتە دەستەبەرکردنی ژینگەیەکی تەندروست پێنجەمیش کارکردنەکە هەڵبگیرێت بەرزکردنەوە بێ لە بڕگەی شەشەمیش پشتگیری مامۆستا سەرچنارەکەم بەوەی کە دابەشکردن بە پێی پسپۆری بێت و لەناو ئەو یاسادا زۆر جار دەستەواژەی دیکە بەکارهاتووە ئەو دیکەیە هەڵبگیرێتن زۆر مەتاتیە لە بڕگەی 12 و 14 پشتگیری ڕای دکتۆر محیەدینەکەم لەسەر کۆی بابەتەکانیش پشتگیری برای بەڕێزم کاک دکتۆر ڕێبوار بکەی و هەروەها خاتو لەنجە ئەەکەم و کاک شێخ زاهێریش زۆر سوپاس. دکتۆر ئەورامان ناوی نووسی و بەس لێرە نیە فەرموچنە بەڕێز جەنابی وەزیرەگەر سەرنجەکەی فەرموو. جەنابی سەرۆکی پەرلەمان وەکو ئاماژەم پێداگەر مەجالمان بدەن ئێمە تێبینیەکانە نووسین ئەوەی پرسیاری محەدەدە پاشتر دەقەمان بدەنێ پێشەوەی کە پشووە بگرین ئەو کاتە باش مادەی 62 بەڕێزان مادەی 63 تەوەری سێم ئەرکەکانی یاریدەدەری بەڕێوەبەر لە دامەزراوە حکوومیەکاندا مادەی 63 یەکەم ئەرچی یاریدەدەری بەڕێوەبەر بۆ کاروباری کارجێڕی یارمەتیدانی بەڕێوەبەرە لە ئەرکە کارجێڕیەکاندا دووهەم ئەرچی یاریدەدەری بەڕێوەبەر بۆ کاروباری قوتابیان یان خوێندکاران یارمەتیدانی بەڕێوەبەرە لە کاروباری قوتابیان و خوێندکاراندا و یارمەتیدان و ڕێنماییکردنی قوتابیان و خوێندکاران و هەر ئەرکێکی دیکەیە کە بەڕێوەبەر پێی دەستپێرێت. بەڵێ بەڕێزان لەسەر مادەیەر بەڕێزەکەی گفتوگۆ کاتبات دەست بەرز تۆ بۆی ناوی تۆمارکەین کاکمام تەمام شیرین ئەمین دکتۆر ڕێبوار محەممەد سعدەدین ئازاد کوورەچی ڕۆبینە ڕۆبینە سارە بەڕێزانەوانەیە گفتوگۆ لەسەر مادەیە کەم بریتین لە بەڕێزان مژدەخان کاکمەم مەمبورهان کاک محەممەد سعدەدین کاگازات کاگیمداد ڕۆبینەخان سارەخان دکتۆر ڕێبوار خاتو شیرین شیرین ئەمین کەستر هەیە شیرین خان فەرموو فەرموو بۆی نەڵێن هەر ئێمە یەکەم جا بەس دەست پێ ناکەین فەرموو دەستخۆش بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 63 لە ڕاستیدا مادەی 63 ئەتوانین بڵێن تاواکەری مادەی 62 دەکرا بە یەک تەوەر بەهاتایە پێویست ناکات ینی تەوەرێکی کەی بۆ ئیزافە بکرێت سەرنجێکە و زایدەن ڕەنگە ئەمە بۆ مادەی 63 و مادەی 62ش دروست بێت کە باس لە پێوەری دانان و هەڵسەنگاندن نەکراوە پێویستە ڕەچاوی پێوەری زانستی و پەروەردەیی و ئیداریش بکرێت بۆ دانانی ئەو دوو پێگەیە و پێشنیارێکی ترم ئەوەیە کە پێویستە وەزارەت هەل بڕەخسێنێت بۆ مامۆستا بۆ پەرەپێدانی تواناکانی نەک تەنها ڕەخساندنی هەل بۆ ئەوەی ببێت بە بەڕێوەبەر یاخود یاریدەری. زۆر سوپاس. زۆر سوپاس کاگیمداد. بەڕێز سەرۆکی پەرلەمان تەوەری سێیەم ئەرکەکانی یاریدەدەری بەڕێوەبەر لە دامەزراوە حکوومیەکاندا منیش هەمان شێوەی شیرین خان ینی ئەو مادەیە تەواوکەری مادەی 62 بۆیە ئەم جۆرە ئەرک و کارەکانی کارجێری و ئیداری بەڕاستی لە یاسایەکی وە هاتن مهمە بەڵام وابزانم هەموو تەحسیل حاصل شاوانە دەکرا بە پەیڕەوێکی تر ئاماژە پێ بکرێتن و لەوێ بنووسرێتەوە. زۆر سوپاس. زۆر سوپاس. ڕۆبینە خان. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان مادە 63 بڕگەیەک بشت ئەرکی بڕیاردەر و بەڕێوەبەر بوو کاروباری کارگێری یارمەتیدانی بەڕێوەبەر لە ئەرکی کارگێریدا لێرە بەحسی بەڕێوەبەر
و بڕیاردەر کردە پێویست بوو لێرەشدا بەحسە سەرپەرشتیار بێتەکردن ئایا پەیوەندی دوی گەل بڕیاردەر و بەرەوبەر دێچەوابیتن و سپاس زۆر سپاس کاک محەممەد سعدەدین بەڕێ سەرۆکی پەرلەمان هەروەکو ڕایەکەی ڕۆبینەخان شێوازی پەیوەندی بەڕێوەبەر لەگەر پەرشتیاری پەروەردەی نەنووسایە باسی بەڕێوەبەرایەتیەکان کراوە لەوانەیە بەڕێوەبەر یاخود یاری دەدەر دوو مانگ سێ مانجی سەرداری پێویست نەکە سەردانی پەروەردە بکات بەڵام سەرپەرشتیاری پەروەردەی کێشە هەبی نەبیت بە شێوازێکی دەوری سانگرنی مامۆستایان دەکات لە قوتابخانەکان بۆیە لێرە جێگایە بکرێت شێوازی پەیوەندی نێوان بەڕێوەبەری سەرپەرشتیاری پەروەردەییش زیادە بکرێت سوپاسان دەکەین کاگازات بەڕێز سەرۆکی پەرلەمان من دەبینم لەو پرۆژە یاسایە بەرنامەی ناوخۆ و یاسا تێکەڵ کرایە لە ستافی پەروەردە و بەڕێزی وەزیر دەڵێم جیاب بکرێتەوە بەرنامەی ناوخۆ لەگە یاسا جیاب بکرێتەوە یاسا کە شتەکە دەبی دەچێت ناو یاسا بەڵام ئێستا لە مادەی 61 62 64 بڕۆ هەموو دەبینی ئەوەیە وەچی بلێ بەرنامەی ناوخۆیە یعنی چۆن ئیشکەی پەیڕەوی ناخۆ ئافۆن بەڕای من لە هەرێمی کوردستان کێشەی پەروەردە چار کێشەمانەیە کێشەی بینایەمانەیە کێشەی مامۆستامانەیە کێشەی دەوامانەیە کێشەی پرۆگراممانەیە یاسایەک چۆن ئەو کێشانە حەل دەکرێت ئەمن یاداش دەکەم دایتە سەرۆکایەتی پەرلەمان پێشنیاریشم کردیە چۆن ئەو کێشانە حەل دەکرێت بەڕای من کێشەکان حەلکەین بە یاسا و جیاش بکەینەوە ئێستا تەماشا دەکەی قسەکەی جەنابریا لەسەر یاداشتەکەت کاک ئازاد ئەخر دەبینیم ئەو مادانە یەکەم ئێستا تەماشاکە ئەوە پەیڕەوی ناخۆیە ئەوە یاسانیە میدیر وا دەکا پەروەردەوە دەکا ئەوە دەست خۆش کاک ئازاد زۆر سوپاس با لەسەر چوارچێوەی ئەو مادەی بە دکتۆر ڕێوار وەڕێ سەرۆکی پەرلەمان من مەبدەییان لەگەڵەوەم کە ئەم مادەیەوەکو خۆی بمێنێتەوە نەکرێتە بەشێک لە مادەی پێشووتری چکە دوو ئەرکی جیایە بەڕێوبەر و یاریدەری بەڕێوبەر بەڵام لەگەڵەوەدا هەرچەند لە بڕگەی دۆم ئاماژە بەوە کرا کە یەکێ لە ئەرکەکانی بەڕێوبەری یاریدەدەری بەڕێوبەرەوەی لە بۆ کاروباری قوتابیان و خوێندکارانە دەمەوێت بە تەحدیدی بڕگەیەکی تری بۆ ئیزافە بکرێت کە پێم وایە گرنگە ئەویشەوەیە کە یەکێ لە ئەرکەکانی یاریدەدەری بەڕێوبەر ئەوە بێ بە دوواداچوون بۆ کێشەی قوتابیان و خوێندکاران بکات لە نێو قوتابخانەدا و چارەسەرکردنیان ئەمە ئەگەر بە تەحدیدی ئاماژەی پێ بکرێت زۆر گرنگە کاک لوقمان بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 63 وا دەردەکەوێت کە وەزارەت دوو یاریدە دەردائەنێ بۆ قوتابخانەکان لە ڕاستیدا ئەزمموی دانانی زۆری یاریدە دەرکە پێشتر لە زانکۆکانیش ئەم ئەزمونە تاقی کراوەتەوە من پێمان وایە ئەمە جگە لە ڕۆتینات شتێکی تری زیاد ناکە بۆیە دانانی ئەگەر سیستەم هەبێت پێویست ناکە ئێمە ئەم هەموو یاریدە دەرە زیادکەین پێمان وایە یەک یاریدە دەر کافیە بۆ ڕایکردنی ئیش و کارەکانی خوێندنگاکان و دوو یاریدەر زیادە بکرێت بە یەک یاریدە دەر و سوپاس سوپاس کاک مەم برهان بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەگەر پێشنیازەکەم لە بۆ مادەی پێشووتر جێبەجێ کرا ئەوەی کە لە یاریدە دەرێک ئەرکەکانی ڕاپەڕێنێ پێم وایە جەدوای نابێ ئەم تەوەرەیە و پێویستەکە لابرێ و سپاس مژدەخان بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 63 پرسیارێکم هەیە زۆرێک لە قوتابخانەکان سێ داوامی تێدا دەکرێت بەڕێوەبەر ناتوانێت لە هەر سێ داوامەکەدا بەڕێوەبەرایەتی ئەو خوێندنگەیە بکە ئایا لە دەوامێکدا کە یاریدەدەری بەڕێوەبەر ڕۆڵی بەڕێوەبەر دەبینێت هەر ناوی یاریدەدەری بەڕێوەبەرە لەو داوامەدا یاخود ئەوە تا ناوێکی دیکەی بۆ دادەنرێ یاخود بەڕێوەبەر دەبێت لەوێ زۆر سپاس مادەی دوای ئەو فەرمونون لیژنەی تایبەت مادەی تەوەری چوارەم ئەرکەکانی مامۆستا مادەی 64 یەکەم پەروەردەکردن و فێرکردنی قوتابی و خوێندکار بە پێی پرۆگرامەکانی خوێندن و گەشەپێدانی گیانی داهێنان و خوێندنەوەی بنیاتنەرانەی دەقەکان دووەم پشتیوانیکردنی قوتابی و خوێندکار لە بنیاتنانی بەهاکان و کەسایەتی و متمانە پەیداکردن بە خود سێەم ڕەچاوکردنی تواناکانی قوتابیان و خوێندکاران لە کاتی وانەوتنەوە چوارەم داڕشتنی پلانی ساڵانەی خوێندنی ئەو بابەتانەی
کە مامۆستاکە دەیانلێتەوە و دابەشکردنی بەسەر قوتابیان و خوێندکاراندا. پێنجەم، ئامادەکردنی قوتابیان و خوێندکاران بۆ تاقیکردنەوەکان و ئامادەکردنی پرسیارەکان، چاودێریکردن و ڕاستکردنەوەی وەڵامی تاقیکردنەوەکان و دانانی نمرەکان. شەشەم، گەشەپێدانی زانیاری و توانە خودیەکان لە ڕێگەی بەشداریکردن لە خولە پەروەردەی و فێرکاریە جۆرەجۆرەکان و بە دوواداچوون و بەرەوپێشچوونە هاوچەرخەکان لە بوارەکەی خۆیدا و بەشداریکردن لە فێربوونی بەردەوام و فێرکردنی کەسانی دیکەدا. حوتەم، هەمەهەنگی لەگەڵ کارگێڕی دامەزراوەکە بۆ بەدیهێنانی ژینگەیەکی پەروەردەی و فێرکردنی باش. هەشتەم، پێدانی ئەو زانیاریانەی کە کەسوکاری قوتابیان و خوێندکاران داوای دەکەن سەبارەت بە قوتابی و خوێندکارەکانیان لە پێناو بەرەوپێشچوونی خوێندنیان. نۆیەم، چاودێری سەلامەتی قوتابی و خوێندکار لە کاتی وانە و لەو کاتەی لە ژێر سەرپەرشتی مامۆستادان. دەیەم، پێشکەشکردنی نووسرا و پێشنیاز لە کاتی پێویست بە بەکارگێڕی دامەزراوەکە سەبارەت بە چۆنیەتی بەرەوپێشبردننی دامەزراوەکە و دابینکردنی دڵنیایی جۆری و سەلامەتی تایدا. یازدەم، بەشداریکردن لە چالاکی و ئەرکە پێویستەکان لە دامەزراوەکەدا لە پێناو دەستەبەرکردنی بەردەوامی خوێندن لە ژینگەیەکی دروست و دابینکردنی دڵنیایی جۆریدا. دوازدەیەم، هەر ئەرکێکی پەروەردەیی و فێرکردنی دیکە کە لەلایەن بەڕێوەبەر پێی دەستپێردرێت. سێزدەیەم، ڕێزگرتن و پاراستنی تایبەتمەندی و نهێنی قوتابی و خوێندکار و دامەزراوەکە. چواردەیەم، هەر ئەرکێکی پەروەردەیی و فێرکردنی دیکە کە لە ڕێگەی ڕێنماییەوە کە وەزیر دەری دەکات پێی دەستپێردرێت. بەڵێ بەڕێزان لەسەر مادەیە بەڕێزەکەی گفتوگۆ کات بە دەست بەرز کاتۆ بۆی ناوی تۆمار بکرێ. مەلا ناسر کاک چیا کاک بەجەت کاک پێشەوە شێخ زایر کاک ڕزگار ڕۆبینە خان و ساراخان. بەڵێ بەڕێزان لەسەر مادەی 64 ئەم بەڕێزانەیانەوەی گفتوگۆکان بەدرێخانیش کاک مەمبورهان دکتۆر ئیسماعیل مامۆستا عومەر سەرسانخان هەڵسخان بەدرێخان ساراخان ڕۆبینەخان کاک مەلا ناسر خاتوشێرین شیرین ئەمین کاک بەجەت کاک چیا کاک پێشەوە کاک شێخ زایر. کاک مام فەرموو. بەڕێز سەرۆکی پەرلەمان بۆ مادەی بۆ بڕگەی یەکەم بەم شێوەیە من پێشنیاز دەکەم. یەکەم، بەدیێنانی ئامانجەکانی یاسای و پرۆگرامەکانی خوێندن لە پەروەردەکردن و فێرکردنی قوتابی و خوێندکاردا کە ئامانجەکانی یاسایە مەخسە ناوی کە لە مادەی چوارە هاتوون ئەو کاتە ئاساییە بڕگەی دووەم لا ببرێت چونکە لە ناو ئامانجە گشتیەکان و هاوبەشەکانە هاتوون و بڕگەی شەشەم پێشتر لە مادەی سێ بڕگەی هەشتم ئاماژەی پێکراوە و بڕگەی دەیەم بڕگەی یانزدەیەم دیسانەوە پێم وایە پێویستەکان لا ببرێت چونکە ئەوانش دیسانەوە لە مادەی ناوبراودا ئەوی پێشتر ئاماژەم پێکرد هاتووە ئەکرێت بڕگەی دوانزەیەم بەم شێوەی لێ بکرێت هەر بڕگەی دوانزەیەم کاڵێ هەر ئەرچێکی پەروەردەی و فێرکردن کە لەلایەن بەڕێوەبەرەوە پێی دەستپێرێت پێم وایە دەسەڵاتە نەدرێتە بەڕێوەبەر بۆ نمونە بە مامۆستای بیرکاری بڵێ وەرە تۆ دەرسی کوردی بڵێرەوە یا جوگرافیا بڵێرەوە ئەم ئەرکە پەروەردەیانە پێویست ناکات مدیرەوە کار چونکە لە بڕگەی چواردەیەمە کافیە کە بە ئەرکی پەروەردە و فێرکردنی دیکە کە لەلایەن وەزارەت بەڕێنمایی دیاریەکرێت لەوانە ئەگەر شتێک پێویست کرێ وەزارەتەوە دیاری بکات نەک بەڕێوەبەر ئەو ئەرکە بە یاریدەدەرەکەی ئەو ئەرکە بە مامۆستایەکی دیکە بسپێرێ و زۆر سپاس. بەدرێخان. بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە 64 کە باز لە ئەرکەکانی مامۆستاکە طبعا لەم پرۆژە یاسایەدا کەم باسی مافەکان کراوە هەر ئەتوانم بڵم باز نەکراوە جگە لە هەربەی مامۆستا کە ویژگەشتگیرە لەگەڵ بەڕێوەبەروانی تر هێنایەتی مادە 96 بۆیە من پێشنیار دەکەم کە دوای ئەرکەکانی مامۆستا مافەکانی مامۆستاش دیاری بکرێت کە بۆ نمونە پلە بەرزکردنەوە موچەی شایستە بیمەی تەندروستی خانەنشینی شایستە هەموو ئەوانە گرنگە کە بە مادەیەک جێگەی بکرێتەوە.
و پێشنیار دەکەم چەند بڕگەی خاڵێک یا چەند بڕگەیەک زیاد بکرێ. یەکەم ئەرکی مامۆستایە بە وتنەوەی وانە لە پۆلدا بەداخەوە خەریکا بێتە دیاردە لە زۆرێک لە قوتابخانەکان وانەی تایبەت لەبەرەوەی زیاتر ئەفزەلێ دەدرێت بە وانەی تایبەت کەمتر بۆ نمونە لە پۆلدا بابەتی شەرح و زۆر جار گلەی خوێندکارەکان بۆمان دێتەوە مامۆستاڵێ لێرەدا فریان ناکەوین یا لەوانەی تایبەت ئاتوانن ئەو بابەتە شیکاری زیاتری بۆ بکرێ. یەکێکی تر لە بڕگەکان گرنگی بە بواری کەسایەتی قوتابی و خوێندکار لە ڕووی ڕەوشت و بەهاکانەوە گرنگە بۆی زیاد بکرێ و ڕەچاوکردنی یەکپۆشیش بۆ کە جلوبەرگێک بێ لەگەڵ چۆنەڵی کللتوری کۆمەلگا و گونجاو بێ و کێشە لە پۆلدا دروست نەکات دواتە یەکپۆشی بێ چۆن فیەکانی تر وەکو تەندروستی و بۆ نمونە بەشی سندیکاکان و هەموو ئەوانە جلی تایبەتیانەیە ئەگەر بۆ نمونە یەکپۆشیش نەبێت نەسەدرێکی محتەشەم بپۆشێ لە کاتی وتنەوەی وانەدا. زۆر سپاس. زۆر سپاس. کاک مەلا ناسر. بەناوی خی گەورە میرەبان بەڕێ سەرۆکی پەرلەمان تەوەری چوارەم ئەرکەکانی مامۆستا لە بڕێی یەک پەروەردەکردن و فێرکردنی قوتابی و خوێندکار بە پێی پرۆگرامەکانی خوێندن و گەشەپێدانی گیانی داهێنان و خوێندنەوەی بنیاتنەرانەی دەقەکان. ئەلێرە پەروەردەکردن و فێرکردنی قوتابیان و خوێندکار بە شێوەیەکی دادپەروانە ئەوەی بۆ زیاد کرێت لەو بینە ئەوە لە خاڵی یەکەم. بەڵام مادەی 64 ئەرکەکانی مامۆستا لە چواردە بەرگە و باس کراوە ڕۆلی مامۆستا باس کراوە. پێویستە لەگەڵ ئەو ئەرکانە مامۆستا وەکو ئەوەی کە بەدرێخانیش وتی مافەکانی مامۆستا جێگر بکرێ. لەبەر ئەوەی باشکردنی گوزرانی مامۆستایان پێویستە حکوومەت ژیانێکی شایستە بۆ مامۆستایان دابین بکە بە دامینکردنی شوێنی شتەجێبوون یان پێدانی زەوی و شکۆ و پێگە و ناوبانگی مامۆستا گەورەترە چونکە هەموو چین و توێژەکان بەرهەمی بور و هۆشی مامۆستان. زۆر سپاس. کاک پێشەوە. بەڕێز سەرۆکی پەرلەمان وەڵامە هەم بۆ بەڕێزان لە وەزارەت و هەم بۆ هەواڵانی لیژنە وشەی قوتابی خوێندکار هەردووکیان بە تەنیا زۆر جوانن. کاتێکگەڵی قوتابی هیچ کێشەیەکی نیە، کاتێکگەڵی خوێندکاریش هەر وشەیەکی جوانە. بەس کاتێک کە پێکەوە لێرە نووسراون یعنی لە خۆیەوە دێگەڵت بیردێتەوە و مستەڵەحێکی حەزبیە. یعنی من نازانم ئایا قوتابی خوێندکار دوو فئەی جیاوازن کە لە هەموو ڕستەکانە دووبارە کراوەتەوە. پارلەمانی کوردستان و لیژنەی پەروەردە ئێمە ئەبێت ئازایەتیمان هەبێت لە هەندێک مەوزوع و ڕۆڵمان هەبێت لە کاڵکردنەوەی شتانەی کە برینی ناخۆش و شتی ناخۆش بیری ئەمە هێنەوە. بۆیە ئەگەر هیچ نەبێت لە یاساکە لەسەرەوە ڕێککەون ینی بۆ نمونە بیکەنە فێرخواست معقول نییە لە هەموو شوێنێک نووسراوە قوتابی و خوێندکار هەمووشی یەک معنای هەیە. سپاس. زۆر سپاس. کاک بەهجەت. بەڕێز سەرۆکی پەرلەمان ئەرکەکانی مامۆستا مادەی 64 بڕگەی چوارەم داڕشتنی پلانی ساڵانەی خوێندنی ئەو بابەتانەی کە مامۆستا کە دەیانڵێتەوە دابەشکردنی بەسەر قوتابیان و خوێندکاردا پێشنیار دەکەم لێرە مامۆستا پلانەخۆیە ساڵانە پشتی دەرینانە ڕۆژانت بینڤەدان دیفێر ڕۆژمێرە هەیل هەرێما کوردستانê پلانەخۆیە ساڵانە دابەش بدەتە ڕێڤەبەری قوتابخانێ یعنی ڕێڤەبەری قوتابخانێ پلانەوەی وەربگریتن پەسەند بکەتن اینجا یا دوێت هەروسە پێشنیارت کەم کو مامۆستا پلانەخۆیە ڕۆژانە بدەتە قوتابیا یعنی سەر قوتابیەت خۆ دابەش بکەتن. پێشنیارت کەم دوو مادەدی بینە زێدەکردن پشتی خاڵە 14 و 15 گرنگیدان بەکارهێنانی تاقیگەی قوتابخانەوەک تاقیگەی فیزیا و کیمیا و زیندەوەرزانی بوو گرێدانی بابەت بە کردداری ئەنی ئەم هەمی قوتابی بووین ئەم زانین ئەو تشتێ مال هزرامە مال بیرامە ئەو کات بووە وەختەم چوینە تاقیگەهێ وەمە ئەو تشتێت بۆمە کارینە مە بچاو دیتین ئەوێت ماینە بیرامە ڕەنگە گەلە تشتێ دیگوت بوونەمە هەل بیرامە نەبووینە خاڵەکادی زێدە ببیتن سەر دوورکەوتنەوە لە بەکارهێنانی توندوتیژی و قسەی ناشیا گەل قوتابی و خوێندکارە یعنی دوێرە دە مامۆستا دەبێت بیت ئەرکیویە ئەوێ مراعات بکەتن و هەروسا پێدویەژی وەکی هەمکارێژی بەحث بکرین و مافێوان مامۆستاژی بێتە دەستنیشانکردن مافێتوان چنە ئەوە وەکو ئەرک بن زۆر سپاس دەست سپاس. کاک چیا؟
بەڕێز سەرۆکی پەرلەمانی من یەک تێبینی هەبی یەکیش ئەرکێ هەری گرنگێ مامۆستای ئەوە هەماهەنگی و خۆردکردنا پەیوەندیان دگەل دەیبابن قوتابیاندا دگەل کەس و کارên قوتابیاندا بەڵێ مخابنی بە دیڤان مادەداش ئەرکێ مامۆستایی بە هیچ شێوازێکی بەحث لە پەیوەندیە ناوبەینا مامۆستای و دگەل قوتابیادا نەها دەکردێ بۆ وێ جمە پێ باشە ژە ئەرکێ هەری گرنگی مامۆستایی خۆردکردنا پەیوەندیانە دگەل ماڵباتێ هیچ شێوازێکێن بەحث نەهاتیەکردێ من پێ باشە لەجنە تایبەتمەند جوابێکی بدت بەرسبەکی بدت ئایا بووچی کە بابەتێ گرنگ نەهاتیە بەحثکردنێ هەر وسا خاڵە برگا 12 و 14 برگا 12 بشت هەر ئەرکێکی پەروەردەی فێرکردن کە لایانی بەرەوەبەرەوە پێی دەست برێت خاڵە 14 هەمان مەفهومە کە لە لای ڕێنەمایەکانی وەزیرە وەزیر ڕاستەخۆ ڕێنەمای نادتە مامۆستا وەزیر دتە پەروەردە ئیدارە پەروەردە دتە مامۆستان هەر دیسەوە من پێ باشە خاڵە 12 و 14 ببێتە یەک خاڵ یەک شوانە بێتە لادان بەس یەک کەلیمە مرۆڤ شێت بکتە یەک بەرگە و زۆر سپاس کاک شێخزایر بەڕێز سەرۆکی پەرلەمان مادە 64 خاڵی هەشتم پێدانی ئەو زانیاریانەی کە کەسوکاری قوتابیان تا کۆتایی دێڕەکان پێ باشە سیاغەکەی بەم شێوەی لێ بکرێت هەماهەنگیکردن لەگەڵ کەسوکاری قوتابیان و خوێندکاراندا بە پێدانی زانیاری لە پێناو بەڕێوەچوونی پەروەردە و خوێندنیاندا بە شێوەیە کە بگونجێت لەگەڵ ڕەوشی پەروەردە لە هەرێمدا زۆر سپاس زۆر سپاس سارەخان بەڕێز سەرۆکی پەرلەمان تەوەری چوارم ئەرکەکانی مامۆستا مادە 64 بڕگەی دووەم پشتیوانیکردنی قوتابی خوێندکار لە بنیاتنانی باهاکان و کەسایەتی متمانە پەیداکردن بەخود پێم وایە باشتر وایە کە کەسایەتی مامۆستاش پێناسەیەکی بۆ بکرێت پێویستە کەسایەتی مامۆستا بۆ ڕاهێنانی کاری پەروەردەی و وانەمتنەوە ئامادەکاری چۆنیەتی مامەڵەکردنی هەڵسوکەوت لەگەڵ قوتابی خوێندکار ئامادەی بۆ بکرێت هەر هەنگاوێکی مامۆستا یان هەر وشەیەک کە دەری دەبرێت کاریگەری خۆی دەبێت بۆ سەر قوتابی و لە هەمان مادە و پشگیری لە قسەکانی بەدرێخان دەکەم پێویستە مافەکانی مامۆستاش دیاری بکرێت زۆر سپاس ڕۆبینە خان بەڕێز سەرۆکی پەرلەمان مادە 64 بڕگێ 12 و 14 هەردوو پێویستە ببیتە ئێک بەرگە و بێ شێوازە بێتە نەویسین هەماهەنگیکردن لەگەڵ ڕێنمایی پەروەردەی با و پێشهاتیانە لە نێوان قوتابی خوێندکار هۆیەکانی خوێندن یان با هۆیە دروست بیتن و پشگیری کاکچیا و شێخ هەرتکەم و سپاس زۆر سپاس شیرین خان شیرین نەبین بەڵێ بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 64 کە ئەرکەکانی مامۆستایە لە چواردە بڕگە پێکهاتووە بەڵام پێم وایە لە هیچ بڕگەیەکدا ئاماژە بە پەیوەندی نێوان مامۆستا و فێرخواست نەکراوە لە کاتێکدا ئەمە یەکێکە لە ئەرکە ئەساسیەکانی مامۆستا ڕەنگە ئەم نمونەیە لە زۆربەی ناوەندەکانی خوێندنا بوونی هەبێت زۆر فێرخوازێک کە چاوی ئەکەوێت بە مامۆستا بە حکمی ڕەنگە هەندێ سلوک و هەڵسوکەوتی ئەو مامۆستایەوە لە ڕووی تونند و تێژیەوە لە هەر ڕێکارێکی کە بێ تەنانێت ئەو خوێندکارە ئەوەشی ئەزانێت ئەو زانستێشی کە پێ هەیە ڕەنگە سفر ببێتەوە بۆیە ئەمە یەکێکە هەستەکەم لە ئەرکە ئەساسەکانی مامۆستا و پێشنیاز دەکەم کە ئەم ئەرکەیە لەپاڵ یان ئەم ئەرکەیە لەپاڵ بڕگەکان و ئەرکی مامۆستایانە جێگر بکرێت هەر مامۆستایە کە پەیوەندیەکی باشی لەگەڵ فێرخوازە هەبێت ئەوە ئاستێکی زۆر زۆر باشە لە ڕووی پەروەردەی و زانستی و ڕۆشنبیریەوە بۆیە بە پێویستی دەزانم بوونی هەبێت و سەبارەت بە مادەی 64 بەرگەی یەکەم پشگیری لە ڕێی کاکمەم دەکەم و بۆ مافەکانی مامۆستا کە بەداخەوە بەپی پێویست لەم یاسایەدا جێگر نەکراوە پشگیری لە ڕێی بەدرێخان و کاکمەلە ناسر دەکەم پێویستە جەخت لە دابینکردنی بژێوی ئاستی گوزەران و ژیانی مامۆستا بکرێتەوە لە بەرامبەر ئەو پێگە و ڕۆڵە گرنگەی کە لە پرۆستەی گەشەسەندنی کۆمەڵگا و نەوەکانی ئایندەدا دەیگەڕێت. زۆر سپاس. هەڵس خان. بەڕێز سەرۆکی پەرلەمانی تێبینێت من سەر ئەرکەکانی مامۆستا مادە 64 عفو 64 بڕگا 3 و 4 و 5 و 8 و 13 بەڕێز جەنابێ وەزیری سێم داهاتی ڕەچاوکردنی تواناکانی قوتابیان و خوێندکاران ئەگەر مەبەستانە الڤێرە فڕۆقات فەردیە بتن ئەوە غەڵەتە هاتیە وەرگێڕانێ پێیتڤە ڤیش سیاغەکە دیتە ڕەچاوکردنی جیاوازی تواناکانی قوتابیان دا بتە فڕۆق فەردیە سەبارەت بەرگا چوارەم دارشتنی پلانی ساڵانە و ڕۆژانەش هەیە دوو پلان هەنە مامۆستای پلانە ساڵانە و ڕۆژانە ئەو بابەتەنە کە مامۆستا دەڵێتەوە حتا ئێرە تەمامە بس برقا ديتر يا زيادة يعني معقولة ما مستوي صدو بينجي طلبة هبت صدو بينجي بلانات كوبي بكاتب داتا طلبة
نه ملزمه بوی چندی بر هنده تنی ریوبری ما فی های اوی پلان دفخوب هلگرتن سبارت برگا پنجم سیاقه کادیتر بو بیت کرنه ویشی وازهانه آماده کردنی پسیارکان و بجداری کردن لانجامدانی تاقی کردنکان و پشکنین راست کردنه و نینه جناب وزیری پشکنینا تنوسا ولامی تاقی کردنکان و دانانی نمرکان با گویره درستی ولامکانیان هشتم الویری بجتن پیدانی او زانیاریانه که کسو کاری قطابیان هشتم دگل سیزدهم پاراستنی تایبت مندی و نهینی قطابیان تقریبا دجی ایکن بو همو کسو کار طلبه مافنین نهینی طلبه بزانت و نمرت و بزان بس بخيوكارا بجل فريد بيت التحديد كرنه بيداني او زانياريانه ك بخيوكاري قطابي خيوكار طلبياتن كسوكار احتمالا مام ديتن احتمالا خال ديت احتمالا بصمامك ديتن دي طلبه هندك تشتش سيرفي قطابي كاتن افاجي دي بتهفدش سر برقا سيزدي ريزگرتن و پاراستنی تایبت مندی ريزگرتن یا شوفه زیده الوره تنی پاراستن و تایبت مندی نهینیا قطابیان بتکرنه برگا دوازده بیت پشت سیزده دا برگا چارده جی بهت لدا سال سانه اگر بنوسیم بیان دیت سرچ نخان فرمو مرة سروکی پارلمان پشگیری لوتکانی مامۆستالی دەکەم بە ئیزافەیەم خاڵانە بڕگەی یەکەم و دووەم ئەو بنیاتنانەوە زۆر جارێت بنیات نییە بنیاتنانەوەی ئەگەر ڕێک بکرێتەوە لە بڕگەکانی کە مامۆستالیز باسی کرد پشگیری لە یەکەم لە بڕگەی دوانزەیەم و سیانزەیەم و چواردەیەمە بڕگەی دوانزەیەم مەڵە هەر ئەرکێکی پەروەردەوی و فێرکردنی دیکە کە لەلایەن بەڕێوەبەرەوە پێی دەسپێرێت لێرە ئەمە هێناوە دوایی هاتووی دیسا ئەرکێکی تریش لە سیانزە هێناوەتەوە وەڵە ڕێزگرتن و پاراستنی تایبەتمەندی جارە بڕگەی چواردە زیایە مادەم لێرە ئەرکی پەروەردەوی فێرکردن کە لەلایەن بەڕێوەبەرەوە پێی دەسپێرێت چواردە لا ببرێت ئەمێنێتەوە سیانزە مادەم هەر ئەرکیەکە داناوە ئەبێت سیانزە بچێتە شوێنی دوانزە و دوانزە ببێ بە سیانزە و بێ بە ئەخیر دانا چکە ئەرکەکە هەر ئەرکێک بێت کە ئەو بەڕێوەبەر پێی دەسپێرێ جا ڕێنمایی وەزیریشی ناوێت بێت تەدەخول بکات لە کاری مامۆسایە مادەم بەڕێوەبەر خۆی ڕێنمایی دەرەکات بەڵکو لە کۆتاییە وەزیر خۆی ڕێنمایی بۆ ئاسان جێبەجێکردنی یاساکە دەرەکا ئیتر هەموو مادەیە دوو جارە لە وەزیر ڕێنمایی دەرەکا سێ جارە لە وەزیر ڕێنمایی دەرەکا وەزانمە ئاڵۆزیەک دروستەکە لە مادەکە لە یاساکە دوای جێبەجێکردنیشی زۆر گرفت دروستەکات و سوپاسدانەکەم دکتۆر ئیسماعیل بله جناب سروک پرلمانی دەستپێکی ئەولەن پشتەوانیا کە پشتیوانیت کەم بوچوونەوی فعلا پێتیڤە بێتە چارەسەرکردن قوتابی و خوێندکار و ئەو پیشنیارەکەری و فێرخواز بێتە جێوانە ئەو پتر گونجیت گەل ناو و نیشانت وێ یاسایە ناو و نیشانت یاسایە یاسا و پەروەردە و فێرکردنەیە دوێت وەختە ئەم ناوێ قوتابی وەرگرین ئەوێ ناوێش وێ عنوانی اشتقاق بکەین ژێ بێتە وەرگرتن پەروەردە و فێرکردن فێرکردنێ دەبێژین فێرخواز باشترە کودا ئەمش وێ خلاص بین و ئەو ڕامانێت تێدا هەینێت حزبیاتیە یادی ئەس پشتیوانیا بوچونێت خوشکە هەلست کەم و سەرچنارت کەم و دیسا پشتیوانیا کەکچیات کەم کو نقطە چواردێ تەبانوانە ژێ هەر سەرچنارێ و خوشکە هەلست ژێ هەر ئەو گوت یا چواردێ یا زێدە چنکی ڕاستپارداندنا یا مامۆستا مدیرێ مەدرسێت کات نه جنابی وەزیرت کە جنابی وەزیر پەروەردەی هەمیە پێ مەسئولانە مامۆستای تنێ ژبەردە ئەس پشتەوانەوەیت کەمە مادە چواردێ خاڵە چواردێ نەمێنیت و سوپاس مامۆستا عومەر بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 64 بەڕاستی ئەمە ئەگەر بمانەوێت ژینگەیەکی پەروەردەیی تەندروستمان هەبێ و ئەبێ ئەو ژینگەیە بە تەواوەتی هاندەر بێ بۆ هەردوو لا بۆ هەردوو ڕەگەزی سەرەکی پەروەردە و فێرکردن کە مامۆستا و قوتابیە مامۆستایان لێرە زۆر بە باشیارکەکانیان دەستنیشان کراوە ئەکرێرکی کەش زیادکەین و مناقشەی زیاتر کەین بەڵام بەڕاستی مامۆستا کاتێک دەتوانێت ئەمەرکانە بە باشی جێبەجێ بکە کە مافەکانیشی دابین کرابێ مامۆستایەک ناتوانێت مامۆستایەکی سەرکەوتوی بێ لە پۆلدا کە چاوی لەوەیە سەعاتەکە تەواو بێ بچێتەوە سایق تەکسی بێ کارمەندێک بێ لە کۆمپانیا ڕاستە لە یاسای ترا بابەتی موچە و دەرماڵە و ئیمتیازی مامۆستا جێی کراوەتەوە پلە بەرزکردنەوە بەس لە واقعە دۆخەکە ئەبینین کە لە 2016 پلە بەرزکردنەوە بۆ مامۆستا و فەرمانبەر ڕاگیراوە هیوادارم حکوومەت وەک چۆن
پێشنیاری کردووە ئەرکەکانی مامۆستا دەستنیشانکەین مافەکانیشی لە یاساکانە دەستە بەرکە پێشنیارم هەیە بۆ بڕگەی شەشەم لە وشەی خولی پەروەردەیی بکرێتە ڕاهێنان وشەیەکی فراوانترە خولیشی تیاجێ بێتەوە بەڕێزان لیژنەی پەروەردە ڕاهێنان مشتەقەکانی تریشی یعنی ئەو دەستەواژەکانی تریشی تایە ڕاهێنەر ڕاهێنراو ڕاهێنان بەس خول ئەوانەی تیانە لە ڕووی زمانەوانیەوە وشەی ڕاهێنان گونجاوترەوە مقابلی تەدریبی عەرەبی و ترەینینی ئینگلیزیە سەبارەت بە بڕگەی سیازدەم کە باسی نهێنی پارێزیەکە بەڕاستی یەکێک لە ئەرکە زۆر گەورە و گرنگەکانی مامۆستا پاراستنی نهێنی قوتابی و مناڵەکانە و ئەمە بابەتێکی زۆر هەستیارە من پێشنیارەکەم بیکەنە بڕگەیەکی سربەخۆ بۆی زۆر ڕوون بێ مامۆستا بزانێ نهێنی قوتابیەکانی مناڵەکانی بەردەستی ئەمانەتێکە لە ئەستۆی نابێ بۆ هیچ کەس بیان دەرکێنێ و بابەتی تری ئەوەی کە پەیوەندی بە ڕێزگرتنی موسسەکە و ئەوانەش جیا بکرێتەوە بکرێتە بڕگەیەکی سربەخۆ زۆر سپاس پشتگیری لە قسەکانی کاک پێشەوا دکتۆر ئیسماعیل بەدریاخان ساراخان شیرین خانەکەم لەبارەیەوە زۆر سپاس مادەی دوایەوە فەرمون 65 بەڕێز سەرۆکی پەرلەمان ببوورە کاک ڕزگار فەرموو زەمناوەکەی نەنووسراوە نەنووسی فەرموو برای سەرۆکی پارلەمان ڕزگار عیسا سوار مادەی 64 بڕگەی دوام پێم باشە ئەوهای لێ بکرێتن پشتیوانیکردن و پەروەردەکردن و ڕێخستنی زەمینەی پەروەردەی لەبار بۆ قوتابی و خوێندکار لە بنیادنانی باهاکان و کەساتی و متمانە پەیداکردن بەخۆ چونکە دەبیتن ئالیاتەکەشی باز بکرێتن لەبەرەوە پێم باشە ئەوهای لێ بکرێتن بڕگەی چوارەم ئەوهای لێ بکرێتن دەستنیشانکردن و چارەسەرکردنی ئاستی تێگەشتن و تواناکانی قوتابیانی خوندکاران لە کاتی وانەوتن ئێستا بەس باس کراوە کە ڕەچاوکردن دەبی دەستنیشانیش بکرێتن چارەسەریش بکرێتن کە لە چاستێکی لە وینە گوتنەکەی تێگەشتووە لە بڕگەی نوێم چاودێری سەلامەتی قوتابی لە ڕووی جەستی و دەرونیەوە لێ زیاد بکرێتن مادەی 15 لێ زیاد بکرێتن ئەوهای لێ بکرێتن بەشدارکردن و خوێندنی بەردەوام بۆ بەرزکردنەوەی ئاستی زانستی و توانایی و بەشداربوون لە خۆلی تایبەت و کۆڕ و سیمیناری ناوخۆیی و نیودەوڵەتی مامۆستایان بۆ نیودەوڵەتیکردنی ئاستی خوێندن لە هەریمی کوردستان بڕگایەکی تریش لێ زیاد بکرێتن بەو شێوەیە 16 ڕێزگرتن لە بەها کۆمەڵاتیەکان و ئاینەکان و تایبەتمەندیەکانی پێکەوە ژیان و ملزەمبوون بە ڕەفتار و کردار و ئەتیکەتی هەلسوکەوتی بەها مرۆڤیەکان زۆر سپاس بەڵێ زۆر سپاس مادەی دوایەوە فەرمون بەڕێز سەرۆکی پەرلەمان تەوەری پێنجەم ئەرکەکانی ڕێنماییکاری پەروەردەیی مادەی 65 یەکەم ئەرچی سەرەکی ڕێنماییکاری پەروەردەیی بە دوواداچوونە سەبارەت بە پرسی قوتابیان و خوێندکاران و پشتگیریکردنیان بۆ چارەسەرکردنی گرفتە دەرونی و کۆمەڵایەتیەکانیان لە چوارچێوەی دامەزراوەکەدا و پاراستنی نهێنی و تایبەتمەندێتیان دووەم لێکۆڵینەوە لە هۆکاری کێشەی دەرونی و ڕەفتارە ناپەروەردەییەکانی قوتابیان و خوێندکاران و ئاگادارکردنەوەی کارجێری قوتابخانە یان خوێندنگە سێەم پێشکەشکردنی لێرە هەڵەیەکی چاپ هەیە ئەنجامدانی توێژینەوە لا دەبردرێتن بۆ ئەوەی هەواڵانیش مناقەشەی لەسەر نەکەن ئەوە هەلێ ئێستاوە لای دەبێت پێشکەشکردنی راپۆرت سەبارەت بە کارەکەی خۆی زۆر سپاس کەواتە ئەنجامدانی توێژینەوە لا چووە ئەگەر هەر بە ڕێزێک ئەوێ لەسەر مادەی گفتوگۆ کات با دەست بەرزکاتەوە علی بەڵێن گوڵستان خەدیجە خان تاو نێویدار و نەجات بەڵێ بەڕێزان ئەوانەیانەوێت لەسەر مادەی 65 گفتوگۆکەم بریتین لە بەڕێزان مامۆستا نەجات کاگە ویدار خەدیجەخان لەنجەخان سەوسەنخان کاک جوانخان گوڵستان سعید کاک بەڕێن کاک حاجی علی بەدریەخان ڕووپاخان کاک مسلم سەرسنارخان مامۆستا هەڵس دکتۆر ئیسماعیل مامۆستا عومەر کاک ئەوبەکر مژدەخان
کەس ماوە؟ مامۆستا نەجات فەرموو. برای سروک پارلمانی سبارت ماده 65 برگ ایکه حکم سحکنا دیرا دماهی که ارکه رنمای کار پروردهیه پاراستن نهینی و تایبەتمەندیان وێرە هەکا ببیتە برگەکە جدا بی شێوەی بهێتە داڕشتن پێویستە ڕێنمکارێ پەروەردەیی نهێنی و تایبەتمەندیت قوتابیە بپارێزیت. زۆر سوپاس. سوپاس کاگە ویدەر. بەڕێز سەرۆکی پەرلەمان لە 2022 پرسیارم نرد بۆ بەڕێز وەزیری پەروەردە لەسەر قوتابیەکانی خاوەن پێداویستیە تایبەتەکان. جنابی وەزیر دەڵێتن ئەمە پەیوەندی بە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵاتیەوە هەیە. نووسراوەکەی جنابی وەزیرە ئیمزای لەسەرە. لەسەر ئەم پرسیارەی بەڕێز جوابی وەڵامی وەزیری پەروەردە پرسیارم نرد بۆ وەزیری کاروباری کۆمەڵاتی. وەڵامیان داوەتەوە ئەڵوڵە کێشەکە لای ئێمە هەیە لەگەڵ وەزارەتی پەروەردە بەڵام بینات و شتمان نییە و مامۆستامان نییە و ینی یەک دنیا کێشەی هەیە. ئەم دوو وەڵامەم بەدەست کەوت جەنابی وەزیر دوێنێ شەو کە قسەم تەنانی تحقیقم لەسەر ئەم راپۆرتە کردووە. ئێستامە ڕۆم بووتەوە ئەم بابەتە لەم قانونەش باس کراوە. چی لێ دێت؟ بۆ نمونە من خەڵکی زاخۆم لە ئیدارەی سەربەخۆی زاخۆ یەک مەدرسەی تێدا نییە. قوتابی هەیە مامۆستا هەر چ لەو بابەتە نازانێت دەرسیان پێ دەڵێتن. حەز دەکەم جەنابەت ئەمە زۆر بە جددی وەربگری و ئێستا جوابەکەمان وەربگرین بۆ ئەم ساڵ چوون دەبێتن. زۆر سوپاس. کلارە خان. بله برای سروک پارلمانی سبارت ما در 65 من هندک زیده بو هنا دا اس بو هوایم برایس بخینم ایک شوان ارگیت رنمایکاری پروردهی دویتن حاضر کند کنبونا انجمن سمیان قطابیان اجبو پیشکش کرنا پیشنیاران دو هولدان و چهار سرکرنا آریشین پیداد بندنا برا قطابی و ماموستا سه پشتگیری کرن و هاریکاری کرن بو سمیان قطابیش بو تگهشتنا رفتار و آریشا قطابیان چهار دست نشان کرنا قطابیین برهمدار وین زیرک و هاریکاریوانش بو پتر پیش وچونه. زور سپاس. سپاس. خدیجه خان. برای سروکی پارلمان بگمان رنمایی کاری پروردهی لبدهینانی آمانجکانی پروسه پرورده رولکی یک جار گرینگی هیا لیره دا لبرگه یکم باسی ارکی اوان دکتن بلا من پیم ویا که پیوسته پیدا چونه و یک با سیاقه و دارشتنی او برگه بکرد و بمشی وازم. ارکی سرکی رنمایی کاری پروردهیه که به دواداچون بو کشه درونی کمالایتی و رفتاریکانی قطابیان لقطابخانکان دا بکات و پشتیوانی و آراسته و رنمایی قطابیان و خینکاران بکات لپینا و چاره سرکردنی کشکانیان و پرپیدان و بهز کردنی کسیتیان. سپاس. سپاس. لنجا خان. برای سروج پارلمان لا أرككاني رنماي كاري پروردهي لام گرینگا که خالق زیاد بکره اویش لکاتی پیویست رنماي كاري پروردهي پیوندی بولی امری قطابی بکات با آگاداری اداره لو چارەسەری کێشەکانیان. زۆر سوپاس. چونکە لێرە ئاماژە بمبورن ئاماژە پێ نەدرایە کە لە هیچ کاتێک پەیوەندی لە گەروەری ئەمر هەبێت. جوان خان. برای سروکی پارلمان برای وزیری پرورده سبارت به رنمایی کاری پروردهی زور جار سیمینار کراوە لە قوتابخانەکان کە خۆم یەکێک بووم لەوانەی بەشداری سیمینارەکانم کردێ بۆ قوتابیەکان جاری وا هەبوو بۆ قوتابی دەستی بە گریان کردو ئەوەندە دڵی پڕە و ئەوەندە کێشە و گرفتی هەیە لە ناو خانەوادەکەی نەیتوانیوە باسی بکە تەنانەت لە لای ڕێنمایی کاری پەروەردەیش باسی نەکردووە. زۆر گرنگە کە ڕێنمایی کاری پەروەردەیی تەواسوڵێکی زۆر زۆر باشی وەکو دایک وەکو خوشک لەگەڵ قوتابیەکە هەبێت ئەوە لە ڕێنماییەکانی خۆتان جێگیر بکرێ و ئەرکێکی تریشی بۆ زیاد بکرێ لە هەفتەی جارێک لە هەموو پۆلەکان دەرسێکی تایبەتی هەبێت لەسەر ئەو کێشە و گرفتانەی کە ڕووبەڕووی قوتابیان دەبنەوە
باسی کێشەکانی ژیانیان بۆ بکە باسی ئەو کێشانەی کە قوتابیان تووشی دەبن دەرونیان ناتوانن باسی بکەن دڵی خۆیان بۆ ئەو ڕێنمایە کارە بکەنەوە چەند غەڵەتێک هەیە لەوانەیە قوتابی لەو تەمەنەدا پێی غەڵەت نەبێ و ئەنجامی بدا بەڵام ئەو ڕوونکردنەوەیان بۆ بدا و قسەیان لەگەڵ بکە ئەو دەرسە هەبێت لە هەفتەی ڕۆژێک لە هەموو پۆلێکدا زۆر گرنگە. سوپاس. سەوسان خان. بەڕێز سەرۆکی پارلەمان من پشتیوانی لە ڕاکێ جوانخان دەکەم و سەبارەت بە بڕگەی سێەم لە ڕاستیدا کە نووسراوە پێشکەشکردنی راپۆرت و ئەنجامدانی توێژینەوە ئەو لاچوو بکرێتە پێشکەشکردنی راپۆرت نووسراوە سەبارەت بە کارەکەی خۆی من پێشنیاز دەکەم کە ئەوە بگۆڕێ بکرێتە سەبارەت بە پرس و کێشە و گیر و گرفتەکانی قوتابیان و خوێندکاران یان سەبارەت بە پسپۆڕیەکەی خۆی. زۆر سپاس. گوڵستان خان گوڵستان سعید. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 65 پێشتریش ئێمە ئاماژەماندا کە ڕێنماییکاری پەروەردەیی وەسف کرا بیکەنە توێژەری کۆمەڵایەتی و دەرونی. لێرە دووبارەیەکەینەوە کە ئەرکی توێژەری کۆمەڵایەتی و دەرونیە بە دوواداچوون بکات بە پرسی قوتابیان و خوێندکاران بۆ چارەسەرکردنی گرفتە دەرونی و کۆمەڵایەتیەکان لە چوارچێوەی دامەزراوەکەدا و پاراستی تنی نهێنی و تایبەتمەندیان. لە خاڵی دووهەمدا لێکۆڵینەوە لەسەر هۆکاری کێشەی دەرونی و ڕەفتارە ناپەروەردەیەکانی قوتابیان و خوێندکاران دەکات و کارگێڕی قوتابخانە ئاگادار دەکاتەوە لێ. سێهەمیان پێشکەشکردنی راپۆرت سەبارەت بە کار و چالاکی و ئەنجامدانی ئەو بینینانەی کە لەگەڵ خوێندکاران ئەیکا. سوپاس. سپاس کاک بەڵێن. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەرەتا پێشنیازیەوەکەم یعنی پشتیوانی نەجات خانەکەم لەوەی کە بڕگەیەک زیا بکرێت لە پاراستنی نهێنی و تایبەتمەندی خوێندکاران و قوتابیان لە کاتی بە دوواداچوونی ڕێنمایی کارە پەروەردەیەکە ئەو بکرێتە بڕگەیەکی سەربەخۆ. مامۆستا عومەریش لە مادەی پێشووتر هەر ئاماژەی پێداوە گرنگە زۆر گرنگە مادەیەکی سەربەخۆ بێت و پشتیوانی لە قسەکانی گوڵستان خانەکەم لەسەر ڕێنماییکاری پەروەردەیە کە ئەوانە ئەو کەسانن کە توێژەری کۆمەڵایەتی و توێژەری دەرونی بن. لەنجەخان باسی کرد من پشتیوانی لە قسەکانی لەنجەخانی ژەکەم کە لێکۆڵینەوەکان لە هۆکاری کێشەی دەرونی و ڕەفتارە ناپەروەردەیەکانی قوتابیان و خوێندکاران و ئاگادارکردنەوەی کارژێڕی قوتابخانە یا خوێندنگە و بە خێوکارەکانیش یعنی بە خێوکاری خوێندکارەکە یا قوتابەکە. زۆر زۆر سپاس. سپاس کاک عەلی. بەناوی خوای گەورە و میهرەبان بەڕێز سەرۆکی پەرلەمان پێشتریش ئێمە باسی ئەو توێژەرەمان کرد جەنابی وەزیر وا وەڵامی دایەوە کە توێژەر بۆ کەسێکە بەحث بکە و نەشری بەحثکە ئەمەی ئەمان لە چوارچێوەی ڕێنماییایە. بەڵام ئایا ئەمری تەعیناتیان بە چییە؟ بە توێژەر یا بە ڕێنماییکارە و ئایا لە وەزارەتە جیاوازەکان بە چی ناویان دێت؟ خوا بێ ئەم توێژەی کە یەک پیشیان هەیە لە کۆی موئەسسەکانە یەک ناویان لێ بدێ. خاڵێک کە زۆر گرنگە و ئەوەی لە قوتابخانەکانە بێزانێت زۆرترین کاری توێژەرە بێ لەگەڵ خێزانە بێ لەگەڵ کەس و کاری پلەیەکی قوتابیە بێ لەم مادا غایبە خێزانی تیانە کارگێڕی یعنی توێژەر گرفتی هەبێ بە بەڕێوبەر بڵێ و بە یاریدەدەری بەڕێوبەر بڵێ ئەوان دیسان و بە خێزان بڵێن کە ئەوان ئەرکی تریان هەیە و شارەزاییشیان نییە لەم مادا بێ حەڵقەی خێزانی تێبخرێتەوە. ڕۆڵی خێزان چییە لەگەڵ توێژەری پەروەردەیی؟ سپاس. سپاس. مژدەخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 65 لێرەدا کە باسی ئەرکەکانی ڕێنماییکاری پەروەردەیی دەکات لە مادەی یەک و لە خاڵ یەکەم و دووەم ئەرکەکەی دیارە کە بە دوواداچوونە کەواتە لێکۆڵەرە لێکۆڵینەوە دەکات بۆیە وا جوانترە لە بری ڕێنماییکار توێژەر بێ توێژەری دەرونی و توێژەری کۆمەڵایەتی. سەبارەت بە خاڵی سێم دەڵێ پێشکەشکردنی راپۆرت و ئەنجامدانی توێژینە سەبارەت بە کارەکەی خۆت پێشکەشی کەی دەکا نابێ ئەو جیهەتە بنووسرێ و پێشنیار دەکەم بڕگەیەک زیاد بکرێت کە نهێنیەکانی خوێندکاران و خێزانەکانیان بپارێزرێ هەر لەو ینی توێژەر ئەرکی پاراستنی نهێنیەکانیان نیە بێ. سپاس. بەڕێز سەرۆکی پەرلەمان یەک لە بڕگە گرنگەکان کە بۆ ئەم مادەیە زیاد بکرێ ئەوە بوو کە کاک عەلی لەنجەخان سەرەتا لەنجەخان باسی کرد کە عەلی کاک بەڵێن باسییان کرد ئەویشەوەی بەشێکی زۆر لە کێشەکانینی مناڵ قوتابی لە خوێندنگە لە دامەزراوەی پەروەردەیی هەمان ئەو کێشانن کە لە خێزانەکە هەن
بۆیە پشتیوانیکردنی دایکان و باوکان لە ڕاستکردنەوەی ڕەفتاری مناڵان و قوتابیان یەکێک لە ئەرکەکانی ڕێنماییکاری دەرونی بێ. من بۆ جۆرە دایاڕێژم. خاڵێکی تر پشتگیری لە قسەکانی جوانخان و سەوسەنخانەکە کە یەکێک لە ئەرکەکانی ڕێخستنی سیمیناری پەروەردەیی بێ بە هاوکاری پسپۆڕ و شارەزایانی کە بە هاوکاری پسپۆڕ و شارەزایان کە ئەرکی ڕاستکردنەوەی هەڵسوکەوت و ڕەفتاری مناڵان و قوتابیان بێ بە هەماهەنگی ئەنجومەنی دامەزراواتە بڕگەیەک بەم جۆرە زیاد بکرێ و پشتگیری لە قسەکانی کاک بەڵێن و ڕێزێکی ترێژ بوو باسی کرد. زۆر سپاس. باسی نیانی پارێزێکە. زۆر سپاس. بەرجێخان. بەڵێ بەڕێ سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادە 65 منیش هەمان ڕام هەیە کە بڕگەی یەکەم بکرێتە بڕگەیەکی سەربەخۆ بۆ پاراستنی نهێنی پشتگیری لە بەڕێزانە ئەکەم مامۆستانەجات و کاک بەڵێن و ئەو بەڕێزانی کە هەمووی پێشنیاری وانە کرد بێتە بڕگەیەکی سەربەخۆ کەمە زۆر گرنگە و پشتگیری لە قسەکانی گوڵستانخانەکەم و پشتگیری لە قسەکانی لنجەخانەکەم سەبارەت بە پەیوەندی باوک و قوتابی لەگەڵ توێژەری دەرونی کۆمەڵاتی و پشتگیری لە قسەکانی جوانخانەکەم بە بوونی وانەیەکی تایبەتی من ئەڵێم 2 هەفتە جارێک سەبارەت بە کێشە کۆمەڵاتی و دەرونیەکان. زۆر سپاس. هەڵەسخان. بەڕێز سەرۆکی پەرلەمانی سەبارەت مادە 65 من پێشینیازەکە هەی بڕگایەکە دیتر بێتە زێدەکردنێک و بتە بڕگایەک یەکەم ببتە دووەمیش بتە سێ ئەوێ بەرەو پێشبردننی کەسایەتی و گەشێدان بە تواناکانی قوتابیان و خوێندکاران بە هەماهەنگی لەگەڵ کەسانی دیکەی نێو دامەزراوەکە چونکە بتنێ ئەرکیونە بە دووادا چوونە و لێکۆڵینە بەلکو ئەرکیوی ئەوەژیکە گەشێدانێ بدەتە توانا و کەساتی قوتابی بخۆ بخۆ. سەبارەت سێم پێشکەشکردنە راپۆرتی بووکێ هەمان پرسیارە مژدەخانێ منە هەی بووکێ پێشکەش بکاتن الوێرە ئەگەر سێغەکە دیتر ژی بێتە سێغەکردن باشترە پێشکەشکردنی راپۆرت و پاراستنی نهێنیەکانی راپۆرت چکە دیارەت بێ راپۆرتێدا نهێنیەت هەین ئەکید ئاریشەیەکە هەی هەندێک نهێنیەت تێدا هەین بێتە پاراستنێ. زۆر سپاس. زۆر سپاس. مامۆستا بەکر. بەڕێز سەرۆکی پەرلەمان پشتگیری کاک عەلی و مامۆستا هەلز و مامۆستا عومەر و کاک بەڵێنەکەم کە بڕگەی یەکەم هەم خێزانیشی تێبکرێ بۆ بەرەو پێشبردننی کەسایەتی خوێندکار و قوتابی و بڕگەی سێمیش بە هەمان شێوە پێشکەش بەچیەکرێ ئەو راپۆرتە و پرسیارێکم لە جنابی وەزیر هەیە من بیرم نییە ئایا ئەم ڕێنماییکاری پەروەردەیە بەشێک هۆبەیەک بەڕێوەبەراتێکی هەیە لە ناو وەزارەتی پەروەردە. زۆر سپاس. بەڵێ زۆر سپاس. کاک موسڵێم. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 65 هەروەک داواکاریەکی زۆر بۆ ئێمە و وەکۆندامان لێژنەوە سەرزەمێندان پەرلەمانە بەڕێزەکان هاتووە کە ئەوان داوایان کردو ناونیشانیان بگۆڕێ بە توێژەری کۆمەڵایەتی و دەرونی چونکە لە بڕگەی سێمە کە باس کرا کە لا ببرێت پێشکەشکردنی راپۆرت و ئەنجامدانی توێژنەوە سەبارەت بە کارەکەی خۆیان ئەم بڕگەیە ببورن زۆر گرینگە لە شوێنی خۆیان بمێنێتەوە. ئەمە هۆکارێکە دەرفەتێکی باشە بۆ تەقییمکردنی کار و پیشەی توێژەرە دەرونی کۆمەڵایەتەکان لە قوتابخانەکان سەربارەت بە چارەسەرکردنی گرفتی قوتابیان کە ساڵانە بەڕاستی ئەم توێژینەوەیە دەبێتە هۆکارێک بۆ تەقییمکردنی هەم توێژەرەکان هەم بۆ بەرەو پێشبردننی کارەکانیان بۆیە بەڕاستی ئەمە داواکاریی خۆیانە کە بەو ناونیشانە بمێنێتەوە و پشتیوانی لە ڕێیەکەی کاک عەلی یەکەم سەبارەت بە هەماهەنگیکردن لەگەڵ خێزان و خانەوادەی قوتابی و لە گوڵستانخان سەبارەت بە ناونیشان گۆڕینی و سەبارەت بە ڕێیەکەی مامۆستا هەلزیشە پشتیوانی یەکەم. سپاس. سەرسناخان. بەڕێز سەرۆکی پەرلەمان سەبارەت بە مادەی 65 جارە لە بڕگەی یەکەمان نووسراوە ئەوە ئەرکەکانی ڕێنماییکاری پەروەردەی یەکەم نووسراوە ئەرکی سەرەکی ڕێنماییکاری پەروەردەی ئەوە پێویست ناکابێتەوە ئەمانە ئەرکنیتر هەمویان هەر لێەوە دەستپێکە بە دوواداچوون ئەو وینەرە بە دوواداچوون سەبارەت بە پرسی قوتابیان و خوێندکاران ئەمە ئاوای لێ بکرێت. بڕگەیەک وەکو مامۆستا هەلز فەرمووی باس بکرێت ئەوە بەرەو پێشبردننی کەسایەتی خوێندکار چکۆ ئەم ڕێنماییکاری پەروەردەیانە هەمویان دەرچووی دەروونناسی و کۆمەڵناسین ئەبێ کار لەسەر کەسایەتی قوتابیان و خوێندکاران بکەن ئەساسی کارەکەیان ئەم بەرەو پێشبردننی کەسایەتێک کە بەم شێوەدا بڕێژێتەوە بڕگەی بۆ زیاد بکرێت بەرەو پێشبردننی کەسایەتی قوتابیان و خوێندکار و گەشەدان بە تواناکانیان بە هەماهەنگی لەگەڵ کەسانی تری نێو دامەزراوەکە.
و خاڵێکی تر بڕگەی سێهەم کە هاتووەڵێ پێشکەشکردنی راپۆرت و پاراستنی نهێنی راپۆرتەکە و ئەنجامدامی تێژینەوە سەبارەت بە کارەکەی خۆی. اینجا ئەم راپۆرتەوە بۆکی کات ئایا لێ پرسیینەوەی هەیە چاودێری ئەکرێ بە دوواداچوونی بۆ ئەکرێت ئەمە تەفاسیلی لەلاتیانە و بەڕێیەکی تر زیاد بکرێت هەر ئەرکێکی پەروەردەیی تر کە لەلایەن بەڕێوەبەرەوە پێی دەستپێرێت و پەیوەندی بە پسپۆڕیەکەیەوە هەبێت چکە مەرج نییە کاری ئەم ڕێنمایی کارانە تەنها راپۆرتوانە بێ زۆر کاری تر هەیە پەیوەندی بە پسپۆڕیەکانەوە هەیە و ضروری شەو لێرە شانە هاتووە توانێت ئەو کاتە لە ڕێی بەڕێوەبەرەکەی و ڕابسپێرە بە و کار و کارەکە ئەنجامبات و سوپاس. دکتۆر ئیسماعیل. بله جناب سروک پەرلەمانی ناو و نیشانەدا ئەرکەکانی ڕێنماییکاری پەروەردەیی پشتگیریە گولستانخانێت کەم و برای بەڵێن و مامۆستا عەلی حەما و کوشکا مژدە و سەیدە موسلم و ببیتە تویژەر و ئەمش وێ ڕزگار ببین تویژەر بیتن نەک و ڕێنمایی کار بیتن. خاڵایەکی دەسێداکردنا خاڵایەکی سەرەی یعنی بەرەو پێشبردنی کەسایەتی پشتوانیا خوشکا هەلز و مامۆستا ئەبوبەکر و مامۆستا موسلم و خوشکا سەرچنار دکەم. دیسا زێدەکردنا خاڵێکە تایبەت بۆ پێتیڤی پاراستنا نهێنیا ez bînim ew zerûriye û nehête li gel raportê jî cida bête dikirin çinkî tûjer ekîd muttalic bête li gel hinde esrarê gelekî xirab çêt bîtin bîte egerê hindê heta arîşêt komalayîtî lê durist bibin. Ji ji berîn dê pêtîviye yani nas bête serkirin deqnûz cida bête kirin pêtîviye nihêniya biparêzît û piştevaniya van mamostayet ke mevêt ew çenda gotî kuşka Necat Xan û بدریه خان و لنجه خان و مامۆستا عومەری و هەر ساغ بن. ڕووپاکان. بەڕێز سەرۆکی پەرلەمان من پشتیوانی هەموو ئەو بەڕێزانە دەکەم کە لە بڕگەی یەکەم دەڵێن ڕێنماییکاری پەروەردەیی بگۆڕێ بۆ توێژەری کۆمەڵایەتی و دەرونی و بۆ بڕگەی سێم پشگیری لە قسەکانی کاک مسلیم و کاک عەلی دەکەم و بۆی بڕگەیەک زیاد بکرێ بۆ پاراستنی نهێنی خوێندکاران پشگیری لە قسەکانی نەجات خان و کاک بەڵێن بەدریە خان و هەڵەس خان سەرچنار خان و هەروەها دکتۆر ئیسماعیل دەکەم لەگەڵ مژدە خان. سوپاس. سوپاس. بەڵێ بەڕێزان ئێستش داوا لە بەڕێز جەنابی وەزیرەکەین ڕوونکردنەوەی پێویست لەسەر دووسێ بابەتی پێشتر بعد لە ماوەی 6-7 دقەیەکە فەرموو. زۆر سپاس جەنابی سەرۆکی پەرلەمان سەبارەت بە هەندێک لەو تێبینی و پێشنیارەی کە هاتبوون سوپاسانەکەین بۆ دەوڵەمەندکردنی پرۆژە ئاساکە. خزمەتگوزاری تەندروستی ئەو خزمەتگوزاریانن کە دەکرێت بە هاوبەشی لەگەڵ وەزارەتی تەندروستی بە شێوازێکی دەوری ئەنجامی بدەین یانەوەی کە ئەگەر حکومەت توانای هەبوو بۆ قوتابخانەکانی داوینکە لە ڕێگەی کارمەندانی تەندروستیەوە. خاڵی کاک جەلال و کاک عومەر گوڵپیش ئاماژەیان پێدا سەبارەت بەوەی کە ڕێنمایی کارەکان بۆ دەستنیشان نەکراوە بۆ قوتابخانە ناحکومیەکان. کاک عومەر مادەیەکی خوێندەوە مادەی 145 ئەگەر بە سێری مادەی 134 بکەن لە مادەی 134 هەمان شت بۆ قوتابخانە ناحکومیەکانیش هاتووە. سەبارەت بە تێبینیەکانی لەنجەخان تێبینیەکانی زۆر پەسەندن بەشێکی هەرە زۆریان و بۆ دەوڵەمەندکردن بەکاردێنرێت. تێبینیەکانی کاک دکتۆر ڕێوار پەسەندن بە ئامان شێوە لەگە پێشنیارەکانی کە کردی سەبارەت بەوەی کە کاکێویدار دوو پرسیاری کرد تقریبان تا ڕادەیە خارجی مادەکەش بوو. ئەمە بەشێکین لەو هەڵسەنگانەی کە عراق کراوە نەخێر ئەمە بەشێک نین لە هەڵسەنگانەی و عراق کراوە هەتا ئێستا لە کوردستان لە ماوەی 31 ساڵی ڕابردوو 30 ساڵی ڕابردوو هیچ هەڵسەنگانێکی نێودەوڵەتی بۆ سیستەمی پەروەردە نەکراوە. جاری پێشوش عەرزی جەنابتانم کرد عراق لە دەرەوەی ئەو مؤشیراتانەیە لەبەرەوەی ئەویش هەڵسەنگانی ئەنجام نەداوە بەڵام ئێمە وەکو هەرێمی کوردستان خۆمان بەتەنها جیاواز لە عێراق چونکە خاوەنی دوو سیستمی پەروەردەی لە یەکتر جیاوازین. پاش سەردانی جەنابی سەرۆکی حکومەت لە مانگی نیسان بۆ بەریتانیا و کۆبوونەوەی لەگەڵ وەزارەتی پەروەردەی بەریتانیا پاشان ئێمەش سەردانی وڵاتەمان کرد و هەندێک ئاسانکاری لە ئەنجامی سەفەرەکەی جەنابی سەرۆکی حکومەت بۆ ئێمە دروست بوو لەگەڵ دامەزراوە گەورەکانی دنیا. یەکێکیش لەوانە ئەنجامدانی هەڵسەنگاندنی تیمسە کە ئاماژەم پێدا لە 27 ساڵی ئایندە تا 28 چوارەکرێ و تاقیکردنەوەیکی دیکەیان هەڵسەنگاندنێکی دیکە کە هەڵسەنگاندنی پیسایە ئەوە لەگەڵ ڕێکخراوی OECD کە جەمعەیەکی 36 دەوڵەتی ئەوروپیە ئەوان سەرپەرشتیەکەن سەر بە ئیتیحادی ئەوروپین هەڵسەنگاندنی پیسا بۆ قوتابیانی کوردستانی شەکرێ ئەوە دەبێتە مەدخەلێک بۆ ئەوەی کە
کوردستان بکەوێتە سەر نەخشەی ڕانکینی سیستمی پەروەردە لە جیهانە و ئەو تاقیکردنەوانە ئێستا ئێمە ئەو هەڵسەنگاندانە ئێستا تیمەکانی وەزارەت تەشکیل کراون فەرمانی وەزاریان بۆ دەرچووە جەنابی سەرۆکی حکوومەت بودجەی بۆ هەردوو هەڵسەنگاندنەکە تەرخان کردو و ڕەزامەندی داوە بۆ ئەوەی کە بتوانین هەم لە 2023 هەڵسەنگاندن ئەنجام بدەین هەم لە 2025 ئێمە دەکەوینە سەر ڕانکین بە زەوانی کە داڤۆز باسیەکە و ئەوانەی کە مؤشیراتانی بڵاو بنەوە لە بانقی دەولی کە لەسەر کەرتی پەروەردەی عێراق پارێزگاکانی هەرێمی کوردستان ناگرێتەوە. خاڵێکی دیکە ئێمە چەندمان پێویستە بۆیە بگەینە ئاسیەوە کاک هێویدار بە شێوازێکی گشتی حکوومەتی هەرێمی کوردستان بە تعویزاتی مۆزەفین یان نەفەقاتی مۆزەفین و ئەو خەرجیانەی کە لە بواری ئیسیسماری دەیکا و ئەو خەرجیانەی کە لە بواری تەژغیلی بۆ دەوایرەکانی پەروەردەیەکە ساڵانە 2 تریلیۆن دینارە. زۆربەی دەوڵەتان گرفتێکی گەوران هەیە ئەویژەوەیە کە بەشیشی زۆر لەو میزانەی بۆ پەروەردەی دانێن ئەڕواتە بواری موچەوە و بوارە تەژغیلەکانەوە بەشیشی کەمیان بۆ ئیسیسماریە. ئەوە لە میزانیەکانی عێراق لە 2019 گەر هەڵە نەبم لە 108 بۆ بودجەی کەرتی پەروەردە لە عێراقا دانراوە لە کۆی گشتی بە نەفەقاتی مامۆسایان و بە هەمویانەوە کە نیسبەتێکی کەم بوو بەڕاستی. بەڵام لە هەرێمی کوردستان ئەگەر خەرجەکانی حکوومەت بە نمونە 10 تریلیۆن دینار بێت لە ساڵەکە 2 تریلیۆنی بەس بۆ کەرتی پەروەردە ئاڕۆ. جا لەو پارەی کە جەنابە دواسەکەی بۆ ئێمە هەنگاوێکی باشتر بنین وەکو ئەم ساڵ کە چەندین پارە تەرخان کراوە هەندێکی لێ خەرج کراوە پێویستمان بە مەبلەغێکە زیاتر لە دەرەوەی ئەو پارەیەش کە بتوانێت 10 تا 15 ملیۆن دلار بێ مانگانە بتوانین گەشەپێدانێکی خێراتر لە کەرتی پەروەردە بکەین لە هەندێک ڕۆ بەڵام هەندێک ڕووی دیکە پێویستی بە توانە مرۆییەکان هەیە. سەبارەت بەوەی کە تێبینی گوڵستانخان و سەسنارخان لە بابەتی دابەشکردنی بە شەوانەکان ئەو تێبینیە ئیزافە بکرێت تێبینیەکە تێبینێکی پەسەندە بەڵام ئێمە بۆیە دەڵێن تێبینیەکە دەبێت دادپەروەرانەی تیاوێ ڕاستە ئەگە کەلیمەی پسپۆڕی لەسەر پێشنیاری بەڕێزیان زیاد بکرێ بەڵام دەبێت دادپەروەرانە بێ وەکۆی گوڵستانخان باسی کرد هەندێک مامۆسا 4 بە شەوانە نەڵێتەوە هەندێک مامۆسای دیکە زیاتر بڵێتەوە. جەنابی سەرۆکی پەرلەمان ڕەم بێ کاتێکم پێویست بێ بەس بۆیە و تەوزیح بدەم بۆیە وا نەزانن کە ئەمە خراپ بەکارهێنانی دەسەڵات و میلاکات ئێمە ئاگامان لێنێ بەعکسەوە ئەم ساڵی 2022-23 زۆرترین هەوڵمانداوە بۆ ڕێخستنەوەی میلاکات بەڵام گرفتێکی بنیەوی درێژخایەن لە ناو وەزارەتی پەروەردە هەیە لە ڕووی میلاکاتەوە ئەویش 3 جۆرە. سوئی تەوزیعی میلاکات هەیە لەسەر ئاسی اختصاص لە ڕابردوو زۆربەی پسپۆڕەکانی کوردی و کۆمەڵایەتی ئەوانە دامەزراون بەڵام بەشەک دەرچۆکانی چیمیا و فیزیا و زانست ئەوانە کەم بوون ئەمە سوئێکی تەوزیعی بۆ ئێمە دروست کردووە. لە ڕابردوو زۆربەی ئەوانەی کە خەڵکی ناو شارەکان بوون دامەزراون و دێراونەتە دەرەوەی شارەکان و خزمەتیان کردو و پاشان گەڕاونەتەوە هاتنەوە بۆ ناو شار زیادی کردووە لە دەرەوەی شارەکان ئێسا بە وانەبێش شوێنەکان پڕکراوەتەوە ئەمە پێوتێ سوئی تەوزیعی جوغرافی ئەوەی یەکەم سوئی تەوزیعی اختصاصی بوو. سوئی تەوزیع سێهەم سوئی تەوزیعی مەرحەلیە لە ڕابردوو بەداخەوە بەشێکی زۆر لە هەڵگرانی بڕوانامەی دیبلۆم زیاتر وەک لە بڕوانامەی بە کالیۆرس دامەزراون لەبەرەوە مامۆساکان لە قۆناغی بنەڕەتی تا ڕادەیەک زیاترێکن وەک لە مامۆساکان لە قۆناغی ئامادەی کەوابێ هەرسێ سوئی تەوزیعی مەرحەلی و اختصاصی و جوغرافی یەکێکە لەو گرفتانە کە ئێمە هەوڵی چارەسەکردنیماندا ئەمساڵ تا ڕادەیەکی باش توانیمانە هەنگاوی باش لەوارەیەوە بنین. سەبارەت بەوەی کاکچیە پەیوەندی مامۆسا و قوتابخانە و بە خێوکارەکەی دیاری نەکراوە لە چەندین بەرگا دیاری کراوە لە دیداری گەشەش دیاری کراوە کاکچیە ئەو پرسیارەیە قوتابخانانەی سێداوامن بەڕێوەرەکەی چۆن داوامەکە قوتابخانەی سێداوامن 3 قوتابخانن بەڵام ئێمە قوتابخانەیەکمان هەیە 2 دەوامە بەڵام 1 قوتابخانەیە بۆ نمونە قوتابخانەیەک لە پۆلی 1 تاوەکو پۆلی 9 بەڵام پۆلی 1 تا پۆلی 6 داوامێکەکە پۆلی 7 و 8 و 9 بۆی زۆری قوتابیانەوە داوامێکی دیکەکەن ئەوانە 1 بەڕێوەریان هەیە تا سعات 1-2 مێنێتەوە پاشان دەرەکەی جێگەیەگرێتەوە. سەبارەت بە شیرینخان باسی پەیوەندی مامۆسا و خوێندکار نەکراوە لەو بابەتە ئەگەر بە وردی بڕوانن لە مادەی 64 بەرگەی 3 4 5 8 9 هەمووی باسی عیلاقی بینی مامۆسا و قوتابیە بەڕاستی ئەگەر بەدیقەتەوە لێ بڕوانن بەرگەکانی 3 4 5 8 9 لە مادەی 64 مافی مامۆسایان باز نەکراوە بەڕێزا مافی مامۆسایان باز کراوە من ئاماژەم بۆدا ئێمە ئەم یاسایە 100 ئەوەندە مادەیە دەبێت مادە بە مادە ئێمە مناقەشەی بکەین لە مادەی 175 باسی 2 خاڵی گرنگ کراوە یەکەم باسی شکۆ و حرمەتی دامەزراوە پەروەردەیەکان کراوە 2 باسی مامۆسا کراوە ئەوانەی قانونین باشتر لەم پەیامەتیەگەن
هەر ئیعتیدایەک لەسەر مامۆستا لە کاتی پیشەکەی لەبەر پیشەکەی بۆ پیشەکەی بە زەرفی مشدد و بە سزایەکی تاوانکاری توند دەناسێنرێ بە جوێرەی ئەم یاسایە واتە هەر کەسێک بە خێوکاری قوتابی بێ هەر کەسێکی دیکە بێ ئیعتیدا لە مامۆسا بکات لەسەر میهنەکەی چونکە مامۆساش دوجار بەشەرە ئەکرێ لە دەرەوەی ئیشی وەزیفەکەی خۆی گرتێکی کۆمەڵایەتی کێشەیەکیە بێ ئەکرێت تووشی جینایەتێکیش ببێ بە لێدانێکی سیارەیە تووشی جونحێک تووشی مخالەفەیەکیش ببێ بەڵام لەسەر پیشەکەی هەر کەسێ ئیعتیدا لەسەر مامۆسا بکات بە زەرفی مشدد حسابەکرێ مافە معنەویەکان و مافە مادیەکان بە جۆرەی قانونە بەرکارەکان لە هەرێمی کوردستان و قانونی ئینزیباتی مۆزەفینی قانونی عفو خدمەی مەدەنی ساڵی 1961 هەموو مافانەی دیاری کردووە چونکە دوجار مامۆسا خۆی فەرمانبەرە کە دامەزرێ بەڵام عنوانی مامۆسایەتی وەرەگرێ سەبارەت بە ئەوەی هەڵسخان معقولە مامۆسا پلان بەسەر قوتابیان دابشکا بڵێ ئەمە حەقێکی قوتابیە کە دەبێ بزانێ ئەو پلانی کە بۆی دانراوە لە ساڵێکی خوێندن چەند دەخوێنێ ئەگەر ژمارەی قوتابیەکانی زۆر بن مەبەست لە بەرگەی سێ مامۆسا هەڵس بەڵێ فروقاتی فەردیە ئەگەر سێخەکە وای نەگونجاندۆ بەڵام مەبەستەکە ئەوەیە تێبینی لەسەر بەرگەی هەشتم دروست بووە کە دەبێ بە خێوکار بێ نەک کە سوکار بێ تا ڕادێکی زۆرە تێبینی ڕاستە دەبێ بە خێوکار بێ بەڵام پێشتر وشەی دایک و باوک بەکارهاو کورتکرا بۆ بە ناوی دایبا بوو ئێمە لەم یاسایە گۆڕیمانە بە خێوکار چونکە بە خێوکار مەرج نییە دایک و باوک بێ دەکرێت قوتابیەک دایکی نەبێ باوکی نەبێ بەڵام خاڵی یان کەسێکی و بێتەوەلی ئەمری بەڵام دەکرێت تێبینەکەی جەنابە دروستە سەبارەت بە ئەوەی جوانخان تێبینەکان پەسەندن جنابی سەرۆکی پەرلەمان بەڕێزان ئێمە سیستەمێکمان دروست کردووە بە ناوی ئی هەڵسەنگاندن لە ماوەیەکی نزیک سیستەمەکە تەواو بووی ئەعلانیەکەین مامۆستا هەڵسەنگاندن یان فیدباکی قوتابی دەداتەوە بە خێوکارەکەی و بەڕێوەبەر و ڕێنماییکاری پەروەردەی لە سیستەمەکە ئەگەر بێوێت باوکو دایکی قوتابی ببینێ دەتوانێت لە ڕێگەی پەیامێکە و پەیامێکی بۆ بنێرە بە ئەلیکترۆنی داوای دیدارێکی لێکا و کات و ڕۆژ و مشتەکان دیارەکە بەڵام باسی بابەتێکتان زۆر کرد دەبێ هەموو شتێک بە باوکو دایک بوترێ لەلایەن ڕێنماییکارەوە بەڕێزان ئەم بابەتە ئێمە زۆر دراسەمان کردووە ئەم بابەتە دروست نییە هەموو شتێک بە دایک و باوک بوترێ چونکە هەندێک جار گرفت دروستە بێ بۆ قوتابی کە ئەبێت ئاستی ئەو دایک و باوکە ڕەچاو بکرێ قوتابیەکە نەخێنە مەترسیێکی گەورەوە چونکە باوچێک ئەگەر تێگەشتنیشی تەواوی بۆ چارەسەرکردنی گرفتی منداڵەکەی نەبێ ممکنە دوای ئەوەی ڕێنمایی کارێک یان بەڕێوەبەری قوتابخانەکە بانجی بکە کارەساتێکی کۆمەڵاتی زۆر گەورە و زۆر ناخۆش و بە مەرجی منداڵەکەش تەواو ببێ لەبەرەوە هەندێک کێشە هەیە دەبێت ڕێنمایی کارەکە یان بەڕێوەبەری قوتابخانەکە زۆر جار ناتوانێت باوکی بانکات دایکی بانگەکە واتە لەسەر ئاستی واقع ئەو خوێندنەوە بۆ دایک و باوکی قوتابیەکە و خانەوادەکەی زۆر جار ئەسڵ ناتوانین دایک و باوکیشی بانکەی بەس ئەگەر یەک خاڵی دیکە ئەوەی کاک عەلی ئاماژەی پێکرد وتمان تەعیناتەکان جیاوازن لە سەحا بە یاریدەری کیمیاییدا بە یاریدەری کیمیایی مەسەن خریجێکی زراعەدا ئامەزرێ بە توێژەری دەرونی لە کاروباری کۆمەڵاتی دامەزرێ بەس لا ئێمە بە ڕێنمایی کار ئەوەی مژدەخان و هەڵسخان باسییان کرد راپۆرتەکە پێشکەشی بەڕێوەبەری قوتابخانەکە چونکە بەڕێوەبەری قوتابخانە خەڵک کەسی یەکەمە ئەوەی مامۆستا ئەبوبەکر پرسیاری کرد بەڵێ ئێمە بەڕێوەبەری ڕێنماییکاری پەروەردەیمان هەیە سەر بە بەڕێوەبەراتی گشتی پلاندانانی پەروەردەیە لە وەزارەت و لە ناو هەموو پەروەردە گشتیەکانیشە ئێمە هۆبەیەکمان بۆ بابەتە هەیە سوپاس بە ڕێزان دانیشتەکە تا سەعات 2 هەڵەگرین